خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت نووسینی عومەر مەولودی. مانگی ڕەشەمەیە، تەشقی عەرز و ئاسمان شکاوە، چلەکان مردوون، خاتوو زەمهەریر شینی برایەنی دەگێڕێ، خۆرەتا و ڕەش بۆتەوە، زستان دوا هەناسەی ژینی دەکێشێ، زەو کەوتووە گەرمەزەوە، کۆسا ماڵە و ماڵێتی لە دەرگاوە بانگ دەکا، مەڕ بە یەکانە بزن بە دوانە، خوا بەرەکەت بدا بەو گۆڕ و گەلەخانە. گەزیزە سەری وە دەرناوە، قریاشان ژیاوەتەوە، باڵندەی کۆچەر لە گەرمەی گەڕاونەتەوە و هێلانە دۆزەیانە، هێلکە لە هێلانەکراوە و بەسوویەتی، بورجی لەگلەکە، کوزەڵە و ماکوس پنگە و ئاوەڵ گەڵایان پام بووە، لە کانی و دەراوان خۆیان کێشاوەتە سەر. کادێن فەرعانەی تێکەوتووە، دڵی ئاژەڵدار تەنگە، تفاق خۆشەویست بووە، برار بە برایی نادا، سوتەمەنی لە تاوەبوونە، بەفر لە خۆ دزینەوەیە، ژنی دووجیان مەگیرانی پێوە دەکا. سروشتە لە نوێ ژیاوەتەوە، دڵی ئەوینداران وە بزوتنەوە کەوتووە، پتر هەست بە دڵداری دەکەن، قاوەڵتونە، تەنورەکە نایگری، کڵەکەی تێی ڕووخاوە، دووکەڵ پشووی سوار کردووە، ئەو بە چاولوتی دادێتە خوارێ، دەستی داوەتە کۆڵەوەژ و لە کڵی وەرەدا، بە پێچە ڕەشە پواوەکەی گوڵبێنەی تەنورەکە باوەشێن دەکا، گڕ دەگرێ، بڵێسا وە سەرکەوت. شەوقی تەنور ژوورە تاریکەکەی ڕوون کردوەتەوە، ماڵەکە قەدیم دەوڵەمەندانەیە، چوار کۆڵەکەی سەرکۆڵدار، سێ بەرە دەستکەی گرتووە بە کۆڵەوە، هەرزاڵێکی بەرین پێخەفی لەسەرە و بەڕێکی حولەیی بەڕوویدا کێشراوە، بنەکەی پڕە لە مەنجەڵە گەورە و بچووک، مەڕدۆش و تاومس و لە ژەنگدا ڕەش هەڵگەڕاون. لە قولینسکی خوارەوە کەندوئاردێکی گەورە زاری کردوێتەوە، کلێنی ئاخنراوە لە داس، گاسن، قایشی جووت، مەساسا، شەنەی دارواسن، تەشوی و مشار، پاچ و کەپە پێمەڕە و هەتادێ. دیواری ئەم شانەوشانی کەندووەکە چەند سنگێکی داری پێداگوتراوە، گاوس، مەشکە، مەش، کۆڵا، کەو، بێژنگ، شێلگیرە کۆنیان پێوە هەڵواستراوە. لە پشتی دەرگا چەپەرەکەوە سەوەتەیەکی دەمپەل بە لە تەگوریسەوە کراوە بە سینگدا، پڕە لە قاپە مس و کەوچکەدار. لە لای سەروی ماڵەکەوە سندووقێکی گەورە، قوفڵێکی لولەیی ڕەشی لە دەرگاکەی دراوە، وەستا خەراتی لەسەر کردووە. لە پشت سندووقەکەوە تاقمێکی ژێرپان و سەربارەیەک لە دیوار دابڕاوە، لامپایەکی دەنمرەی لەسەرە. لەو تاقا بەرەو ژوورە دووکەڵ کردوویە بە دەوار، لە خوار تاقەکەوە گسکە سواغ و سپیە. لەو بەری دەرگا چەپەرەکەوە سەکۆیەک هەڵبەستراوە، نیوەی گۆزڵدانە، نیوەی سەرشۆرکەیە، لەو لای سەرشۆرکەکەوە دەرگای تەویلەیە، لە نێو ماڵەکەوە دەچیتە ناو تەویلە. تەنور بووەتە دندووکی کەو، ئەستێڵکی بەسەر تەنورەکەدا ڕایەڵ کراوە، دیزەیەکی ڕەشی گڵێن لەسەر ئاور، کەف و کوڵێتی، بڕۆژ بەدەم کەفەوە بە لێواری دیزەکەدا دێتە خوارێ. خاوەن ماڵ دیزەکە دەکێشێتە دواوە، کەلێنی بە دەرخۆنەکەی سەری دەدا، جامێکی ڕەش و سەلکێ پیواز و چەقۆیەکی دەسک شاخ و دەمێکە و چکێڕۆنی زەنگ لە گوێی تەنورەکەیە، پیواز دەجنێتە ناو جام و ڕۆن و دەیکا بە سەریدا، دەینێ بەلای ئاگرەکەوە، پیواز لە ڕۆندا سوور بۆتەوە، بوونی پیوازداخ ژوورەکەی پڕ کردووە، بە دەستکرە لێواری جام دەگرێت لە دیزەی دەکا، دەمەکەوتکێک لە ئاوی چێشتەکە هەڵدەگوێزێ، لە جامەکەی وەرەدا و تێی دەکاتەوە، دەرخۆنە گڵێنەکەی وەسەر دێنێتەوە کە لە بەرێکی ئەداتێ و هێندێ وردە لە تەنورەکە دەماڵێ. خاوەن ماڵ لە گوێی تەنورەکە ئاژنۆی لە باوەش کرد و چاوی بڕیوەتە گڕی تەنورەکە، پەڕەکایەک سووتا بوو بە بەورنگ، بەدەم تینەوە شەکان وەسەر دەکەوێ. خەیاڵ سواری باڵی سوتایی کابووە، لە کولاوکەی سەر تەنورەوە ڕۆیشتە دەرێ. خەیاڵ بەربڵاوە، سەر لە هەموو کەلێن و قوشبنی ژیانی پڕ لە دەرد و ژانی ڕابردوویە داتەوە. سەردەمی منداڵی هاتوۆتەوە بیر، دایکی، دڵسۆزیەکانی، شەو نەخوونی، کارەکەری و قەرەواشی ماڵان، سەر لە سەرڕان و سەردۆزینی، حەکایەتی شەوانە، حەکایەتی مورۆدەنگیلا، مەڕووبزنا، مریشکە قوڵە و کوڕەکەتەڵ و هەتادێ. بەسەرهاتی باوکی، مەرگی کتوپڕی دایکی، بێکەسی و بێدەرەتانی، دەرکودۆی ماڵان، چەپۆکە سەری، لارەملی، بێنازی، چەپۆکی ژنانی بێبەزەیی، دەست بە سەرداهێنان و دڵسۆزی ژنانی خاوەن بەزەیی، کار، نەوێستانی بێوچان، لێدان و بێحورمەتی، ڕەنجبەری، جووتێری، جێرە و کێشە،
دروێنە دەستکەنا ئاوداشتن نەحەسانەوەی شەو ڕۆژ مانگ و ساڵ شوانی تەنیایی دڵ دەردی دڵ پێوە بوون لە ڕوو هەڵمەهاتن نەداری دەستکورتی خۆ بە کەمزانی هەموو ئەم شتانە. سەگوەڕی حەوشە بیری بەربڵای کۆ کردە و هێنایە سەرخۆ. کەوشەکانی خستە سەر پێ لە دەرگاوە سەری کێشە حەوشە. سێ سەگ گەماوەرۆی دەرگای حەوشیان داوە. تەقەی دەرگای تەنەکە و شاڵاوی سەگەڵ خاوەن ماڵی کێشاوەتە حەوشە. چێیە؟ دەرگاکە مەکەوە، ئەوە هاتم. چخە ئەرێوە چێیە؟ منم کوێخا کەریم حەمەی جان لە ماڵێ. حەما واق پڕدوێتەوە. بەلە تووکوت جوابیدا بەڵە فەرموو وەرە ژوورە مام کوێخا هاتووەتە حەوشە. هەردووکیان بێدەنگ وێستاون. ڕەنگیان پەڕیوە. حەمە لە شەرمانە و کوێخاش لە ترسان. کوێخاوتی باش بوو زوو دەرگاکەم پێوەدا دەنا بەخوا دەیان خواردم. ئەو سوورە بەڵەکەیان لەوەدا نەبوو زۆر درا. ئەوە لە جنسی کام سەگا؟ گەڵاس؟ لە جنسی دیاڵەبارێکی ماڵی مام حەسەنە؟ زۆر جنسە. ئەگەر لە چیش لێ بکە؟ باش بوو زوو دەرگام پێوەدا دەنا دەیان خواردم. ئەرێ ئەو سوورە بەڵەکەیان لەوەدا نەبوو زۆر درا. ئەوە لە جنسی کامە سەگا؟ گەڵاس؟ لە جنسی دیاڵەبارێکی ماڵی مام حەسەنە. زۆر جنسە. ئەگەر لە چێویش لێ بکە سەگی چاکە. ئەرێ هەر خۆر لە ماڵی؟ بەڵێ دەفەرموو جەگەت خراپە. حەمەشان بەشانی کوێخا دەڕوە لای سەگەلی لێگرتووە. کوێخا لە پێشەوە حەمە بە دوایدا چوونەتە ژوورێ. حەمە لە بادی ڕاخستووە دوو سەرینی بۆ داناوە. کوێخا دانیشتووە و پاڵی داوەتەوە. خانە خوێ بە گەرما بە خێراتن لە میوان دەکا. زۆر بەخێر بێ ماڵی خۆتە من خاوەن ماڵ نیم کوێخا. ئای عومرت درێژ بێ خاوەن ماڵ خۆش بێ. ئای لەو دنیایە لەگەڵ حاجی ئیبراهیمی باپیرت چەندە لەم ماڵەدا دانیشتین. خەرقی ڕەحمەت بێ چەندە مەجلیس خۆش بوو. ڕۆڵە لەگەڵ سەرمایە و زستانە چۆن بووی؟ حەمە بەرەو سەوەتەی قاپکۆچکەکە دەڕوا بە شەرمەوتی لە سایی سەری تۆ هاوماڵەکانەوە زۆر باش بووم. ئەی لەگە پورە گوڵە چۆنی هەمووشۆت دەکا؟ حەمە جامێکی مسی بنداری لە سەوەتەکە دەرهێناوە سەری سندوقەکە هەڵدەداتەوە. خەریکە کاکڵە گوێز و مێوش دەردێنێ. جوابی داوە وەڵاهی جانێکم بە پورە گوڵەیە مام کوێخا. ئەو ئەمەکی دایکێکی دڵسۆزی بەسەرمەوەیە. نان و هەویرم شی و کوڵم ئاور و دۆم پاک و خاوێنی ماڵم چاوەدێری کاسپی ساڵانم هەمووی بە ئەستۆی ئەوە. لەوەتی دایکم ئەمری داوە بە تۆ پورە گوڵە جێی دایکم گرتوێتەوە نەیهێشتووە بێ دایکم پێوە دیار بێ. وەک منداڵی خۆی دایمە چاوی لەسرم بووە. زارجاریش لێم تووڕە دەبێ خۆت دەزانی ئەو هەروایە. کوێخاش پێکەنی وتی ئەو حاڵەتانەی هەر لەگەڵا بۆ تووڕەبوونەوە جوانە کەس دڵی لە قسەی ئەو نایەشێ. لای خۆی من کوێخام زاری وا هەیە 100 قسەی ناخۆشم پێ دەڵێ. بەرحوزور قسە بە هەمزەبەکیش دەڵێ. حەمە کاسە مێوژوو کاکڵە جوزی لە بەردەمی کوێخا داناوتی مام کوێخا لەگەڵ تفاق چۆنە لێتان نەبراوە؟ کوێخا لاوچێ مێوژ و گوێزی لە مسکروتی هاتوۆتە کۆتایی حەمەجان تۆ دەزانی لە کێوە زستانە تاکەی بەش بکابرالە. ئەوە چەند ڕۆژێکە وشکە دەڕوا. ئەم ساڵیش کاوڕە مێوەکانم نەفرۆشتووە. شکور بە خۆرمان زۆرە و زستانەکەشی لە ساڵان درێژتر بوو. خەڵک بەدەست بێتفاقی و سکاڵایەنە. حەمە سەری داخستە و هیچ ناڵێ. جار و بار بۆ خانەخۆیی کوێخا دووسێ دەنگ لە مێوژەکە دەخاتە دەمی. کوێخا چای بە ماڵەکەدا دەجێڕە. هەناسەی کاڵکێشاوتی های دنیا ئەتاسەر بۆ کەس نامێنێ. خات سەلمەی دایکە خەرقی ڕەحمەت بێ چەندە لەم ماڵەدا هەڵسوورە. حیفە ئافرەتوانە بێ. کابان لە کرد و بزان بە کەماڵ و جەمال. 4-5 ساڵ دوای کا مەحموودی باوکت بە بێوژنی دانیشت. خوانەکە کەس قسەیەکی لێ ببیستێ. یا ڕەبی بەخۆری بەهەشت بێ خوا عەفویکە. خوا دایک و باوکە عەفوکە مام شێخا جان. هەردووکیان بێدەنگ بوونەوە. ماوەیەکە بێدەنگن. شێخاوتی حەمەی جان ئەرێ بۆ هیچ ناڵێی؟ جا چیت عەرزکەم؟ بۆ ناڵێی بۆ هاتووی؟ زاتۆ ماڵی خۆتە من خاوەن ماڵ نیم. خاوەن ماڵ خۆش بێ کوڕم. 20 مانە پاییز و تو تەشوانی ناکەم بۆ نایکەی کوڕم. حەمە بە شەرمەوە سەری داخ سای بڕیوێتە سکڵی دامردووی تەنورەکە بە چیلکێک ئەرز هەڵدەکۆڵێ. دەیەوێ بڵێ و لە ڕووی هەڵنایە. دەستی بە چیلکەکەەوە دەلەرزێ. شۆخا تێگەیوە کە شەرم دەکا بە پێکەنینەوتی شەرمی ناوێ کوڕم چی لە دڵتایە بیڵێ تۆ شەو و شەو نخونی دەکێشی شوانی چاکی و خەڵکەکە لێت ڕازین لەوە تا تۆ شوانی گوێ بەلێ لە نێو نەچووە. ئێستاش منیان ناردووە بزانم دەڵێ چی لەگەم مەڕەکە دەچیەوە؟ حەما هەروە ماتە لە دڵی خۆیدا دەیکوت
ئەم ساڵیش دەچمە گەشوان بم زوو کەوێ دەبینم با منەتەکە بخەمە سەر شانی باوکی سەری هەڵێنەوتی وتویانە حەمە مەڕەکە باش نالەوەڕێنێ ئەگەر وای بۆ دەمکەنەوە بەشوان بێفایدەیە با دڵمان لێک نێشە مام چێخە چێ وتویەتی ئەوەی وا دەڵێ مەڕ لە مەڕ نەکە چێ بووە فەیزە درێژ و فەتاحە کوێر حەحماڵتە وتم داخوا چێ وتویەتی زاوانە چین هەر بە ئاوەدانی شامەزانە ئاسڵی خۆی هەر ماڵی شامەچۆ لە نۆرەکەیواندا وەرەوە بۆ ماڵی خۆمان هەر ئەم ساڵ دێڵم شوانی دێبی ساڵێکی دیکە بە تەنیا شوانی خۆمی هەر ئەم ساڵمان زەحمەتە ئەم ساڵیش کاوڕەکان نافرۆشم دێ هەستە با بڕۆی خەڵکەکە لە دەرگای مزگەوت چاوەڕێن حەمەوتی وەڵی چۆخا لە ڕووی تۆ داماوم تۆ نەهاتایی نەم دەکرد ڕابستە با سەری تەنورەکە بنێمەوە ئاسمان وەکو دەریای بێسنوور هەتا تێرە تیژباڵەکانی چاو هەتاردەکان هەرشین دەکاتەوە تەنانەت کاکڵە هەورێ و بەرچاو نایە هەتاو لە سەردەیە سێبەر کورد بووەتەوە نزیکەی نیوەڕۆیە بن دیوار گەرم بووە مەڕدارەکانی کانیتوو لەبەر بە ڕۆچکەی دیواری مزگەوت خۆیان هەڵخستووە باسی بێتفاقیە حەسەنە کەسەڵوتی ماڵی کاساڵاوەدان بێ ئەو نەبوایە دەبوو بە کەر و ڕەشکەوە وەدێ بکەوتایە سواڵی پاشاخڕم کردایە باش بوو فریام کەوت ساڵە شانی هەڵتەکانوتی لە زووە و تویانە کەس لە کەس ئاوز نابێ کەڵک لە کەڵک ئاوسە من ساڵی بەفرە زۆرەکەم هەر لە بیرە خوا کەرەمی باوکت خوالی خۆش بێ لەو بێدەرەتانێدا سێ باریکا دەمێ کەوتمە فەرعانە فەیسە درێژ هەڵی دایوتی خوا حەز بکە کڵاو چەرخانێکی بەسە بەهارە لەوە بەدووە وردەماڵ لە خەم دەڕەخسێ حەمەینەنە خەجێ پەڕیە نێو قسەکەی فەیزەوتی هەرەوە دەڵی چی کافەی زوڵڵا ئەوە گریمان وردە وشکە ماڵی ڕۆی ئەی مانگا و گاچود و بێچوچی ئەوانە سەوزاڵفیان ناوێ بەخوا خەمی دنیام لێ هاتووە ئەگەر بەشی سێ ڕۆژ سەوزاڵفمان مابێ هەر باشە حاجی قادر بەنووکی گۆچانەکەی لە ئەرزی دەژەنی وتی ئەوە هەر دەردی چۆنیە حەمە کەسی چی نەماوە مام ڕەسوڵ و سۆفی مینە دامە دەکەم بەدەم کایەوە مام ڕەسوڵوتی حاجی ساڵی گرانی و قات و خڕێکەمانەوە بیردێنیتەوە کوڕەخۆوانیە چی زۆرە تفاق برالە چێ لێی براوە بێ لە ماڵی من تفاق بەرێ بۆ گرانی گرتووە بەدەمەوە حاجی خۆ تۆ بەقەت تاوەمانە تفاق خست بوو سۆفی مینە چایەکی قرتان وتی کوڕە حاجی بەڕاستی نیە شکر زۆری ماوە عەلی کوڕم دەیگوت چوومە کادێنەکەی ماڵی حاجی بۆ داست کادێنە سەرۆکەیان مۆری نەشکاوە حاجی هەستایە سەر پێچاوی بە خەڵکەکەدا دەجێڕێ لە خۆیدا سوورپێستە ئەوەندەی دیکە سوور بۆتەوە ڕەگی لاملی ئەستور بووە دەستی بە گۆچانەکەەوە دەلەرزێ و دەگوڕێنێ ئەی ڕووی ڕەش بێ بە مەرقەدی کاکە حەمەدی سلەیمانی دوڕێی کردووە سۆفی تۆ بەلای ناخێرت بۆ بوختان دەکەیت فەتاحە کوێر قسەکە بە حاجی دەبڕێتەوە وتی ئەوە چێ خاکەریم هاتەوە حەمەشی هێناوە هەموو هەستان دەستیان داوەتە بەرچاوێن و بێدەنگ بوون حاجی هەر مۆڕە لە سۆفی منێ دەکا چۆخا لە دوورەوە بانگی کرد خزمینە حەمەم ڕازی کردووە ئەمساڵیش لەگەڵ مەڕەکە دەچێ ئەوەش خۆی خۆتان قسەی لەگەڵ بکەن هەموو چاویان لە دەمی مام حەسەنە مام حەسەن خەزووری شۆخاکەریمە و لە هەمویان بەچەمەنترە لەسەر خواجەکە دانیشتووە کیسە تووتنەکەی دەرهێنا و پزوەکەی لە بەرێک دەڕوێنێتەوە قەنەکە لە باخەڵی دەردێنێ لەسەر قەنە دەکا بە نێو کیسەکەدا و بە قامکە کەڵەی وردە تووتن لە قەنە دەخنێ سەرخ و پوشووی دەرهێناوە لێدا و تا دێ پوشوو گرتوویە ئاگری پوشووی ناوەتە سەر تووتن و مژی لێ ئەدالی دووکەڵ بە کونەلووت و ئەملا ئەولای باسقەنەدا دێتە دەرێ دەموچاوی ون دەکا دوو سێ جار بەدەم مژ لێدانەوە دەکۆخێ دەمی لە باسقەنە کردەوتی کوڕم حەمە ئێمە وەک شوانە چاو لە تۆ ناکەین لە قەدیمە و تویانە دار لەدا دەشکێ دار و لەلەی خۆ دیاریکە ئەمساڵ چۆن لەگە مەڕەکە دەچی مامەی جان خۆ منیش بە چای بێگانە تەماشای ئێوە ناکەم بەڵام قەرار و بڕیە ببێ باشە دەی باشە ڕۆڵە شەرم مەکە ئەوەی لە دڵدا بیڵێ ڕاستێکی پار جووتی سێ ڕبەگەلم بوو ئەمساڵ بیکەنە 4 ڕبە دیارە وەک ساڵانیش کراس و دەرپێت تا بدڕێ و پێڵاوم ئەدەنێ ماڵی خوریەک و نیو سیەڕۆن 2 سێپەنیری لەسەر بەراتە پێویست بەگوتن ناکا بیڵم هەر حوتەی لە ماڵەکەم هەر وەک ساڵان نانەستەگیش لەسەر ئێوەیە بە مامچێ خاشم و تۆ 2 ماڵ ناچم 2 ماڵ قرتکەن لە شوێ دای دەمەزرێنە کەیفی خۆتانە حاجی قادروتی ئەشهەدوو زۆرە فەیزە درێژ و فەتاحە کوێر قسەکەی حاجی دەسەلمێنن شۆخا قسە دەبڕێتەوە لەسەری مەڕۆن چاوتان لەوە نەبێ حەمە شوانی چاکە کوڕم حەمە ئەوەی داوات کرد ئەدێنێ لە نەورۆزەوە مەڕی خۆل لێ خوڕا
لە قسەکەی کوێخەدا کەس قسەی نەکردەوە، بەڵام هەموو لە قسەکەی حەما دڵکرمۆڵن، لە یەکتر دەپرسن تۆ بڵێ ئەو دوو ماڵە ماڵی چێ بێ کە حەمە دەڵێ ناچم؟ بەشی دووەمی ڕۆمانی هەزارەشکەوت نووسینی عومەر مەولودی. ئاوری نەورۆز کراوەتەوە، خاکە لێوەیە، سەری ساڵە و بنی مانگ، دارولێلە بۆ شوان و گاوان و ڕەنجبەر دیارە، سەر لە نوێ جیرانەوە، کاردار و خاوەنکار سەر و دڵخۆشن. حەما گەڵاز و ورچە و بۆڕەی وەدووی خستووە لە ناوەڕاستی ئاوایی وەستاوە. هاواری مەڕۆیی شوان لەو پەڕ و ئەو پەڕی دێوە دەنگەداتەوە، دەستە دەستە مەڕ بەرەو پەچا وەڕێی خراون. کەوێ کچە کوردێکی باڵا بەرز بە ژنڕێک و بەدیمان، شۆخ و شەنگ، قیت و لە خۆبایی، ڕەزەسوک و لە دڵەوە نزیک، توند و تۆڵ بە ڕەوتی کەوان، لەنجێکی تایبەت بەخۆی بە دووی کەرتەمەڕاکەی کوێخاکەریمەوە بەرەو پەچە دەڕوا، خۆی دەلەنگێنێ. پەلکەشۆڕەکانی 4-5 لە ژێر کۆڵوانەکەیەوە سەریان وە دەرناوە، بە هەوای ڕەوتی سەما دەکەن. لەگەڵ هەر هەنگاوێکی لەرەی مەمکی کەروێشکە دەخاتە سەر سینگ و بەرۆکی، وەکو شەپۆل هەڵدەستێ و دەنیشێتەوە، مەلەوانی ئەوینێ گێژ دەکا و دەخینکێنێ. کەبێ مەڕی لە پەچە کردووە، لە گەڕانەوەدا گورگە ئاوڕێ ئەداتەوە بە سیلێچا و دەڕوانێتە شوانە بزەیەکی سەحراوی لەسەر لێوە. گورزێ ڕوووەردەسوڕێنێ، بەرەو ماڵ دەبێتەوە، هەتا لە چاون دەبێ. حەما کیژ و مەنگ چاوی لێ ناتروکێنێ. مەڕ لە پەچە کۆبووەتەوە، شوان یخە لە بزنەگەل دەکات، مەڕ بە دووی بزندا بەرەو شێوە بەرداوی لێ پشتی ماڵان وەڕێ دەکەوێ. مێگەل پەل پەلی خستووە. هەمە لە بەرزاییوە لە دوندی چێوە، گەڵاز لە کەوانەوەیە، ورچە و بۆرە ئەم شانەوشانیان گرتووە، جیا سەری لە خاگوە دەرناوە. مەڕ لێوە دەکا، بە خۆڵەوە دەیپسڕێ و بزن بە تاشە بەردا هەڵدەگەڕن، جیا بەرزە وشکەکان دەکڕوسێنەوە. مێگەل خۆرەتاوی چێوی بەرداوی لێ گرتووەتە بەر، حەما لە ترۆپکی چێ و لەسەر بەردێ بەرامبەر بە نێودێ دانیشتووە، بە هەوای شوانە لە شمشاڵ دەتوڕێنێ. فوی کوورەی دەڵونی دەکا بە گەروی سارد و سڕیدا، دڵی بێدڵی وەناڵە دەخا، وشە بە وشە بە کونی شمشاڵدا تێنە خوارێ. شوانە هۆ شوانە، شوانی ڕەنجەڕۆ، بستێ منجاڵ بم قەولمدا بە تۆ. 7 ساڵە شوانم بەو هەردانەوە، دەتلێم شەو ڕۆژ بەو دەردانەوە. 7 ساڵ شوان بم قەدریان نەزانیم، کاوڕێکیان دامێ بەو شەرتە شوانیم. گورگی ماڵکاول لێم بوو بە دوژمن، کاوڕەکەی خواردم، من چی بدەم بەژن. لەو دەمەوە کەوێ لەبەر هەیوانەوە گوێی بۆ دەنگی شمشاڵ ڕاگرتووە، حەمە چاوی لێیە، کەوێ ئەژنۆی شل نابێ، هەر وەستاوە. حەما یەکبین لێوی ناوە بە شمشاڵەوە، بێ ئەوەی پشووی سوار بێ لێیەدا. مەڕ لە شێوە بەداوی لە ئاوا بووە، چووە بە دیوی هولەکاندا، کەوێ بەر هەیوانی بەرداوە. حەما لێو لە شمشاڵ دەکاتەوە، وردە وە دویان دەکێ، بەدەم خەیاڵەوە لەگەڵ خۆیت بێت. نۆرەیان دامەزراندووە. لەم شەوە لە ماڵی مام حەسەنم، هەفتەکەی دیکە لە ماڵی حاجی قادر، دوای ئەوان ماڵی مام ڕەسوڵ و ماڵی سۆفی مینەیە، لە دوای ئەوانیش ماڵی کوێخایە. بە 50 دەیبژێرێ، 4 حوتە دەخایەنێ. مانگی لە بەهار دەڕوات جامیوانی کەوێ دەبم. دەی قینی ناکە، ماڵی مام حەسەنی شەربوونی ئەوی لێدێ، هەوڵجاریش لەوێ دڵم کەوی گر. شەی قڕشێلانەکە بوو، تۆ بڵێ ئەویش دڵی بەمنەوە بێت؟ دەی دەبێ هەروە بێت، ئەگەر وانە ئەو سیلەی چاو بزەی چییە؟ با ئەم مانگەم لێ بڕوا دەرفەتێ بەبێ پێی دەڵم، یان گاڵدێنی یا پەموو، مانی وا بەکاری چی دێ؟ خەو خۆراکم لێ هەڵگیراوە، جاری لە زەرافەت کەوتوم. حەما ئاوێنەی دەرهێناوە، تەماشای خۆی دەکات، دەوێ هێندەی بیر لێ نەکاتەوە، بە خۆی نییە، کەوێت تێکەڵی بیر و مێشکی بووە، ساتێ لێ دوور ناکەوێتەوە، ماوەیەک مات دەبێ، پاشان خەیاڵ هەڵی دەگرێتەوە. بە خەیاڵ ساڵ چووەتە سەر و شەرتی پەڕیوە. بەراتی کۆکروەتەوە، 33 تەغارە، 30 تەغار پاشکەوتەی لە چاڵدایە، 50 تەغاری دەکا بە پوڵ. بەکەوەی گوتووە ئەویش قەولی داوەتێ، لە باوکی ڕادەسپێرێ، باوکیشی دەیداتێ، سڕنە و پڕنا تێڕژاوە،
ژنمارەکردنە. پورە گوڵە دڵسۆزانە قۆڵی هەڵماڵیوە میوان بەڕێ دەکا. جل هەڵگیراوە خەنەبەندانە بووک ساسکراوە. برازاوە سوار بوون. جلیتان و ڕمبازێنی سوارەیە. بووک سوار بووە خۆی لە سەربان وەستاوە. سێوێکی بەدەستەوەیە بۆ بووکی دەخا. لەپەر پۆلێکە و لە پێش مەڕەوە دەفڕێ. مەڕ دەسڵەمێنەوە. گەڵاس دەوەڕێ و حەمە لەو خەیاڵە شیرینە ڕادەپەڕێ. ئەو ڕۆژە تاکو ئێوارە بەو خەیاڵەوە ڕایدەبێرێ. ئێوارەیە مەڕ ڕژاوەتە نێودێ ژن و پیا و تێڕژاون. مەڕانە هاتوو دەبنەوە. ئەحمەدی مام حەسان بە پیری هەمەوە دەڕوە لە دوورەوە دەم بە پێکەنین وتی ماندوو نەبی شوانە. ئەی سەلامەت بی کاک ئەحمەدجان خۆت ماندوو نەبی هاتووی لە دووی من؟ زابرام تۆ لە دوو هاتن دەوێ باوکم ناردومی دەیگوت نەوەک شەرمکە ئاخرم هەفتەیە نۆرەی ماڵی ئێمەیە. حەمە سەری بەرداوەتەوە لە شەرمان سوور هەڵگەڕاوە. ئەحمەد و حەمە نێوانیان زۆر خۆشە. ئاخر ئەحمەد خاڵی کەوێیە لەو دەمەوە کە دڵی بەکەوێوەیە ئەوەندەی دەیبینێ ئارەقەی شەرمێ دەڕژێ. بە شەرمەوتی کاک ئەحمەدجان تۆ بڕۆوە با گوێ درێژ و کەلوپەلەکەم بەرمەوە بۆ خۆم دێم. تاریکە شەوە سیرە هەڵگیراوە. بەرخ تێبەر بووە. هاور کراوە مەر و بەرخ تاسیان تێکشکاوە و لە کارا کەوتون. پورە خەرامان لەسەر بەرماڵە بەگرەی پەنجەکانی ئەڵڵا ئەڵڵا دەکات. مامە حەسەنی مێردی نوێژی شێوانی خوێندووە لای سەروی ماڵەوە پاڵیداوە بەدەستە نوێنەوە بۆ خۆی قەنە دەکێشێ. کوانۆ لە قوشبنی ماڵەوە دەسووتێت. دیزا لەسەر کوانۆکە دەکوڵێت. دووکەڵی کوانۆ هەڵمو هاڵاوی دیزە و دووکەڵی قەنا ماڵەکەی تێکتاری کردووە. بەحاز سۆڵای لامپا دەنمرەکە دێ. حەمە لە حەوشەوە بانگ دەکا. مام حەسەن ئیزن هەیە؟ مام حەسەن دەنگی حەمەی دەناسی جوابی ئەداتەوە. هاتی حەمەی جان وەرە ژوورێ وەرە ڕۆڵە ماندوو نەبی. ئیماندار بی مامە جان خوا عەفوت کات. ئەحمەدم نار لە دوود نەدیت؟ بەڵێ دیتم نەهاتوەتەوە. لەو قسانەدا بوون ئەحمەد خۆ دەکا بە ژووردا. حەمە لەبەری هەڵدەستی. ئەحمە بە گەرما بە خێراتنی حەمە دەکا. پورە خەراما لەسەر بەرماڵ هەستاوە ماندوو نەبینی لە حەمە دەکا. کوڕە کورد دەڕوا بەلای شیو هێنانەوە. کوڕانی مام حەسەن و بووکەکانی لە تاقەتکردنی مەڕ و پاتاڵ تەواو بوون. یەک بە دوو یەکدا هاتوونەتە ژوورە و ماندوو نەبوونیان لە حەمە کردووە. شیو خوراوە. بەهارە خوێن زمانە. خەویش خۆش بووە. شەوگاریش کورتە. هەمە هەستاوە بڕوە. مام حەسەن وتی حەمە کوڕم ئێواران خۆت وەرەوە. خەرامان ئافرەت نان و پێخۆر و نانەسەک بۆ حەمە ساسکە. ئەگەر سەولە هەیە بۆ بەشدار زۆر باشە. پورە خەرامان نان و پێخۆر و سەولەی بۆ پێچاوەتەوە. حەمە چارەکە نانی هەڵگرت و بەرەو ماڵەکەی خۆی ڕۆشتەوە. هەر هەفتەی لە ماڵە بەسەر چووە. ئاخر شەوی خاکە لێوەیە. شەوگار ئاهێکی بەدەمەوە نەماوە. خەڵک ماندوون. کەسیش خۆ ناگرێ. حەمام ماڵاوایی لە ماڵی سۆفی مینەش دەکا. یەکەم شەوی مانگی گوڵانە. داریاواتی دڵی حەما هاتوەتە بەر لە پشکوتنە. مانگێکی ڕەبەقە ئەو شەو باوات دەخوازێ. لە ناو ژوورەکەی دادێت و دەچێ. چۆتە بەر ئاوێنە تەماشایەکی خۆی دەکا. سەر و ملی چڵکنە ڕیشی هاتووە. کوانۆکە دەکاتەوە و ئاو وەسەر دەنێ. ئاو گەرم بووە. لەسەر سەرشۆر کە خۆی دەشوە لەبەر لامپەکە ڕیشی دەتاشێ. دەستە جلەکەی لە سندوق دەرهێناوە. لەبەر شۆقی لامپەکە دەیانکاتەوە. دەستێ ڕانگ و چۆغەی بوزووی شینکی کۆن. سەرچۆکی ڕانگ و چۆغەکە لەگەڵ ئانیشکی چۆغەکەی شی بووەتەوە. کراسی سپی سۆرانیدار ملیوان نەخشاو بە دەرزووی ڕەش دەستکاری پورە گوڵەیە. کەوای قەنەوزی مۆر پشتوێنی چیتی ڕەشی گۆڵورد شەدەی ڕەشوەدار کڵاوی سپی نەخشین ئەمبارەوباریان دەکا. لە ژووری سەری دایدەنێت و لە جێ دەخسێ. ماوەی کە ڕاکشاوە. ئەمشان و شانێتی. حەمە خەوی لێ ڕزاوە. ڕایەڵە خەیاڵی ناوەتەوە. پۆی بیری تێوادات. ئەگەر بەیانی مەڕبێنێ پێی دەڵێم. تۆ بڵێ چی بڵێ؟ ڕەنگە پێی خۆش بێ. تا ئێستا پیسم پێ نەکوتووە. خۆ ئەو بە من ناڵێ. دەزانم و پێی خۆشە. ئەگەر پێی خۆش نییە بۆ بەدەمەوە پێ دەکەنێ؟ تا ئێستا کەوێ بەدەم کەسە و پێ نەکەنیوە.
دەزانم ئەویش منی خۆش دەوێ، دڵ ئاوێنەی دڵە، بەیانی لە ڕێو پێ دەڵم. مۆتەی خەو نیشتوتە سەر پێلووی چاوەکانی حەما، قورسی کردووە، چاوی گەرمی خەو بووە. کەوێ کراسێکی هاوداوێنی لەبەردایە، پەلکە ڕەشە درێژەکانی کراونەتەوە و بەشان کراوە، لەگەڵ داوێنی کراسەکەی لە عەرز شێڵەتەکان. کەوێ لەوبەری چۆمەکە و وەستاوە ئامێزی بۆ حەمە گرتوێتەوە. چۆم هەر دێ و زۆرتر دەبێ. ئاوەکە ئەوەندە ڕووناکە چاوی لەبەر هەڵنایە. حەمە دەوێ بچێ بۆ لای. ئاو بوار نادا، بانگی لێ دەکا. هاڕەی ئاو بەسەر دەنگی حەمەدا زاڵە، لە گیانی دەبورێ خۆی لە ئاو دەخا. چۆم بووە بە دەریا، هەر دەڕوا و ناگاتە ئەوبەر. شەپۆل هەڵی دەگرێ، بەرەو شوێنەوارێکی نەناساوی دەبا. حەما لە ئاو دەپەڕێتەوە. کەوێ لە دوور وەستاوە، باوەشی بۆ گرتوێتەوە. حەما هەنگاو هەڵدەگرێ بڕوە، لاقی یاری کار نییە، ئاژنۆی دەنوشتێتەوە. ئەرز بۆشە لە ژێر پێیدا، قوتی ئەدا. ماندووکە لەلا خۆی دەگەنێتەکەوە. نزیک بۆتەوە، دەست بۆ لای یەک درێژ دەکەن، سەر پەنجەیان لێک دەکەوێ، جێژەڵوکەیەک هەڵدەکات، وەکو بابردەڵەیەک کەوێ دەڕفێنێ. حەمە چاوی لێیە کەوێ لەسەر شاخی گیرساوەتە، وە دووی دەکەوێ، چێو ئەوەندە بەرزە کەس ناتوانێت لێی وەسەرکەوێت. باکراس و پرچە درێژەکەی دەشەکێنێتەوە. حەما هەست بە کەوتنی کەوێ دەکا، بە چنکە کڕێ لە چێ وەسەر دەکەوێت، نزیک بۆتەوە، دەیوێت دەستی بگرێ. حەما پێی لەسەر بەرد دەخزێ، لە تاشە بەرد بەردەبێتەوە، یەک بە خۆی هاوار دەکات. لە دەنگی خۆی بە چەشنی ڕادەپەڕێ کە چاو دەکاتەوە لەسەر جێ بە پێوە وەستاوە. ماوەی کە بێتەکان وەستاوە، هەر دەلەرزێ، زۆر ئابەساوە، گەروی وشک بووە، هەناسەی سوارە، لەشی لە ئارەقەدا خوساوە، چاوی لە ڕەشەوە دێ، سەری جێش دەخوا، لەسەر جێ دادەنیشێ، وردە وردە وە هۆش دێتەوە. نێوی خودا و پێغەمبەر دێنێ، گڕی لامپاکە هەڵدەکێشێ و بیر لە خەوەکە دەکاتەوە. ئەی خوایە بە خێری بجێڕی، ئەو خەوەت چ بوو؟ حەما بە ئاوەکە زۆر دڵخۆشە، بە کراسەسپیەکەی کەوێ نیگەرانە. باشە، ئەی ئەو باە چی بوو؟ نەکا کەوێ لە من دوورکەوێتەوە. یاخوا خێر بێ، سەدەقە ڕاتی بەڵایە، سەدەقەی بۆ دەکەم. دڵخۆشی خۆی دەداتەوە، دەڕواتە حەوشە، ئاو دەخواتەوە، دێتەوە ژوورێ و دەخەوێتەوە. بوو بە بەیانی، وڵات ڕووناکە، دۆست و دژمن لێک دەکرێنەوە. کەوێ بە دەنگی مەڕۆیی حەما لە خەو ڕادەپەڕێ، خۆ کۆ دەکاتەوە، دێتە دەرێ. لە جیڕەی دەرگا کوێخاوە خەبەر دێوتی: کەوێ کچم، تۆی؟ بەڵێ منم باوکە، مەڕۆیی دەکا. نان و پێخۆرەکە لەبیر نەچێ کچم، بە حەمە بڵێ ئێوارە بێتەوە بۆ ئێرە، نۆرەی خۆمانە. کەوێ مەڕی لە حەوشە کردوەتە دەرێ و خۆی گەڕاوەتەوە بۆ نانەکە. مەڕی بێخاوەن دوور لە کۆڵانەوە دەردەکەوێت. حەما لە پەچەوە چاوی لێیە، مچۆڕکێک وەکو هەورە بروسکە بەلەشی دادێ، پشتی دەلەرزێنێ، بەرچاوی تاریک بووە. ئەدی کەوێ کووە؟ خەوەکەم بەڕاست نەگەڕێ. بێ ئیختیار ڕوو دەکاتە مەڕی بێخاوەن. حەما گەیوەتە نێو کۆڵان، کەوێ لە سەری کۆڵانەوە دەردەکەوێت. حەما هێز و گۆڕ دەگرێتەوە، لە جێی خۆی وەستاوە، کەوێ بەرەو ڕووی دێ، لێ نزیک بوونەتەوە. چاویان لە چاوی یەکتر بڕیوە، چاو لە تروکان کەوتووە، خۆیان لە نێو گلێنەی چاوی یەکتردا دەبینن. کەوێ بە شەرمەوە تەماشای دەکا، بزەی جارانی لەسەر لێوە، بزات تێکەڵاوی لەرەی لێوە. حەمە بووە بە پەیکەرە، عەبەساوە، قسەی لەبیر چووەتەوە. کەوێ دەستی بە پرێسکەنانەوە درێژ کردوەتەوە. حەما دەستی بەرەولای دەکێشێ، چارەکە نان بە دەستی هەردووکیانەوەیە. حەما لە ژێرەوە پەنجەی گرتووە، سووکێ دەیگوشێ. کەوێ بەدەم بزەی لەرزۆکەوتی: ئێوارە وەرە و بە ماڵی ئێمە. پەنجەی لە نێو پەنجەی حەما دەردەکێشێ، بەپەلا بەرەو ماڵ دەڕواتەوە. خۆروبان لە هەموو لایە کەوتووە، کەوێ مات و جێژە، دەڵێی کەوی بەفرە و پلاری ڕاوچی وەسەر کشاوە. کار کەوتووە بەسەر کاردا، دەستی ناچێتە هیچ کارێ. حاڵەتێکی سەیر ڕووی لێناوە، دەڵێی نەخۆشە، دڵە خوڕپەیەتی، دەلەرزێ، بێهێزە، لێوی باری گرتووە، ئەژنۆی دەلەرزێ، دەڵێی ناوکی کەوتووە، برسیەتی، ئیشتیای هیچ نابە، بێ ئۆقرەیە، هەست بە شادی دەکا، نیگەرانە، خۆشی لە خۆی ناگا کە چێتی. بۆ ڕێی مانگا و جوێلێ کەوێی هێنایەوە سەرخۆ، دەستی داوەتە مانگادۆش بەرەو تەویلە دەڕوا. جوێلێک دەکاتەوە دەیخاتە بەر مانگا و جوێلکەی دەکا. مانگا شیری داداوە. جوێلەوساری جوێلک دەگرێ، لە بەردەمی مانگا دەیبەستێتەوە. مانگادۆشی ناوەتە بینی هەردوو ڕانی و لە ژێر گوانیدا ڕایگرتووە. خوشەی شیر و هاڕەی مانگا ڕەش کەوێی خستۆتە بیری لاواندنەوەی مانگا، بە سۆزی دەروونەوە دەڵێ: ئەی نایە، هۆی نایە، دەنگی چووکەڵە سوارەکەی خۆم نایە.
شەرتە ئەگەر بێتەوە لەوێ کاو لە حەسایە بۆی هەڵدەگرم کلیلی تەوقان تەلەسمان گواران کرمەکان زەبەرجەردان یاقوتان هەتا غەوسەکەی ماڵ لە بەغدایە بۆمان دەکا هیمەتێ لەگەڵ ئەوێ تکایە هەروەکو باخچەی کوڕەفەقەیان سێ شەوان بە شەوی پاییزێ سێ ڕۆژان بە ڕۆژی بەهارێ بەنووکی قەڵەمێ لێی بکاتەوە مەتاڵایە. شیر و کەف لە مانگادۆشەوە سەرکەوتووە کەوێ مانگادۆشی لە ژێر گوانی مانگا دەرهێناوە گوێ لە ساری جوێلکی کروەتەوە جوێلک تێبەر بووە کوانوی حەوشەی کروەتەوە شیر وەسەر نراوە کەوتوەتە بیری ئاوهێنان دوو گۆزەی دەستدایە و دەڕوا بۆ کانی دەستەیەک ژن لەسەر کانی بەرپلوس کچۆڵە کەوێ سڵاو دەکا گۆزەی وە بەرپلوس داوە گۆزە پڕ بۆ لە ئاو کەوێ بێوێستان دەگەڕێتەوە ژنان چاو لێک دەکەن فاتمی خێزانی فەیزە درێژ بە توانجێکەوتی کچی قەڵاڵی فەڕەنگە دایک خۆڕەنگ ئەیڕە خۆ دەعیە نەهێنا لامان ڕاوەستێ وانە دڕاوە بدوورێتەوە کچە کوێخایە زارێک خێزانی فەتاحەچێر دەنێتە پاڵی فاتمە دەڵێ جا دایکم بۆ بەدەعیە نابێ هەرچاکە سڵاویش دەکا تاقە کچی کوێخایە ئاغا کوێخای ئەو دێ هەرخۆیتی بە کوژ و بەبڕ هەرەوەیە بڵێ تیژ تیژە بڵێ کول کولە مینە حاجی قادر دەستە خوشکی کەوێ لەو قسانە قەڵز بۆ لە زارەوە جواب دێ ئەرێ خات زارە تۆ بۆ بوختان دەکەی ئەس قەزا کەوێ ئەوانەی نییە داخوا چۆنە پورامەنوتی دەی ئەوەندەی لەسەر مەڕۆن بەشەر تاوتاوە دەناکەوێ فیز و دەماری نییە زۆر خۆش مەشرەفە کەس سڵاوی پێش سڵاوی ناکەوێ دادەی زارە ئەو گۆزانە بنێ سەرشانم ئێستا شیرەکەم هەڵچووە مینا کەوێ لەسەر کانی کەس هات بۆ بەرچاو بە بیان و کارەوە چووە ماڵی شێخا و لەگەڵ کەوێ لە حەوشە وێستاون مینا سەری قسەوە دەرخستووە کەوێ دەدوێنێ کەوێ لە کانی کەس هاتیە بەرچاوم ئەوانەی لەوێ بوون تێدگەی بوون نەخۆشی ناوەڵڵا ئەدی بۆ کەس بووی ئێستاش ما دیاری بۆ دەنگ ناکەی من تۆم ناسی بێ شتێک بووە ئەتۆ لە منی دەشاریەوە خۆ من هیچ لە تۆ ناشارمەوە تو خوات بووە کەوێ بە بزەوتی مینای جان ئاخری بۆم دەرکە ئەو منی خۆش دەوێت مینات سەپۆکێکی دا بەسەر کەوێدا بە پێکەنینەوتی ئەی داوەشی دێڵە گەوجان نەمکوت شەرم دەکا بە قسەی من نەکرد دەنا حەو زەمان بوو پێم ڕاگەاند بوو تو هەر دەتکوت با ئەو بڵێ ئاخری بۆ خۆی گوتی یا تۆ وەڵاهی مینە هیچمان من لێ بڕاوانە گوتم پێی دەڵم بەڵام ئەو دەستی پێش خست بە بیانووی نان وەرگرتنەوە دەستی گوشین نازانی چیمان بەسەرات چەتیوە نەبی لەوانە بوو لە شەرمان بمرین هیچمان قسەمان بۆ نەدەکرا من دەستی خۆمم لە بیرت بووە قسەم لە بیر نەمابوو ئاخری بێ قسە و باز لە یەکتر هەڵبڕین ماوەتەوە ئێوارێ ئاخر ئێوارە دێتەوە ماڵی ئێمە جا نازانم چۆن ئی لەگەڵ بدوێم زۆر دەترسەمی نایجە جا دەڵی کەوێ مەترسا من پێی دەڵم نانا خۆم دەمێ قسەی لەگەڵدا بکەم قسەم زۆرە ئەوەی خۆم دەمەوێ بیکەم تۆ نازانی پێی بڵێ دەبێت زۆر بەپارێز بین نابێ پێمام بزانن دایمە عەتاوەکو داڵ بەسەرمۆیە فەیزە درێژی کرۆ بە گشمدا وەکو سێبەر لەگەڵمدایە زارا ڕۆژ نییە بەرەوکم نەگرێ و پێم نەڵێ ئاغا تا ئێستا 3 جار باوکمی بان کردووە داوام دەکات دەبێت زۆر بەپارێز بین من وەکو هەنجوونی نێو پێستە سەگوام هەرکەس دەستم لێدا گڵاو دەبێ زۆر دەترسم مینایجان خۆشم نازانم چ بکەم لەگەڵ کەسێ پێوە بووم هیچی لەگەڵ ناکرێ کەڵ بەموویەک بەندە زۆر دەترسم ئەو خۆشەویستی من و هەمە بێ ئاکام بێ بەڵام لەگەڵ دڵ دەڵێ چی بێت و بزانن دەیکوژن نازانی لەگەڵ چێکەڵەوە کێشی دەکەین لەگەڵ هەمزەبەک لەبەرەوە دەڵم خۆم دەبێ قسەی لەگەڵدا بکەم لە بەیانیەوە ئۆقرە و هەدادانم نییە تۆ لەلای هەمە هیچ مەدرکێنە ئەگەر پێویست بێ خۆم پێت دەڵێم ئەو دەم قسەی لەگەڵ بکە ئێستا بڕۆ بزانی چۆن دەبێ ئەو ڕۆژە هەتاکو ئێوارەیە کەوێ حەجمانی نەبوو ساتی لێ ببوو بە ڕۆژی لێ ببوو بە مانگ لارەسێبەری چێوە بەرداوی لە وەسەرکانی تو کشاوە دڵی گڕگرتووی کەوێ فێنێک بووەتەوە چاوی هیوای لە ئاسۆی چێوە پێشەنگی مێگەل لە ئاسۆگی چێوە بەرداوی لە سەریان هەڵداوە مەڕجێی لە کارەی بەرخە دەکارێنن کەوێ لەبەر هەیوانەوە چاوی لێیە مەڕ سەر و خوار ڕەو دەکەن دەڕژێنە نێودێ کەوێ هەڵکێشی هەڵکێشاوە دەرگای حەوشەی گرتووە مەڕ بەسەر دەکاتەوە مەڕەکان تەواون دەرگا کۆز دەکاتەوە مەڕ و بەرخ تێکەڵ دەبن تاریکانە کارە لە دێوە نایە کابێ لە حەوشا خۆی بەکارەوە دەخافڵێنێ چەخا کەریم لەسەر بەرماڵە نازەنینی خێزانی خەریکی شێوساسکردە تەقە لە دەرگاوە دێ دڵی کەوێ دادەخورپێنێ بە پەلا خۆ دەگەێنێتە بەر دەرگا و دەیکاتەوە بە دڵە خوڕپێوتی ماندوو نەبی بووە جەنکاتیەوە ماڵێمت پێ خۆش نییە هەمە بە پەشۆکایەوتی من لەبەر ئێوە شوانم لەبەر تۆ کەوێ گیان جیڕەی دەرگا لێکیان دوور دەخاتەوە
کوێخاژن بوو هاتێ هەیوان حەمە گەیوەتە هەیوان کوێخاژن ماندوو نەبینی لێ دەکا حەمە جواب بداتەوە کوێخا گوێی لە دەنگی حەمەیە بانگی دەکا حەمە هاتیەوە وەرە ژوورێ وەرە حەمە بە شەرمەوە سڵاو دەکا کوێخا ماندوو نەبینی پێ دەڵێ کەوێ و دایکی هاتوونەتە ژوورێ کەوێ کەوڵ و کاسە و دیزە چێشی هێناوەتە بەردەست دایکی کوێخاژن چێش تێ دەکا کوێخا بە پێکەنینەوتی نازەنین چایمان هەیە بەڵێ دەمم کردووە کوێخا ڕووی کردە حەمەوتی حەمەی گیان لە کارەکەت دڵخۆشی تۆ سەلامەت بی کوێخا زۆر دڵخۆشم وەختی مەڕەبیێرە نەهاتووە ساڵ درەنگە ئەمساڵ بەرخ کۆرپەیە کوێخا پاییز درەنگ بەران لەمەڕ کرا دەترسم بەرخ تریفە بێ لەم ڕۆژانەدا دەست پێ دەکەین حەمە سەری داخستووە لە شەرمان سوور هەڵگەڕاوە کوێخا بێدەنگە هیچ ناڵێ شێو کراوە چایی بە مێوژەوە خوراوەتەوە کەوێ قاپ و کۆچکی بردووەتە حەوشە دەیانشووە حەمە هەستاوە بڕواتەوە کوێخاژن نان و پێخۆری بەیانی بۆ پێساوەتەوە دەستی داوەتە نان و دەڕواتە دەرێ کەوێ بە بۆنەی دەرگا داخستنەوە بە دوایدا دەڕوە حەما لەو دیوی دەرگای حەوشەیە کەوێ لەم دیوی حەوشە بە سرتەوە پێیوت بڕۆ ئێرە بۆ قسەکردن نابێ بەیانی لە مێرگە گەورە چاوەڕێن بە کەوێ دەرگای پێوەدا حەمەش بە دڵخۆشیەوە ڕۆیشتەوە بەرەوە ماڵێ بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەشی دووەمی ڕۆمانی هەزارشکە کۆتایی پێهات ئەوەی کەوێت چی بە حەمە دەڵێ و حەمە چی بەکەوێ دەڵێ سبێنێ لەگەڵمانە هاوڕێ بن لە بەشێکی دیکە بابزانی لە مەرگە گەورە چۆن چاویان بە یەکتر دەکرێت تا ئەو کات کاتێکی شاد بۆ هەموو لایتان دوو چێوی سەربەرز و پڕهەڵدێر و ڕەواز زەردومای هەزارشکەوت و کانیە بەردینە شی و دۆڵێکی بە سامانیان پێکێناوە و ساڵیانی ساڵا قەڵاو پشتیوانی پیاوانی ئازا و بەجەرگێ و ماوبەندن داوێنی ئەو دوو چێوە دەشتێکی پانوبەرینە ئەو دەشتە هەموو ساڵی لە وەرزی بەهاردا دەزێتەوە گیای دوورین دێنێ مێرگی گەورەی کوێخا کەریمە چۆمێ بە مابینی مێرگە گەورە و ئاوایی کانیتوودا دەڕوە ئەمبەرە و بەر بیخوڕەس و گزی چارە لەسەر ڕاهەتا خوار تازاوە بۆ لێکی داوە تیری تێناچێ لە باران بڕاندا ئاوی چۆمەکە کەم دەکا هەر زناوی خۆی دەمێنێ ئەویش لە چەند لاوە بناوانی لە بەرهەڵ دەبەستن و سۆڕایی لێ دەبرن هەتاو هێدی ترۆپی هەزارشکەوتی بەرداوە مێگەل بەلانساری کانیە بەردینەوە پەلی خستووە گەڵاز لە کەوانەیە ورچە و بۆرام شانەوشانیان گرتووە حەمە لە نزیکی مێرگە گەورە خۆی داوەتە پەنای گابەردێ چاوی چاوەڕوانی بڕوەتە کوێرەڕێی ئەو بەری چۆمەکە چاوەڕوانی گێژی کردووە ئەو بە چاوی دادێتە خوارێ بە لفکەی شەدەکەی دەیسڕێ پۆلێ گوڵی زەرد سەرنجی ڕاکێشاوە مێشەنجوونێ لەسەر پۆلە گوڵەکە دەنیشێتەوە بەسەریاندا دەگەڕێ بە پێتیسکنە باریکەکانی هەڵاڵە کۆ دەکاتەوە هەڵاڵە بە پێیۆ گزمۆ لە بووە بار تەواوە هەنگ دەفڕێ حەمە چاوی لێ ناتروکێنێ مێشەنجین بوو بە خاڵێک و ون بوو مەڕ لە لوتی چێو گەڕاوەتەوە بەرەوکانیە بەردینە سەری پێوەناوە وەختی چێشتاوە حەمە بێوقرا لە پەنای گابەردەوە ملەتاتکێتی ئاژنۆی سڕە ڕانی تەزیوە مێلورە دەکا خۆ لەسەر پێناگرێ مەڕیش گەیوەتە سەر ئاو ئاویەکانە بەردینە لە ژێر گابەردێکی سپی گەورە هەڵدەقڵێ ئاشژێڕی ئاوی لە بەردەڕوە ئەستێرکی گەورە و قوڵی لەبەر هەڵبەستراوە ئەستێر پڕ بووە پونگی خواردوێتەوە جۆگا پڕومەندە ئاوی ئەو کانیوەسەرە بەتەنیا هی فەیزە درێژە حەما هیوای هاتنی کەوێی لەسەر دەرکردووە لە پەنای گابەر تاستاوە قەڵ سووتوڕەیە خۆی داوە بەسەر گۆچانەکەیدا و چەناگەی لەسەر پشتی دەستی داناوە خەیاڵاوی چای بڕۆتە بەرپێی ڕۆژ درەنگە سێپەر کوڕوەتەوە قاوەڵتونێکی درەنگە بەرقەنەی نەخواردووە برسی و تینووە گەروی وشک بووە لێوی باری گرتووە چاوی بێهیوا لە ئەرسەڵ دەبڕێ و دەڕوانێتە شوێرە ڕێ ڕادەپەڕێ خۆ لەسەر گۆچان ڕاست دەکاتەوە باری لێوی بە زمان تەڕدەکا و دەیسڕێتەوە گەروی پاراو بۆتەوە و بزە دەزێتە سەر لێوی لە پەنای گابار خۆمات دەکاتەوە سروش ڕەنگی گۆڕیوە و هەموو شتێک جوانە هەموو دەنگی خۆشە نێرەکە بێ لەسەر تاشەبەردی دەخوێنێ پاش بانگ لێ ئەدات خۆڕۆژ دەکات هەس ڕادەگرێ بێ ئۆقرا ئەمبەرە و بەر دەفڕێ دەخوێنێتەوە بانگ هەڵدەدێرێ و هەس ڕادەگرێتەوە ماکەوێک لە داوێنی هەزارشکەوتەوە جوابیدەوە پێڕەو بە خوێندنەوەتی هەڵدەگرێت
نێرەکە و گوێی لە دەنگی ماکەوە دەفڕێ، لە نزیک ماکە و دەکەوێ و بانگ دەخوێنێ. ماکە و جواب دەداتەوە، بە پیرە و بۆ لای یەک دەڕۆن، بە جووت دەخوێنن. نێرە و مێوە پێک دەگەن، هاتووکیان بێدەنگ بوو. کەوێ بەدەم جیا هەڵکردنەوە گەیوەتە ناوەڕاستی مێرگە گەورە بەرەو بنانی چێوی دێ. هەر هەنگاوێکە نزیکتر دەبێتەوە، حەمە زیاتر هەست بە لێدانی دڵی دەکا. کەوێ لە بناری چێوە، حەمە بە بنەبەردەوە خۆی نیشانەدە. کەوێ هاوار دەکا، دانی شەمەیە دەرێ، لە نێو دێوە دەتبینن. حەمە خۆی مات دەکاتەوە. کەوێ چاوی بە دەوروبەریدا دەجێڕێ، بەرامبەر بە حەمە لەسەر تەختە بەردێدا دەنیشێ. سێ چوار هەنگاو لە یەک دوورن، هەردوو بێدەنگ چاویان لێک بڕیوە، تاسا و ئەبەساون، چاو لە یەکتر ناتروکێنن. بزە لەسەر لێویان دەلەرزێ، بزە زگماکە، چاو بووە بە دەریا و شەپۆلی شادیەدا، دڵ بووە بە ئەسپی سەرکێش مەیدانی ستینگ تەنگە بۆ ڕمبازێنی. دەنگی لەرزۆکی حەما وەک دەنگی ژێی تار بێدەنگی دەشکێنێ. بۆ درەنگکاتی وتم تازە نایی. کەوێت سەپکێ گوڵی سێوەڕێی زەرد و سووری بە یا قومامەیەک بەستووە، بە ناسەوە بۆنی دەکاوتی، چاوەڕێبوون ناخۆشە؟ زۆر چاوەڕێبووی؟ قی ناکە، خۆم پێوە گرتووە، 3 ساڵە من چاوەڕێم، دەزانی لە کەنجێوەکەوێ گیان؟ دەزانم، لەو دەمەوە کە من بەهیوام لە شەوی قورشێلانەکەی ماڵی باپیرمەوە. باش من نەمدەوێرایە تۆ چی؟ جا تو خوا تا ئێستا کەس بە کوڕی وتووە؟ جگە لەوەش ئەوەی من دەیزانم تۆ نازانی، من مڵۆزمم هەیە، دایمە لەسرم قاسیدن. حەمە بزە لەسەر لێوی تاساوە، نێوچاوانی وێکێناوەتەوە، بەسەر سوورمانەوتی، چیە مڵۆزم تا؟ هامسە بەک، تا ئێستا 3 جار خوازبێنی لە باوکم کردووە، داوای من دەکا، بۆی دەڵم تۆ نازانی، هاتووم باش حاڵیت کەم، دەبێت زۆر وریابین، نابێت کەس پێمان بزانێ. حەمە گەشە و نەشەی لە بیر چوەتەوە، سوورایی لە لێوی دانەماوە، بە پەشۆکایوتی، حەمزە بەک داوای تۆی کردووە بۆ خۆی؟ کەوێ قاقای کێشاو بە پێکەنینەوتی، نا بۆ عەتای کوڕی، عەتا زۆری بۆ هێناوە، زۆری بۆ منیش هێناوە، ڕۆژ نییە زارانە کاتە کەوڵم، خۆ ناوێرم هیچ بڵم، هەر تەفرێدەم. حەما وەکو شوشە تێک چڕشاوە، لێوی بەسەر ددانی وەش کەڵاتووە، سەری بێدەسەڵاتی بەرداوەتەوە. کەوێ تێگەیوە حەمە بەو قسانە تێکشکاوە، بە پێکەنینەوتی، بۆ ڕەنگت گۆڕاوە، خۆ بەوان نییە، بە خۆمانە. چۆن بەوان نییە؟ ئێمە چمان لە دەست دێ؟ دە باشە باوکت دەڵێتی؟ ئەو بڵێ چی؟ هیچارە ئەوی شەر تەفرەی لە دەست دێ، بۆ بێخۆ نامدا، بەڵام خۆ بەونی ناکەن. گوتوویە با بکەوینە پاییز، خوا ناتوانێ بڵێ نایدەم، دەتوانێ؟ ئەی باشە کەوی گیان چ بکەین؟ لەوە مەترسا، من لە تۆ دەترسم، بزانن دەتکوژن، نابێ بزانن. ئەی باشە ئەگەر بە زۆر ڕایان کێشای ئەو دەم من چ قوڕێ بکەم بەسەرمدا؟ مەگەر تۆ پیاو نەبی. ئاخر من چیم لە دەست دێکەوێ گیان؟ کار گەشتە و جێگایە دەڕۆین، مەگەر تۆ نەوێری، دەنا من لەگەڵت دێم بۆ هەرچێ تۆ بڵێ. حەما بەو قسانەی کەوێ کێفی ساز بووە، لەلایەن کەوێەوە دڵنیایە ڕەنگی هاتووەتە سەرخۆ، سورایی کەوتووەتە لەوی، پێی خۆشە لە ئامێزی بگرێ و بزەی سلەوی بمشێ. بێ ئیختیار هەستاوە، هەنگاوێ دەچێتە پێشێ. کەوێ دەنگیەدا، لە نێودیەوە دەتبینن ئاپڕومان دەچێ، ئێمە یەکمان خۆش دەوێ، خۆشەویستی ئابڕووبردن نییە. ئێستا فەیزە درێژ چاوی لێیە، لە دێوە دەرکەوتن منیدی، ئەگەر بۆ ئەوە من خۆش دەوێ، وەڵاهی من لەگەڵتانیم، هیچمان لە هیچ. حەما بەو قسانە بڕخی دەمرێ، پاش چوەجێی خۆی. هەردووکیان بێدەنگن. حەما وەک تۆراوێ تەماشای کەوێ ناکە، کەوێت چاوی لەسەر هەڵ ناگرێت، بە هیوایە تەماشای بکەوت بە بزەیەک ئاشتی کاتەوە. پەپولەیەکی باڵنەخشین لە مابەینیاندا لەسەر پۆلە گوڵە زەردەکە نیشتوەتەوە باڵیادا. حەمە چاوی لەسەر پەپولە بە مۆڵەق وەستاوە، دڵی لە شوێنێکی ترە. پەپولە سەرنجی کەوێشی ڕاکێشاوە، بە جوود تەماشای دەکەن. پەپولە دەفڕێ، کەوێ خۆ بە خەتابار دەزانێت، دڵی شکاندووە. قاقا دەکێشێ و سەپکە سێوەڕەکەی بۆ حەوە ئەدا و دەڵێ، زۆر دڵناسکی، لە قسەکەی من قەڵسی؟ حەما بیاوەی تەماشا بکەوتی، تۆ لە من دووشکی؟ پێ دوایە من لەسەر سوکایەتیتم؟ نەوەڵڵا، وام بزانی با چۆن داهاتم. ئەگەر دەنگم دای لەبەر خۆت بوو، ئاگار لە خۆت نەبوو، نەدەزانی دنیا بەری بەچێوەیە، دەوری چپاشایەکە، تۆ نازانی لەگەڵ چێکەڵەوە کێشی و ململەر دەکەی، دژمنەکەت زۆردارە، کاڵ بە موویەک بەندە. 100 وەک تویان لە چینی دیوار ناوە، 100 کەسیان بێسەر و شوێن لە نێو بردووە، 100 وەک منیان بە زۆر ڕاکێشاوە، بووکی یەکشەوەیان لە باخەڵی زاوە دەرکێشاوە، بووکیان لە بەر دەرگای ماڵی زاوە ژێراوەتەوە. چێ سەرکێش بوو، سەری هەڵێ نابێ بێسەریان کردووە. باوکی خۆت چی بەسەر هات؟ ئەوان شەرت و گومیان کرد،
من خەمی تۆمە، دەنا من خۆم بە هی تۆ دەزانم، تۆشی منی، هەر لە ئێستا خۆم دەکەمە نەزرت، تەواوی وجودم پێشکەشی تۆ بێ، دە تۆش بڵێ سەر و ماڵم پێشکەشت بێ کەوێجان. بۆ دڵنیابوون سندیش دەخۆین. قورئان دوور و نزیکی بۆ نییە، بۆ قورئانەی لە مزگەوتی کانیتودایە تا تۆ بە من قایل بی و ژن نەهێنی حەڵاڵی دنیام لێ حەرام بێ، بە زۆر ڕامکێشن بەر لەوە زاوا دەستنوێژی لە مشکێ خۆم دەکوژم، دە تۆش بڵێ بۆ قورئانەی تۆ سندت پێ خوارد تا تۆ مێردنەکەی من ژن ناهێنم، چوست و چالاک وەک تیری ساردەکەوان بازراقەی باز، خۆی هاویشتا باوشی کەوێەوە. دوو کۆتری سپی تەقلەباز لە ئاسمانی مێرگە گەورە تێکاڵاو، بەدەم تەقلەوە دێنە خوارەوە، لە ڕوتەنێ نیشتونەتەوە، نێرە خوار و ژوور بە جوتە دەکا، بە دەوریدا دەگمێنێ و دەیسوڕێنێتەوە. حەما لە کەوێ جودا بووەتەوە، چوەتە جێی خۆی. کەوێ سەر و دەسماڵی شێوایی کۆ کردوەتەوە و نیوە شەڕ و نیوە ئاشتی وتی ئای لە پیا و قەت باوەڕیان پێ نەکەی، خۆ منت خودار کرد، تازە قەت باوەڕت پێ ناکەم. حەما چاوی پڕ بووە لە ئاو، شەپۆلی شادیەدا دەم بە بزەوتی هەر ئەوەمان کەوم بوو، ئەویشم تەواو کرد. بێ ئیختیار دەست دەکا بە باخەڵیدا شمشاڵەکەی دەردێنێ و لێ دەنێ بە لێویەوە. من دەڵم ماڵ وێران ئەمڕۆ تۆ خەم مەخۆ، کار بە خەمان پێک نایە. ئەگەر بەوەی لە من قایل دەبی کە پرەچووکەیەکت بۆ دروست دەکەم لە دار فندقێ، هەلاشی دەخەمێ بە ڕەشڕێحانێ، نەوەڵا بارنگی دەکەمەوە، بالکی قوڕەبانی دەکەمەوە بە فرمێسکی دەچاوێ، تەمەنا دەکەم لە خودای گەورە و گران، یار لێم بە ژەنابایە. ئەمن دەڵم ماڵ وێران ئەوە مەلایە پیاوچاکی ڕەدنسپیە، قسەزانێ بنێرە لای ئەو بابە ڕەشینە داسنیەی من، ئەگەر بە ماڵی دنیای دای چاکە، ئەگەر نەیدا عالەمی خوددا بە سنگی سیام هەڵێنێ، سووکەڵە کۆچێکت لەگەڵ دەکەم بۆ لای وەزیرەکەی ماڵ لە بەغدایە. ئەگەر ئەویش مەسڵەتی بۆ نەتەکردین، حەمە ئاغا لە بانا، سەیفەدین خان لە سەقەز سەردار لە بۆکان، ئەگەر ئەوانیش مەسڵەتیان بۆ نەکردین، بە جوود لفکەی سۆرانی خۆمان ئاوێزان دەکەین، سەبر نەرم نەرم خاوێر دەچینە وڵاتەکەی پیرە بارزانێ. دوو دڵۆ فرمێس لە قوڵکی بەرچاویدا قەتیس بووە. بە جەژنی پێلووی لەسەر یەکداناوە دەڵێی نای هەوێلێکیان کاتەوە، بە بیرەوەری خۆی و شمشاڵەکەی و بیریان نایە تا ئێستا بە کوڵ و دڵ لێدرابێ، دەی هەوێ خەشی دڵی بە کونی شمشاڵدا بڕژێتە خوارەوە، هیچی لەبیر نەماوە، ئاگای لێ دنیا نییە، خۆی تەنانەت کەوێشی لەبیر چوەتەوە، دنیا لە کونی شمشاڵەکەیدا دەبینێ. گەڵاز بە هێرشەوە دەوەڕێ، حەمەوە هۆش هاتوێتەوە، چاو لێک دەکاتەوە، لێوی بەلێوی شمشاڵ و بەستویە، پەنجەی لەسەر کونی شمشاڵ و شک بووە، دەڵی پەیکەرەیە، کەوێ لەوێ نەماوە، چای بوو بە باڵندەیەکی ڕایی بە دووی نچیری ڕاوکردوودا دەگەڕێ، بازی چاوی حەما کەوێی هەڵاتووی لەو بەری چۆمەوە ڕاو کرد. گەڵاز هەر دەوەڕێ، حەما سەر وەردەسوڕێنێ، لە پڕ وەکو بەرقگرتوویەک لە ناخەوە ڕادەتڵەکێ، ماوەیەک بیری بۆ ناکرێتەوە، عەبەساوە، دەڵێی بەنگی خواردووە، بەرە دێتەوە سەر خۆی و ئاشکرا لەگەڵ خۆیدا دەدوێ. ئای ئەشا ئەو نەیەمەتیە، ئەو سەگ بابە لەوێ چی دەکا؟ ئەو بۆ یەکەوێ ڕای کردووە، ڕەنگە ئەو سەگە درێژە ئێمەی دیبێ، جازانی بێتی چ قوڕە بکەم بە سەرمدا، چی بکەم؟ دەبا بچمە لای بزانم دراوی دەمی چۆنە. فەیزە درێژ هەر دوولاقی تاپشتۆکە درێژەکانی هەڵکردووە، لەبەر گونجەی ئاوەکە دانەویوەتەوە، خەریکی تۆپەوانەی کێشی ئەستێرەکەیە، حەمە پێ و بۆک و نابۆک لە پشتەوە چۆ پێشێ. فەیزە ئاگای لەو نییە، حەمە لە ناکەوتی ماندوو نەبی کا فەیزوڵڵا. فەیزە لە دەنگی حەمە بە چەشنێ داتروسکە تۆپەوانەکەی لە دەست بەر بووە و ئاوبردی، بە پەشۆکایە جوابی حەمەی داوە. خۆت ماندوو نەبی کاکە حەمە، کوڕە خۆخودارت کردم، 100 ساڵی دێکە بمرم هەر بەم دەردە دەمرم، ئەوە لە چیوە وەکو موروە غەیبی پەیدات بوو؟ حەما سنوورێک کەوتە دڵی، دڵنیا بوو کە ئەوانی نەدیوە، باوەڕە زێوتی وەڵای دوو لە ڕووی تۆکەمێ ناساغم، پێم وایە سەرمان بووە، لەبەر بە ڕۆچکەی ئەو گابردە ڕاکشابووم، لە مێژە هاتووی؟ تۆپەوانەکە بە بنە دڕوویەکەوە گیرسا بووە، فەیزا بەرەو تۆپەوانەکە دەڕوە، بەدەم ڕێوە جوابیەداتەوە. ناوەڵا کاکە حەمە تازە هاتم، وات تۆقاندم تۆپەوانەکەم لە دەست بەر بووە، چابوو بۆ بنە دڕوە و گیری کردووە، دەناپاکم دەکەوت. حەمە بەتەو سەوتی وەڵا هەر چاک بوو، بەس نەبوو دیتەوە، کوڕەجا هەر شڕە زۆرە. شڕۆم لەکوێ بوو لەم چۆڵگا، مەگەر پاتۆڵەکەم، ئەویش ئەو ئاوا خۆبەوانە چەنەبەری ناکرێ. ئەرێ وایە ئەمساڵ ئاو زۆرە. جا بەکاری چی دەکاکە حەمە، ئاوی زۆر زەوی زۆری دەوێ، خۆ بە ناشکری نەبێ زەوی نییە.
خۆ تۆ زەوی زۆرە کا فەیزوڵڵا بۆ ناشکری دەکەی. حی زەوی کامە زەوی ئەوە نیە عەبەشێت داگیری کردووە کەس ناوێرە بەلایدا بکۆخێ. شکاتی ئاغاشم لێ کردووە جوابی ئەویش ناداتەوە بە شێتەوە بەری داوە. حەمەلەی بە بیانووە دەوێت قەڵسی کا بەدەهۆوتی کامە زەوی داگیر کردووە ئەوە نیە لە دێکۆن جوود دەکا جابابم ئەوە بۆ زەوی تۆیە بە بیرەوەری من ئەوێت چۆڵە و هی کەس نییە ئەوەش بەجێی خۆی ئەویش وەکو تۆ خەرج و پیتاک و دەودووەدا کوڕە لێی بەوە ئەو بە سزمانە بۆ چۆڵگەیە قایلە بۆ لە کۆڵی نابیەوە. فەیزە بە مۆڕەوە چاوێ لە حەمە دەکا بێ قسە و باس پێمەڕەکەی نابەشانیەوە بە دووی ئاوەکەدا ڕۆیش لە دوور ئاوڕی داوتی دەزانم تۆش لایەنی ئەو زمان لارەشێتە دەگری بزانە چۆنی لێ دەستێنمەوە. بەڵێ خۆشەویستانم بەشی سێمی ڕۆمانی هەزارەشکەوتیش لێرەدا کۆتایی پێدێ. نازانین فەیزە درێژ ئاگای لێ بووە لە دیدار و ساپێککەوتنەکەی حەمەوکەوێ یان نا. لاڵقەکانی داهاتوودا لەگەڵمانە هاوڕێ بن بابزانی کات سیرۆک و بەسەرهاتی حەمەوکەوێ بە کوێ دەکا تا ئەو کات کاتێکی شات. لەگەڵمانە هاوڕێ بن بابزانی حەمەوکەوێ چیان بەسەر دێ لە بەشی چوارەم. هاوڕێکی چڵکن لە قیبلەوە سەری دەرهێناوە وەکو هەژدیهایەکی حەوسەر گەزارە دەکێشێ و دەشریخێنێ و قەف دەخوا خۆ دەکێشێتەوە دەلەرفێنێ هەتاو بە ئاسمانەوە هەڵدەلوشێ و لە بەریەک دەڕەوێتەوە هەر سەرێکی حەوسەری دیکەی لێ دەڕوێ. شریخەی قەمچی ئاگر سینگی هەور شەق دەکا و لە چاوتروکانێکدا هەتا چاو هەتەر دەکا هەرێمی ئاسمان دەکاتە ڕێبازی تروسکەی هەورە بروسکە و پاشان دەبێتە ناڵەیەکی بەسام و زراوی کوێرەکانیان دەتۆقێنێ. خوناوکەی باران هێدی بەردەتلاویکەی شاخان دەشواتەوە وردەخیز بەدەم ئاوە دەخزیێنە نێوخڕ لە هەر ئاودێڕێکەوە دەستاوی ئاو خۆ دەکشێنە ماشێوێ ئاوی سەدان ماشێ و دەڕژێتە نێو شی و ئاوی سەدان شی و دۆڵ یەک دەگن و خۆ دەکێشنە نێو چۆم و دەبنە تەوژمێکی بەگۆڕ ئەوەی لە ڕێدابێ ڕای ئەماڵێ. لافاو لە کەندەڵانەوە سەرکەوتووە بناری چێوی هێلانە چەرخە و تەپی قەڵای ئاغای داوەتە بەر هێرشی شەپۆلی پەیتای لافاو کەندی خستوەتە بن کەندەڵان و وت و وێژ دەڕوخێنێ و قەڵپەزە دەبەستێ. تایەک لە پەنجەرە دوو دەریەکانی کۆشکی ئاغا ڕوو بە چۆم کراوەتەوە شنەی بایچۆم جارەوبارە قژەماش و برنجەکانی هەمزەبەک دەشەکێنێ و تاڵتاڵ لەژێر کڵاوە تۆڕێسپیەکەیەوە دەریان دێنێ و دەڕژێتە سەر برۆپەی وەستەکانی. تەزووی تەڕی و کزەیبا مچورکی خستوەتە لەشی پەنجەرەکە پیاوەدا شانەتەماوەکەی بە باڵتە ماهوتە ڕەشەکەیەوە هەڵدەتەکێنێ ڕووی کردوەتە فەیزە درێژ و لەسەر خۆ دەڵێ دەی دڵنیای کەوێ بوو ڕەنگە ڕاست بێ بۆیە دەڵێ مێرد بە عەتا ناکەم ئەگەر وا بێ کۆنەقین و شتی وا نەبێ خەڵاتت دەکەم بەڵام ئەگەر درۆ بێتی بەسەری بابم جەریمەت دەکەم. فەیزە لای دەرگاوە چۆکی داداوە پەنجە لار و وێرەکانی چەپ و چیر لە سەرڕانی داناوە بەپارێزەوتی قوربان چەند ساڵە لە خزمەت ئاغادام درۆم کردووە من تازە بۆ ڕیشەسپی و بۆ درۆ دەکەم. ئاغا خۆیان فەرموویان چاوم لەسەرکەوێ بێ بەو چاوانەی خۆم دیتم دای بە ئەرزیدا و سواری سەری بوو چۆن درۆ دەکەم قوربان. دەی باشە فەیزە پێم بڵێ ئەو هەتیوە کوڕی چێیە؟ قوربان کوڕی مەحموودی حاجی ئیبراهیمە بلێت زەواڵ ناوی حەمەیە شوانی کانیتووە. هەمزەبەک بە بیستنی ناوی مەحموود گرش بووە وەکو ژێی کەوان وێ کاتوەتەوە بینی هەردوو برۆی گرتووە و سەری بەرداوەتەوە 25 ساڵ لەمەوبەری هاتووەتە بیر. مەحموود وەی بیژوو چۆن لە دەستم دەرچووی کەس نەیزانی چۆن دەرباز بوو چی بەسەر هات بۆ کوێ چوو چێ دزە کۆشکە بوو دەرگایان بۆ کردە و دەستیان تێوەنا دەنا لە چیەوە دەیتوانی هەڵێ بریا هەر ئێوارە بم کوشتایە لە خۆڕە خستمە نیوە شەو بڵێ وابوو بێ و عەدلە خەیانەتی بە من کردبێ پاشە هەر ئام فەیزە درێژە بووتی عەدلە خانم لەگەڵ مەحموودی حاجی ئیبراهیم کەینوبەینی هەیە. هەمزەبەک بێ ئیختیار هەستا و بەرەو پەنجەرەکە دەڕوا چای بڕیوەتە چۆم و خاڵاوی دەڕوانێتە قەڵپەزەی سێڵاو باس پایوتی فەیزە چۆنی دیون بێ درۆ پێوەنان بۆم جێڕەوە. ڕاستەکەی قوربان ئاگام لێ بوو کەوێ لە دێ چووە دەرێ هەموو ڕۆژێ دەمدی دەچوو بۆ گوێلک ئەو ڕۆژێ لەگەڵ ڕۆژانی تر زۆر جیاواز بوو خۆی لە دار و گوڵدا بوو دەتگوت دەچێ بۆ شایی سەر ڕوومەتەکانی وەک گوڵاڵە سوورەیان دەکردەوە
هەروەها زۆر هەڵەشە دیار بوو. بەم لاولادا چاوی دەجێڕا، دەڵێن دار هەڵێنی سەگی دەست دیارە. کەوتمە شک، دوور نزیک بێ ئەوەی ئەو بزانێ وە دووی کەوتم. ئەو لە چۆمەکە پەڕیوە، من چوومە نێو دار و چۆم. چاوم لێ بوو وردە بەدەم جیاکردنەوە بەرەو بناری چێو ڕۆیژ. من بە نێو دار و چۆمدا پێشاو بڕم داوە. لە خوار مێرگە گەورەوە چوومە نێو بەردەکانی بینی کانیە بەردینەوە مێرگەکە و لە بن بەردێ خۆم حەشاردا. کەوێ گەیشتە نزیک گابەردەکەی ئەو سەری مێرگە گەورە، هێندێ بە دەوری خۆیدا قوتەی کرد، پاشان دانیشت. دیار بوو لەگەڵ کەسێکدا قسەی دەکرد. وەڵڵاهی خۆم شکم کرد لە حەمەشوان بێ. ئاخر مەڕەکەی لەسەر کانیە بەردینە پالێنی دابوو، خۆشی دیار لەبوو. زۆری پێنەچوو ئەوەندەی هاتوومەتە خزمەتی ئاغا زیاتری خان لە پڕ کەسێک لە بن گابەردەکە دەرپەڕی و کەوەی گرمۆڵە کرد. بڕوا بکە قوربان سیغارکێشێک بەیەکەو بوون. پاشان بەری داوچووە جێگاکەی خۆی و دەستی بە شمشاڵێدان کرد. من هەستان بڕۆم بۆ سەر ئاوەکە، ئاخر ئەستێرەکە پڕ بوو کە لاری دەکرد. کەوێ ئاوری داوە، پێم وایە منی دیت، هەستا و هەڵات. ئەوەی ئەرزی ئاغام کرد بێ پاش و پێش بوو. هەمزەبەک بەرەو فەیزە گەڕاوە وتی: باشە فەیزە، خۆ نەداوەتە ڕوویان، بەلای کەسەوە باست نەکردووە؟ فەیزا بزەیەکی خستە سەر لێوە ئەستوورەکانی، ددانی وەک شوڵی چەپەروە دەرکەوتی: هەی بێ ڤەڵاوی چۆن کاری وا دەکەم، لە سای سەری ئاغا و پاروەنانێکم هەیە، خۆت دەزانی کابرای دەوڵەمەند دوو لە ڕووی ئاغا وەک ژنی دووجیان وایە، خۆ دەپارێزە، ئەویژە هەتیوە ڕووتە. حی ئاغا هێندێ سەری بۆ دەلەقێنێ، بانگی ئەحمەد فەڕاش دەکە: ئەحمەد، داچایەک بێنە. ئەحمەد دوو چایی لەسەر کەشەفێ بە دوو قەندانەوە هێنایە ژوورە، یەکیانی لە پێش ئاغادانا، ئەوی دی بۆ فەیزە. هەمزە بەگڕۆی کرد ئەحمەد وتی: دابڕۆ بەعەد لە خانم بڵێ ئەو دەستەکەوە پاتۆڵە ڕەشە بە کراس و پشتێنەوە بۆ فەیزەی بنێرێ. دەی فەیزە، کارت نەماوە؟ فەیزە لەو دەمەوە هاتووە لەسەر چۆک دانیشتووە، لاقی لە ژێریدا تەزیوە، دەست دادەدا و لاقی لە ژێری دەردێنێ. چوار میلکە دادەنیشێ. لارم لانەوتی: قوربان گەورەیی بکە و ئەو زەویانم بۆ لە عەبەشێت بستێنەوە، ئاخر ئەو شێتە زەوی بۆ چییە؟ باشە بۆ دەستێنمەوە، با بەرەجوود بێتە نی و پاییز ناهێڵم دایچێنێتەوە، بەڵام ئەوەی ئەو داویە دەبێت تۆش بیدەی، مەطلبم دەودووە. بەڵێ قوربان دەیدەم. ئەحمەد فەڕاش بە دەستە جلەوە هاتەوە، لە بەردەستی ئاغادا داینە. هەمزەبەک هێندێ جلەکانم بەرەبەر دەکەوتی: ئەوەش خەڵاتی ئەم جارەت، ئەگەر چوویتەوە بە کوێخاگەریم بڵێ بێ بۆ ئێرە، تۆ باسی هیچ نەکەی، بەلای کەسیشەوە نەیدرکێنی، با هەر خۆم و خۆت بزانین، دەبڕۆ. فەیزە هەستا پشتا و پشت لە دەرگا دەڕواتە دەرێ. بەدەم ڕۆینەوتی: خۆم نۆکەری ئاغام، مەگەر گڵێم ببیستێ. لەو دەمەوە فەیزە و هەمزەبەک پێکەوەن ئەتا لە دیوەکەی خۆیەوە گوێی ناوە بە کەلێنی دەرگا و لە تەواوی قسەکانیان حاڵی بووە. ئەتا وەک ماری بریندار گێنگڵ ئەدا، لێو لە حەمە دەکرۆژێ و بەردی لێ بەبادەکە، وەک شت لە ماڵ دەردەپەڕێ. هاتووەتە حەوشە، باران هەر دەبارێ، ڕێژنە بارانە، ئیزنی ڕۆین بە ئەتا نادا، دەگەڕێتەوە ژوورێ. چاوەڕێیە خۆش بکاتەوە. ئەو ڕۆژە تاکو ئێوارە لە ئێوارە و تاکو بەیانی ئاسمان چای وشک نابێتەوە و هەر دەبارێ. بەیانیە ئاسمان بە هەوری سپی و بۆر گەواڵگەواڵە، کەوە ڕۆژە، هەتاو جاروبار لە کەلێنی هەورەوە ملە تاتکێ دەکا خۆ دەشارێتەوە، لە لایەکی دیکە سەر دەردێنێتەوە. کەژ و چێ و دار و دەوەن ئاونگی بارانیان لەسرە، وڵات زەلیوە. سروەی بانایە، گەڵای یەختەبیەکەی سەرکانی کانیتو نابزوێ. تەنانەت باریکە دووکەڵی سەربانی ماڵان لارەکە ناکەن. ئاوی باران لە گۆلکا و قەتیسە، کێڵگا زۆنگە، بورە قوڕە، دەشت و مەزرا چۆڵە، نێودێ ئاوەدانە. دەستە دەستە و پۆل پۆل پیاوان لە بن دیواران کوزیلکەیان داوە، ژنان گۆزە بەشان لە ڕێی کانی دێن و دەڕۆن. فەیزە درێژ دەستە جلەکانی هەمزەبەگی لەبەردایە، لە بن دیواری حەوز و ئاو دەستەکان لە نزیک کانی ژنان بە تەنیا دێت و دەچێت. لفکەی سۆرانی بەرداوتەوە، دەستی ناوەتە بەر پشتێنەکەی، بەردێکی و بەر شەبداوە تا ئەو سری دیوارەکە دەیبا و دەیهێنێتەوە. جارجار دەڕوانێتە خۆی. پانتۆڵەکەی بۆی قوڵایە، لە پشتی قولاپەی وەستاوە. قۆڵی کەواکەش کورتە، سۆرانیەکانی بەرداوتەوە و دیاری نادا. تەماشایەکی بن دیواری مزگەوت هەکا. کوێخاکەریم لە نێو دەستەی پیاودا وەستاوە. فەیزە بەک بانگی دەکات و دەڵێ: ئۆی کوێخاکەریم، تا ئێرە وەرە. کوێخا تەماشایەکی مانادەری پیاوەکان دەکا. مام ڕەسوڵ زۆر قسە قوت و جەفەنگی و قسە خۆشە، بە تەوسێکەوتی: ئاچۆخا بڕۆ بزانە هەمزەبەک چی دەفەرمێ. ئەوەی بە دەنگێکی بەرز بوو، تشنان لە کانی گوێیان لێبوو. ژن و پیاودایان لە قاقای پێکەنی. کوێخا گەیوەتە لای حەوزەکە. فەیزەوتی: من ڕاستپێراوم کوێخا، ڕاستپاردە هیچی لەسەر نییە، دوێنێ لە تازاوە بووم. ئاغا فەرمووی بە کوێخا بڵێ لایەک لەسەری تاشی بێ، لایەکەی دیکە بێنێتە تازاوە.
کوێخا بێ ئەوەی هیچی جواب بداتەوە بەرەو دوا گەڕاوە ڕۆیشتەوە بۆ ماڵێ. باریکە ڕێگا وەکو کوێرەمارێکی چڵکن بەنێو گڕانە بەردی چێوە بەرداوی لەدا مار پێچ هەڵگراوە و لە ئاسۆکی هولەکانەوە ئاوای دۆڵی دزان دەبێ. ئەم بەرەوبەری دۆڵی دزان دوو چێوی سەربەرز و هەزار بە هەزاری چلپەری و حەوتکانیانە. جۆبکی چێوی چلپەری دەڕوانێتە هەزارشکۆت و کانیە بەردینە و چۆم. درێژایی چێوی حەوتکانیان هێلانە چرخی بەرامبەر بە تازاوی گرتووەتە بەر نووساوە بە چێوی حەوتەوانانەوە، ئەویش بێ پسانەوە درێژەی هەیە. حەوکانیان حودود و کەوشەنی کانیت و تازاوە و کانیە کوێرەیە، ئەو سێدەیە مڵکی هەمزە بەگن. دۆڵی دزان قوڵ و دوور و درێژە، بەسام و پڕشاخ و ڕەوەزە، سەرسەوز و بژوێنە، ئەم بەرەوبەری بەدار قەزوان، قەرەچاڵوک، تەرەنیە و کەماول و داپۆشراوە. لە هەندی شوێندا کوێرەڕێی کوێر کردووە و ڕێ بە ماینەبۆرە هەڵە دەکەن. کوێخاکەریم بەکاوە خۆیە ڕکێف لێ نادا، بۆرە گوێفیچ و کلکی داتەپا و لەشی داهێزراوە. لەقان دۆڵی دزانی پێواوە لەسەر چۆمە. شەقی لیتەی لافاوی ڕۆژی پێشویشکاندەوە و بە لێژی تەپی قەڵادا وەسەر دەکەوێت. کوێخاکەریم بەکاوە خۆیە. قەڵای ئاغا لەسەر تەپێ بەسەر ئاوایی تازاوەدا سوارە. دەوران دەوری تەپ بە بەر دیواری ڕۆیەوە بە حەوادا. لە دوو لاوە دەروازەی تێکراوە. ناوەڕاستی ئەو حەوشە گەورە کۆشک و تەلارێکی بەرجەوەن خۆشی لێ دروست کراوە. میوانخانە و ئەندەرونی لە نێو خۆیدایە. تەویلە و بەهاربەند و عەمبار لە دووری کۆشک ساسکراون. لەبەر پەنجەرە و سەرسەراکاندا حەوزێکی گەورەیە. ئاوەکەی لە پشتی ماڵانەوە بە گۆنگە کێشراوە بە کفارە لە نێوەڕاستی حەوزەکەدا هەڵدەقوڵێ. لە چوار گۆشەوە چوار یەختەبی ساڵیانی ساڵا دەشنێنەوە. ماینەبۆرە لوتیناوە بە دەروازەوە. کوێخا پێی لە ئاوزەنگی دەرهێناوە. لە غاوی کردووە بە قۆڵیدا لە دەروازە ئەدا. دەرکەوان جوابی داوە: چێیە؟ منە مام عەلی کوێخاکەریم. مام عەلی چلمێردا لە پشتی دەروازە دەکێشێتەوە. تایەکی کردەوە: فەرموو کوێخاکەریم، ماندوو نەبی، بەخێر بێی. ئیماندار بی مامە گیان، ئاغا لەسەرە؟ بەڵێ فەرموو. هۆی کا حەسەن. حەسەن مەیتەر لە دەرگای تەویلە سەری دەرهێناوە. بەڵێ وەرە ئەو چارەوەیە لە کوێخاکەریم بگرە، ها بڕۆ. حەسەن مەیتەر ماینەبۆرەی کێشاوەتە تەویلە. کوێخا لە پێشخانەیە. ئەحمەد فەڕاشی ناردۆتە ژوورێ ئیزنی بۆ بخوازێ. ئاغاش ئیزنی داوە. کوێخا لە حوزوری ئاغادا دەستە و نەزەر وەستاوە. هەمزەبەک بەڕوویەکی خۆشەوە ئیزنی دانیشتنی ئەدا. کوێخا دانیشتووە. ئاغا بە پێکەنینەوەتی: دەی کوێخا، باباسی خزمەتەکەمان بکەین، کۆتایی پێبێنین باشە، وا دیارە باشی لێ هەڵناستێ، کەوێت دواندووە لەو بارەوە. کوێخا کەس و مات و داماوە، بیر لە داهاتووی کەوێ دەکاتەوە. بەسەرهاتی ژنە پێشۆکەی هەمزەبەگی لە بەرچاوە بەر لەوەی عەدلەخانم بێنێ. خەدیدی کچی مامکەریمی هێنا بوو، دوو کچی لێی ببوو، چونکە کچە ڕەعیەت بوو تەلاقیدا. ئەویش لە تای منداڵەکانی شێت بوو، ئەو دێ و ئەو دێ دەگەڕا، هەتا ئەو دەمەی مرد منداڵەورکە شێتە شێتێوە دووی دەکەوتن. هەمزەبەک لێ چۆتە پێشە و دەستی خستۆتە سەرشانی بە بزەوتی: بی لە چی دەکەیتەوە کوێخا؟ قازانج دەکەی، ڕێوی بە پیرتەوە هاتووە، پشت لە بەختی خۆت و کچەکە هەڵمەکە، دەبێتە خانم، ئەتاکەوی خۆش دەوێ، کارێمەکە بە زۆر ڕایکێشم، با نەشەت نەشکێ، تا ئێستا خاترم گرتووی، ئەم جارە دەبێتە 4 جار خوازبێنی لێ دەکەم، ئەمە ئاخر جار بێ، کەیفی خۆتە، دەڵێ چی؟ جا قوربان کەوێ کەنیزی خۆتە، زاوا لە عەتابەگ و خزم لە تۆ باشتر، خۆت دەزانی وەختی کار و کوێرەوەریە، منیش تەنیا باڵم، با بکەوینە پاییز، کوڕی خۆت و کچی خۆتە، چۆن مەسلحەتە وا بکە. ئاغا قاقا دەکێشێ و پێ دەکەنێ و بانگی فەڕاش دەکا: ئەحمەد، وای ئەحمەد، ئاچایی بێنە. ئەحمەد چایی هێناوە، 2 دەور چایی خوراوە. کوێخا لەسەر ئیزنی ئاغا هەستاوە، پشتا و پشت لە دەرگا دەڕواتە دەرێ، چوەتە حەوشە. حەسەن مەیتەر بۆرەی لا تەویلە دەرکێشاوە و کوێخا پێی لە ئاوزنگی ناوە ڕکێفی لێدا و لە دەروازە دەچێتە دەرێ. بەشی 5 لە ڕۆمانی هەزارشکەوت. پازدەی بانەمەڕە، گەرمای زەوی گوڵانە، دەشت و چێو تارەی سروشتی بەسەردا کێشراوە، گیانێر بووە، مەڕگوانی ڕازاندوێتەوە، بەر خەراشە، جەنگەی مەڕەبێریە. گاوس و مەشکە لە خوسنراون، تاڵ و خێش کراون، سێپا پەت و گوریسی تێ هەڵکێشراوە. لۆلەب لە گاوس و مەشکە خراوە، گرم و هوڕی گاوس و مەشکە لایە لایە بۆ دڵی کابان دەکات.
نیوەڕۆیە مەڕ لە بێر دراوە و دێسوەتە دەری هەوا گەرمە سێبەریش خۆشە مەڕ سەریان سێبەری یەکتر ناوە و ڕێچکان بەستووە قەتارەی مەڕ لە ئاسۆکی هوڵەکانە دەستەمەڕی قەراغی کوێرەڕێ لە ڕمەی سمی کوێتە زنجیرەی ڕێچکە دەبسێنێ و سڵەمانەوە کوێتە لە ڕەوی مێگەل قوشقی و کوڕەگوێی وەستاوە گوێی لەسەر نێوچاوانی تیش کردووە سم لە ئەرزی دەکوتێ پڕمە و حیلەی تێکەڵە هەڵدەستێتەوە سەرپاش و دەحیلێنێ لە حیلە و کوڕژنی کوێتە گەڵاز لە کەوانە ورچە و بۆرە بە دووی شوانەوە دادەڕۆن حەما سواری ناسیوە هەتا بەگە ورچە و بۆرە بێدەنگ دەکا بانگی گەڵاز دەکاتەوە گەڵاز بە دەنگی حەمە دەگەڕێتەوە کوێتە لە جێی خۆی سم دەکوتێ ڕێدا ناگرێ ئاتا پێی لاوزەنگی تون دەکات ڕکەی ڤیادات قەمچی هەڵدەسوڕێنێ سەری سێلیزگەی قەمچی وەلا تەرافی دەکەوێ و کوێتە وەک کێج دەردەپەڕێت ناڵ و بزماری سمی ناڵە لە گرانەبەر هەڵدەستێنێ تروسکەی ئاوری ناڵ و بەر لە نێو تۆزی سمیدا پرشنگەداتەوە سوار خۆین و ساندووە بەزینەوە لە غاوی لێ دەکەشێ کوێتە گوێلول و کلکی کڵافەیە سەری ناوە بە سینگی سوارەوە پەل دەکوتێ نوکی سمی و عرز دەکەی وەکو تۆپەجیر هەڵدەستێتەوە بە دەمڕەوتەوە دەست و پێ سەما دەکا زین و لەغا و قایشی سووری فەڕەنگیە دەستکەوسا ڕەشمە و گوڵنگی لاوریشمی زەرد و سوروشین هۆنراوەتەوە بە نێوچاوان و لاتەڕاف و کەفەڵیدا شۆر بوونەتەوە بە هەوای ڕەوت و سەمای دێن و دەچن سوار قیت و قۆزە موو خوڕمایی و سوورکارەیە چاوی شین و قەوی قەویە کەڵەگەت و تیشکەڵەیە تەمەنی 20 ساڵ بگرە کەمتر پێکەوتوو بە دیمەنە جلوبەرگە ڕەشەکانی بەجارێ لێی بووە بەنەخش کزەی بای ڕەوتی ئەسپەی کوێتە جاروبە ڕەشوی شەدەکەی بەسەر ڕوومەت و تێوێڵیدا دێنێ و دەیبا ئەو دیمەن و قەڵافەتی ئاتا هەمەشوانی خستوەتە گومانە و دڵکرمەی کردووە بە دڵ دوعای لێ دەکا دەی خوایە ئەو ئەسپە هەڵی گرەوە ملی بکا بە خەرخاڵ ئەو دڕووی مەموزینە چییە لە من دۆزراوەتەوە پەیدا بووە کەوێ ئاوا بیبینێ بڵێ دڵی نەگۆڕێ ئاتا گەیوەتە حاندی هەمە شەوقی ئاوێنەی سینەبەنی کوێتە تیشکی خۆری گێڕاوەتەوە و داویە لە چاوی شوانە و ڕووی پێوەردەژێڕێ ئاتا بەقینەوە تەماشای دەکە لەبەر خۆی وتی با بچمە نێودێ خەمت دەخۆم کەڵەوە کێشی لەگەڵ من دەکەی لە بەڕێی خۆ زیاتر پێ درێژ دەکەی پێت دەبڕمەوە بزن ئەجەلی بێ نانی شوان دەخوا پەلەمە کە با بزانم ڕاستە کوێتە بەدەم چەپۆکان و نەرمەسەماوە مەڕ و شوانی جێهێژ بەلارەکە و پێچکەی چێوە بەرداوی لێدا دەڕواتە خوارێ ماڵی مام حەسەن ساڵیان دەرهێنا و ژن و پیاوان لە پشت ماڵان زەمهەڕ پاک دەکەن مام حەسەن و کوێخا کەریم و حاجی قادر و سۆفی مینە و مام ڕەسوول لە دەوری گێنمەکە کۆبوونەتەوە لەپڕ لە ڕمەی کوێتە ئاور دەدەنەوە قرچە پێ هەڵدەستن ئاتا بایەخێکیان نادەتێ بە پڕتا و بەلایەندا تێدەپەڕێ سەرکانی پڕە لە ژن فاتمی خێزانی فەیزە درێژ دل ئاو دەکێشێ زارای ژنی فەتاحەکوێر خوری کە مێڵاوی لە خوزناوە مینای حاجی قادر کە قاپوکۆچکی خۆڵماڵ کردووە نەرمینی مام ڕەسوول پەڕوپاڵی برازەکەی دەشوە کەوێ بە دیار گۆزەکانی وەستاوە مەحتە لە مینا کاسە کۆچکەکەی ئاو کێشێ زارا لە نەکاو هاواری لێ هەستا ئەیە ڕۆ عەتابەک هات هەموو هەستانە سەر پێ کەوێ ڕەنگی پەڕیوە مینا کەوتۆتە پەلا عەتا کەوێ دیوە عەقڵی لەسەر پەڕیوە چاوی هیچ نابینێ لە خوار ژنانەوە کوێتەی پەڕاندۆتە نێو جۆگە و بە نێوانیاندا ڕکەڤیادا چۆتە بەر پلوسکی کانی و لە بەردەمی کەوێ وەستاوە کوێتە بینینەوە بە ئاوی پلوسکەکەوە ئاتا سوور سوور هەڵگەڕاوە چاویشینەکانی تەنگ بوونەتەوە هەوەسیان لێ دەبارێ زەق زەق دەڕوان کەوێ چاوی ترس و شەرمەزاری بەرداوەتەوە ژنان بوونەتە پەیکەرە و مەتەقیان لێوە نایە ئاتا بێدەنگ هەر تێی دەڕوانێ کەوێ سەری بەرداوەتەوە دەڕوانێتە دەمی کوێتە و ئاوەکە بێتەکانە کوێتە دەمی لاو کرۆتەوە زیادە ئاوی بن لەغاو دەجوێتەوە کەفا و دەڕژێتە نێو پلوسکەکە دەپڕمێنێ بە پاشووی مێشە کەس دەکا و سم لە ئاو دەکوتێ ژنان لە ئاو قوڕ هەڵکشاون ئاتا دەم بە بزەوتی هەندێ ئاومان بدەیە کەوێ خانم کەوێ لە شەرمان جوانە و دەڕژێت جوابی پێ نادرێتەوە مینا جام پڕ دەکا و دەیداتێ ئاتا بە مۆڕەوە چاو لە مینا دەکا بە پشتی دەست دەدا بە ژێر جامەکەدا ئاو ڕژە بەسەر سینگ و بەرەوکیدا ڕوو دەکاتەوە کەوێ ڕۆی وەرجێڕەوە ئاتا وەک شوشە تێکچڕژە بەسەر ئەسپەکەوە دەلەرزێ قین لە چاوی دەبارێ تا ئێستا کەس نەیتوانیەوە بەرهەڵستی بوەستی قسەی پەرج بداتەوە ئەویش لە بەرچاوی ژنان خۆ بەشکاو دەزانێ غوروری زۆردارانی هانی ئەدا بەسەر کەوێدا دەگوڕێنێ کچە تیوە بێ شەرما نابێ حەیا بکەی خۆت بەچی دەزانی بەچێ دەنازی بۆ هەتیوە شوانە بە خودا دەیکوژم لە بەرچاوی خۆت پەتپەتی پێ دەکەم حاڵی بووی کەوێ تف لە زاری داوشک بووە مەرگی حەمەی لە بەرچاوە بەدڵ بۆی دەگری
چاوی لە مینا دەکا. مینا لە چاوی کەوێ حاڵیە. کەوێ دەستی داوەتە قوڵفی گۆزە. مینا گورجە گۆزەی لێ هەڵێنا. کەوێ لە قوڵکی کانی وەسەرکەوت و بێ ئاوردانەوە دوورکەوتەوە. ئەتا وەک بە زیوێکی سەرشۆڕانە سەری کوێتە وەردە سوورەنە و لە جۆگەی کانی وەسەری دەخا. با تووڕەیەوە ئەسپی و بەڕ ڕکێف داوە. لە چاوتروکانێکدا بوو بە باریکە تۆزێک و لە دێ دەرچووە. مەڕ بەدەم لە وەڕەوە گەیوەتەوە دۆڵی دزان نزیکەی ئەسرا. هەوا فێنێک بووە. مێگەل بەم بەرەوبەری شێودا پەلی هەڵخستووە. شوانە لەسەر بەردێ دانیشتۆ شمشاڵ لێ ئەدا. مەڕ بە هەوای شمشاڵ چەلیوە. گەڵاز لە سەروی مەڕەوە 2-3 جار دەوەڕێ. ورچە و وەرای لە قەراغڕێ لە بن کەندەڵانەوە دەردەپەڕن. بەدەم وەڕینەوە سەرە و ژوور هەڵدێن. گەڵاز لە قەدی چێوە سەرە و خوار بووەتەوە. حەما شمشاڵی لە لێو کروەتەوە و دەستی داوەتە بەرچاوی. سواری لە هولەکانەوە دێ. بێگومان عەتایە. حەمە دەست بە گۆچانەوە پێشاپڕی گەڵاز دەداتە. ورچە و وەرای لە دەست دەرچوو. سەگەل بە سوار گەیون. ئەم لە ئەولان لێگرتووە. حەما بەرەو سەگ و سوار ڕادەکا. گەڵاز بە دوایەوە. ورچە و وەرە لە دوولاوە هێرش دەبن. شوێتە لە هێرشی سەگەل شێت بووە. بە دەست و پێوە بەند نابێ. سوار مەجالی لێبڕاوە. دەمانچەی بڕنووی دەرهێناوە. تەقەیەک یەکی دیکە 3 تەقە. بروسکەیەک و نۆزەیەک. ورچە گەرمۆڵە بووە. لە قورسکەی ورچە بۆرە بەرەو دواو بووە. حەما بەرەو کەلاکی ورچە دەڕوە. ئەتا بەرەو حەما ئەسپی تاودەوە. پێشی پێدەگرێ. حەما لا تراسکە دەبەستێ. ئەتا پێشاوبڕی دەداتەوە. قەمچی لێ هەڵدەسوڕێنێ. بەجنێوتی هەتیوە بەڕەڵایە واد لێ هاتوو سەگم تێبەردەدەی. قەمچی ئاوقەی سەر و چاوی دەکا. حەما خۆلا دەدا. پشتا و پێش دەکشێتەوە. ئەتا ڕکێف لێ دەدا. تەپی داوەتە سەری. حەمە بەش پشتەوە لە بەرسمی کوێتەدا کەوتووە. کوێتە هەستاوەتە سەر پاش و چەپۆک دادەنەوێتەوە. خۆلا دەدا. ئەتا دەوێ ئەسپی وەسەر ژێڕێ. حەما هاوار دەکا. چییە دەتەوێ بمکوژی چم کردووە؟ من بۆ سەگ لە تۆ دەکەم. وەڵڵا ڕۆحمە ئاگای لێ نەبووە. ئەتا هەستاوەت سەر هاوسەنگی. سپێنەی چاوی سوور بووە خوێنی لە دەبارەیە دەگوڕێنێ. ڕۆحت ئاگادار نییە؟ هەر ئێستا بێ ڕۆحت دەکەم بیژوو. ڕکێفی لێداوە. حەما پاشەکشە دەکا. یەک بەخۆی هاوار دەکا. گەڵاز بە دەنگی هاواری حەما ئاوقەی ئەتا بووە. 3-4 ملای پێدا دەدا. ئەتا لولەی دەمانچەی وەرجێڕاوەتەوە. حەما دەگوڕێنێ. گەڵاز هەڵێ دەتکوژێ. گەڵاز دوور کەوتوەتەوە. ئەتا ڕووی دەمانچەی وەرسوڕاندووە. حەما مەرگی لێ میوانە. گەڵاز پشتی لە ئەتا گرتووە. ئەتا پەنجەی لەسەر پەلە پیتکەی دەمانچەیە. حەما هیوای مانی نەماوە. هیوای بە گەڵازە. گەڵاز لە بەرزاییە. بەسەر سواردا سوارە. خۆی بە عەرزەوە مەڵاستاوە. هەردوو گوێی هێناوەتە سەر نێوچاوانی. هەردوو دەستی درێژ کردووە. سینگی بە عەرزەوە ناوە. پاشووی چەقاندەوە و هێزی خستوەتە شانی و ددانی لە ڕیچەوە بردووە. لە چاوتروکانێکدا وەک باڵندە باڵ دەگرێ و لە عەرز بووەتەوە. سێبەری وەسەر ئەسپ و سوار کشا. سواری لەسەر زین هەڵداشت. دەمانچە لە دەستی ئەتا پەڕیوە. لە خۆڵی دەگەوزێنێ. شوێتە بە زین و لە قاوە بەلەسەی چێو بووە. گەڵاز نیشتووەتە سەر ئەتا. حەما بە گۆچانەوە تەپی داوەتە سەر گەڵاز و دووری خستوەتەوە. دەستی ئەتا دەگرێ و هەڵی دەستێنێتەوە. ئەتا تاساوە. خۆی لەسەر پێ ڕاناگرێ. دانیشتوەتەوە. حەما دەست لە ملی دەکات. لە خۆڵاویەکانی دەتەکێنێ. بعد جامەلووسکەوتی ئاغا گیان هیچ شێدێشی پێ نەگەیشتووە؟ ئەتۆ لە چی تووڕە بووی؟ ئەتا خۆ ڕادەپسکێنێ. بەجنێوتی دەستم لێمە دەبیژوو. گڵاو مەکە. حەمە دوورکەوتوەتەوە دەستە نەزەر وەستاوە. ئەتا لێ ڕاست بووەتەوە و بەرز لێی دەدا. حەمە بە پاڕانەوە لە بەری دەڕوە. ئەتا دەستی داوەتە بەر و بەر دوورە بەردی داوە. بەردێ لە دەستی ترازە و زرینگەی لەسەریەوە هەستان. خوێن بەسەریدا شۆلاوگەی بەستووە. دەستی داوەتە بەردێکی گەورەتر دەیهەوێ یەکجاری بکە. حەمە هەڕای کردێ و پەلاماریدایە. هەردوو قۆڵی ئەتا کەوتوتە نێو باوشی بەهێزی حەمە و ڕێکی دەگوشی. ئەتا تاسا و پشووی سوار بووە. بە هاوارەوتی بەرمدە حیزبە بەرمدە. شین و ڕەش هەڵگەڕاوە. هەناسەی دەرنایە. بە هەناسە بڕکەوە دیسان هاوار دەکا. بەرمدە باشە لێت نادەم بەرمدە. هەتاکو نەڵێی بۆوا دەکەی بەرت نادەم. باشە بەرمدە پێت دەڵم. حەما دەستی شل کردوەتەوە. ئەتا پشووی هاتووەتەوە سەرخۆ. بەرامبەر بە یەک وێستاون. ملیوانی کراسە سپێکی ئەتا بە خوێنی سەری حەما سوور بووە. ئەتا بە دڵپڕێوتی دەست لە کەوێ هەڵگرا. دەست هەڵنەگری دەتکوژم. کەوێ بۆ تۆ نابێ. من کەوێم خۆش دەوێ. تۆ لەگەڵ منت پێ ناکرێ. حەما خۆی شلوێ ناکە لەسەر خۆتی کەوێی چی؟ ئەتا چاوی لێ دەردەپەڕێنێ. بە تووڕێوتی ئەی خۆ جێل مەکە. ناتوانێ حاشا بکەی. توان لەگەڵ کەوێ دیوە. بە هەڵەم مەبە. درۆیە هەر کەس کتوویەتی درۆی کردووە. ئاخر من و کەوێ زە ئەو خواردنی منە. باوەڕ مەکە چێ دیوە من لەگەڵ کەوێ بووم. تۆ خوا چێ بۆ جێڕاویتەوە.
هەتا چاوشینەکانی ئاوی تێزاوە لەسەر خۆتی فەیزە درێژ ئێوەی لە مێرگە گەورە دیتووە. حەماق قاقا پێکەنیوتی وەڵڵا پیاوێکی ڕاست جا باوەڕ بۆ دوو زمانە دەکەی بەخوا ئاغا جامنە ئاگام لەوە نییە ئەو حەیس و بەیسە بۆ من نابێ من شەو ڕۆژ بەم چێ و شاخەوم ئەو کارانە کاری من نییە کەوێش پێشکەش بە تۆ بێ. عەتا باوەڕی بە قسەکانی حەمە کردووە دەم بە بزەوتی ماڵتا وەختا بوو بتکوژم باش بوو ئەو سەگە کەوت لەپەر دەمانچە و کوێتەی هاتەوە بیر هەردووکیان چوونەتە سەر ئەو شوێنەی کە کەوت بۆ خوارێ. دەمانچەکان دۆزیوەتەوە بە جوود لە چێوی حەوتکانیان وەسەر کەوتن بەڵام شوێن و هەتەرێ لە کوێتە نییە. عەتا بە پیادە بەرەو تازاوە وەڕێکەوت حەمە بەرەو کەلاکی ورچە گەڕا. بەشی شەشەم لە ڕۆمانی هەزارش کەوت. تەنگی نوێژی شێوانە نیگاڵی ئاسمان بووە بەخوم ئەستێرا تاقە بە ئاسمانەوە وە دەرکەوتون نێودەی کانی توش ڵەژاوە دەستە دەستە ژنان لە بنە دیواران کۆبوونەتەوە و نیگەرانن. زارای خێزانی فەتاحەچێر وەکو جاوڕاویلکە جاوی ناوەتەوە و لای ئەم کۆڕەوە دەڕوا بۆ لای ئەوی تر. زارا فاتمی خێزانی فەیزە درێژی بەدی کردووە چوەتە پەنایەوە دەستێنێ بە گوێیدا و دەڵێ ڕەنگە بەڵایەکی بەسەر هات بێ دەنا بۆ نەهاتەوە ئەوە چ وەختە شەوانی دی ئەم دەمانە لە کار ببوونەوە وا هەرنیە خات فاتم دەبێ شتێک ڕوویدا بێ. فاتم بۆ ئاشکراکردنی باسەکە وەک مریشکی هێلکە دۆڕێن گوڵ و دۆر و هێلانە دۆزەی بێ بیانی بۆ ڕێککەوتووە بە دەنگێکی بەرزوتی قەدەری لەمەوبەرە و پیاوەی ئێمە لە شێو هاتەوە دەیگوت ئەمڕۆ تەقەیەکی زۆر لە دۆڵی دزانەوە هاتووە وەک باسی دەکرد دووە بە دوای ڕۆینی عەتابەک بووە نەکا بەڵایەکی بەسەر حەمەی داماودا هێنا بێ ئابڵێ تۆ بابایەکی شوان لە دەرکی ماڵان چت بەو بەزمەی داوەت خوا ئاخر قڕ بەسەر بۆ داو دەخەیە داوی عەتابەگەوە تۆ لەگەڵ ئەوە چۆن پێ دەکرێ بۆ بە قەدەر بەڕێی خۆت پێڕاناکەشی ئاخر تۆ چی و کەوێتی. زارە دەمی بە دەمەجاوە بنێشتەوە خۆ هەڵەدات و لێوی لول کرد و کردی بە قولی مستیدا بەس زۆر سوورمانە واکە هەموو گوێبیست بنووتی ئایا ڕۆ ڕاستە ئەی مار بەدڵی کەوێوەدا جاتو خدا هەر لە عەتابەگ و هەر لە حەمە. مینای کسی حاجی قادر قسەکەی بە زارە بڕیەوتی دەی باشە خات زارە حەمەتیەتی بە برام بێ کسی شای قابلە بەڵام لە فەقیری گەڕێ باڵیشکاندۆ لە بەرچاوی ئێمەمانان سووکە پیاوی بێماڵ هەروایە لە قەدیمیانە و تویانە سەد کە ڕۆستەم و نەتەوەی زاڵی هیچ قوتبت نییە چونکە بێماڵی. زارا ویستی جوابی مینا بداتەوە لە ناکاو دەستی گر بە دەمیەوە بەسرتەوتی دەی باسەکە بگۆڕم بێدەنگی لێ بێنن پورە گوڵا هات. ژنان هەموو کڕکەوتون کەس فزەی لێوە نایە. تاپۆی پورە گوڵا لە پەنای دیواری پشتی ژنانەوە دەرکەوت دەستی داوەتە پشتی وردە دێتە پێشی چووەتە بەردەم فاتم و زارا سەر تاپا پێیاندا دەڕوانێ. فاتم و زارا سەریان بەرداوتەوە و دەڕوانە بەر پێیان پورە گوڵا هەروە تێیان ڕاماوە و هیچ ناڵێ ئەوانیش مەتەقیان لێوە نایە کەس مەتەقی لێوە نایە. پورە گوڵا لەسەر خۆتی باوەڕ دەکەن نیگەرانن ئێوە نیگەرانی چین؟ نیگەرانی نەهاتنەوەی مەڕ و حەمەن ئەی خودا لە هاوماڵی و خزمەتی کەمتان نەکای ئەخوا. فاتم و زارە دەزانم پورە گوڵە بەتەوسەوە دەدوێت تووڕە و قەڵسە هەروە سریان داخستە و کڕیان لە خۆیان بڕیوە. پورە گوڵەوتی باش توخوا ئێوە ماڵومێرتان نییە بۆ وەک قاڵاو تەماشای بنباڵ دەکەن و خەبەری عروسیاتی لێ دەردێنن ئەوە بۆ لە حەمە ئاوسن دەی خەتای ئێوە نییە مێردەکانتان قوڕمساخن. ڕووی لە زارا کردوتی تۆ زارە دەمقەست ئەگەر ئەوەندە دڵسۆزی دەکەی بۆ عەتا بۆ کەوی بۆ ساز ناکەی خۆ بۆ ئەوانە دەستانێکت هەیە دەی بۆی سازکە بۆی ساز ناکەی خۆ دەڵاڵی چاکی و باشیشی لێ دەزانی خۆ فەتاحەچێری قوڕمساخیش پێی خۆشە بۆ عەتا پێی ناخۆش نییە نا. زارا ددانی بە بنیشتەکەی زاریەوە لکاو لێو بەسەر ددانی وشکەڵاتەوە و لە حاندی پورە گوڵەدا نمنادا. پورە گوڵە ڕووی کردە فاتمۆتی فاتێگا خۆر لەگەڵ زارە دەمقەسکینی چیتان لە حەمەیە. فاتم وەکو کەر وڵات سەری بەرداوتە و زمانی ناگەڕێ هەموو خەڵکی کانیت و خۆی پورە گوڵە دەزانن کە خێقینی هەستێ نابێ قسە بکەن کەسیش قسەی پورە گوڵە بەدڵەوە ناگرێت.
پورە گوڵە تەمەنی 65 ساڵێک دەبێت. پیرێکی ساغ و تند و تۆڵە، وەک باسی دەکەن لە تافی لاویدا شۆخ و پێکەوتوو بووە. زۆر کەس لە دڵی خۆیەوە دڵی پێوەی بووە، بەڵام نەیوێراوە خۆی لە قەرەبدا. گوڵا کابانی ماڵێ پاڵاو و هەروەها دەشتوانی دەشت و کوێخای مامکەریمی باوکی بووە. بەنێو مێو و بەسەر نێر قەت کەسی بەنێر نەزانیوە. زۆر کەس بە دزی گوڵەوە خوازبێنیان لە مامکەریم دەکە کە گوڵەیان بداتێ، بەڵام هەرگیز باوکی نەیوێراوە لای گوڵە بیدرکێنێ. ئێستاش هەر کسە و بنەماڵەی مامکەریمی ئاوەدان ڕاگرتووە. پورە گوڵە زۆر بەکرد و بزانە، هەموو کارێ بەدەستی و کوڵاوە، حەکیمە، شکستەبەندە، کە چەڵتیمار و چاوێشە دەرمان دەکا. دەرمانی گشت برینە دەگرێتەوە، هەوڕگەر و مامانە، تەونکەر و دەست و درومان جوانە. وێنەی هەموو چەشنێ گۆرەی و پوزەوان و دەستکێش و سەرکڵاوی مەرەز و بەنی لە دەست دەرنەچووە. پورە گوڵە تا بڵێی دڵپاک و سینە سافە، بەکاری هەموو کەسێک کۆماندۆ و چاوی لە دەستخۆشانی کەسەوە نیە. خەڵکی زۆریان خۆش دەوێت چاویان لەسەرێتی و کاروباری بۆ بەڕێوە دەبن و ئەو هەلە هەلو قسانشی لێ گوارە دەکەن و کەس بەدڵیوە ناگرێت. پورە گوڵە شێرەژنێکی ئازا و نەترسا، سەر لەبەر ئاغا و کوێخا دانانەوێنێ. هاوتەمەنەکانی شتی زۆر سەیر و سەمەرەی لێ دەجێڕەوە. دەڵێن لە کاتی لاوێتیدا بە سەرینی مامکەریمی باوکی گوڵە شەوێ بە تاریکە شەوێ زستان بەر لە مەلابانگدان دەچێ وردە و تەپاڵە بێنێ بۆ تەندور. گۆڵە گورگێ لە ترسی سەرما پەنای هێنابوو بۆ قەڵاغ. گوڵا سەر دەکا بەناو قەڵاغدا، گورگە ئامبازی دەبێت. گوڵا تا خەتزەڵێ تا یەک لە کەوشەکانی دادەکەنێ و لە دەستی ڕاستی دەکا و ئاوقەی گورگێ دەبێت. گورگە دەم دەکاتەوە و گوڵە دەستی بە کەوشەوە هەتا ئانیشکی لە گەروی داون دەکات. هەر گورگە دەکشێتەوە و گوڵە دەچێتە پێش و بە دەستی چەپی پشتەمەلی دەگرێ و گورگە بە دەستیەوە دەتاسێ و لە تەکان دەکەوێ و گورگەکە دەخنکێنێ. جاری دیکە دەجێڕنەوە پاش مردنی مامکەریم گوڵە کاری مامانی گرتی بۆ دەست. شەوێ لە نیوەشەی بەهاردا لە دەرگای ماڵی گوڵە دەدەن. گوڵە دەرگا دەکاتەوە، ڕەش سوارێکی ناناسیا و لەبەر دەرگای ماڵەکەیتی. ڕەش سوار دەڵێ ئێمە خێڵاتین و خێڵەکەمان لە دێکۆن خستۆ ئافرەتێکمان بەژانەوەیە. نێونیشانی تویان بۆ هەڵداوم، بێت و فریاینەکەوی دەمرێ. گوڵا بێت ترسانە لەگەڵ ڕیش سواردا ڕەش سواردا ڕێدەکەوێت. کار دەچێتە ئەوێ شتێکی سیر دەبێنێ. ژن و پیا و گەورە و بچووکیان وەکو خەڵکی ئاسایی ناچن. درێژەی چاویان سەر و خوارە، قژی سەریان وەکو دڕۆی ژیشک سەر و ژوور هەڵگەڕاوەتەوە. هەموو بۆربۆر و بچووک و یەکدەستن. گوڵا دەستە و جێتێ دەگا کە ئەوە خێڵی ئەوانگەلن، بێ ئەوەی خۆب بیگرێ خەریکی کاری مامانی دەبێ. سەرتاپا ڕەشێوە ژوور دەکەوێت. گوڵا دەیناسێتەوە، هەمان ڕەش سوارە. ڕەش سوال دەڵێ من سەرخێڵم، ئەوەش کە بەژانەوە ژنی منە، ئەمە یەکەم منداڵمانە. ئەگەر منداڵەکەمان کوڕ بێ ئەوەی دڵت دەیخوازە دەدەمێ، ئەگەر خۆکەس بێ خۆم دەزانم چت بەسەر دێنم، بەشێتی دەدنێرمەوە، جا کەیفی خۆتە. گوڵا هێندێ مات دەبێ، دەکەوێتە بیر و فێڵەوە. بەسەرخێر دەڵێ ئەوەی دەمەوێ بۆم بەڕێوە ببە، ئەوەی دەتەوێ بەڕێوەی دەبم. سەرخێر دەڵێ داوا بکەم. گوڵە دەڵێ چەقۆیەکی تیژ، تۆپەڵێ بەرەمێ و جامێ ئارد دەوروبەرم چۆڵ بێ و کەس لێرە نەمێنێت تا خۆم نەڵە مێنە ژوورێ. سەرخێڵ داخوازەکانی گەشت بەڕێوە دەبە. منداڵ لە دایک دەبێ، منداڵەکە کچ دەبێ. گوڵا هیچ ناپەشۆکێ، بەرەمێ و نەرم دەکاتەوە و لولی دەکات. سیرەت و باتوو بۆ کچە دروست دەکا و دەیکا بە کوڕ. نێوکی دەبڕێ، پشتی نێوک لە بەرەمێەوە هەڵدەکێشێ و منداڵ لە ئارد وەردەدا و بانگی سەرخێڵ دەکات. سەرخێڵ لە خۆشیان هیچی لەبیر نامێنێ، شایی دەگرن. دەستور دەدا زێر و ئاڵتون بۆ گوڵە دێنە، بەڵام گوڵە ناوێرێ وەری بگرێ. سەرخێل گوڵە سوار دەکات و دەیباتە و ماڵەکەی خۆی. پاشماوەیەکی زۆر شەوێ لە کولاوکەی سەربانی ماڵی گوڵەوە سەرخێل بانگی گوڵە دەکات و دەڵێ فێڵێ تۆ کردت تا ئێستا نەدیومانە بیستمە، خوددا بتکا بە قوربانی عەقڵی خۆت، تازە هیچ من ئەجنەم، تۆ فێڵت لە ئەجە نەکرد. پورە گوڵە هەردوو دەستی ناوەتە کەلەکەی وەکو لۆک گەرم بۆ بێ فەزیحەت بێ فاتم و زارا و مێردەکانیان دەکات. مینا بۆی کۆتایی پێبێ و لەوە زیاتر ئابڕووی کێوێنەچێ لەوەش دەچوو وەک نەوت بدەینێتەوە و پاشی خۆشی بگرێتەوە. آخر ئەویش پاشی کۆڵۆشە لە ناکاو فێڵبازانەتی دادەنگ دادەنگ دەنگی زەنگ دەپوری جانجێت لێیە. ژنانجی قوڵاخەستیان ڕاگرتووە. زارا و فاتم هەل بە دەرفەت دەزانن، ڕێوی پێچێکیان لێدا و خۆیان دەرباز کرد. مەڕ لە تاریکیدا ڕێدا ناگرێت، شوانە بزنەگەلی وە پێشدا و ئۆحۆ بە مێگەل دەکات. گەڵاس کلکی هەڵپێچاوە کردووە بە قوڵەی هێلکام. بۆرەشان بەشانی شوانە کلکی قەف ناوەتە سەرشانی و مەڕی خستۆتە ژێر چاودێری.
حەما بە پێچەکەی سەری قەرەچی پێچ کردووە و هەروەها جارجارێ پەنجە لەسەر برینەکەی سەری دادەنێ و بە تارێکی چاو لە پەنجەی دەکا. خوێن و زنجکایی بۆسۆ لە پێچکەوە سەری کردووە پەنجەی تار دەکا. حەمە پێی خۆش نییە خەڵک پێی بزانن سەری شکاوە بە تایبەتی پورە گوڵە، هەر لەبەرەوەشە وا خۆی وەدرەنگ خستووە. مەڕ لە دەوری دێیە، پڕمەی بزن و کۆخەی مەڕ دەگاتە دێ، حەمە گوێی لە دەنگی خەڵکەوەیە، وا دیارە بەرەو پیری دێن. حەمە دەنگی ئەحمەدی مام حەسەن دەناسێتەوە. ئەحمەد بەر لە هەموو کەس با بەرایی مەڕ گەیشتوتی. ئەحمەد وە کەمیشتە دەم بە پێکەنینەوە ماندوو نەبینی لێکردووتی دڵمان کەوتووە قرت و فرد، بۆ درەنگ مەڕەتێناوە، خۆتە قوتوقەت چی بوو؟ حەمەوتی دڵتان بۆ مەڕەکە کەوت بە قرت و فرد یان؟ ئەحمەد وتی نازان، من نیگەرانی خۆت بووم، خەڵکیش نازانم، بەڕاستەوە تەقەتی بووم؟ یەکدوو نەبوو خۆ. هەمە کەزانی خەڵک زانیویانە نەیشاردە ئاشکراوتی سەگەکان بۆ عەتابەک چوون، ئەویش بوو تەقەی کرد، تا فریا کەوتم مورچەی تۆپان، ئەوانی دیش خستیانە خوارێ و ئەسپەکەی بە لەسەی چێو بوو، لەو دەمەوە بە دووەین، آخر بۆمان نەدۆزایەوە، بۆ یەکەوتمە دەنگ، ئیتر باسی لێدان و سەرشکانی خۆی هەر نەکرد. یەکێک و دوو خەڵک گەیوان گەیشتون و لە حەمە کۆبوونەتەوە بە باسەکەیان زانی، کەس مەتەقی لێوە نایە، هەر بە تەماشا لەگەڵ یەکتر دەدوێن، ڕەنگە هەرەوەندە بڵێن جا دەڵێ چی کاکە دەستێ زۆر بیبڕێ کوا خوێنی، ئەویش هەر لە دڵەوە ئەوە دەڵێت. حەمە بە دەرفەتێ دەزانێ قەت ئاوە خەڵکی بۆ کۆ نابێتەوە، بێدەنگیش کاندوتی بەیانی کەسی لە باتی من لەگەڵ مەڕەکە بچێ، من وە دوی سەگ دەکەوە، بە دوو سەگەوە خۆشوانی ناکرێت. کەس خۆ ناکە بە خاوەنی قسەکە، هەموو چاوێن لە دەمی یەکە، ئەو بە تەمای ئەویدی بێدەنگە و کەس جواب ناداتەوە. حەمە بە تووڕێوتی دێ بۆ خۆشێل دەکەن، ئەو مەڕی ئێوەیە، خۆ ناچم لە هەندەرانەوە پیا بێنم، کێفی خۆتانە برالە، سبەی ڕۆژ گورگ لە مەڕەکە بدان نەڵێن، من ئەوە وتم. حەسەنە کەچەڵ هێندەی لاقوونی هەڵکڕاندوتی وەڵڵاهی من باش بە حاڵی خۆم پێم ناکرێ، بەراشم داگرتووە بەیانی دەچم بۆ ئاش، دەنا ڕۆژە پیای خۆ هیچ نییە. حەمەی نەنەخەجێ توتن و پەڕەکەی دەرهێنا و سیغارێکی پێچاو نایە بەلێوە بەدەم سیغارە وتی برا لە کاکە حەما بۆ بیانومان پێدەگری، وەختی کار و کوێرەوەریە چێ پێی دەکرێ؟ سەگی ئەوە هەڵ ناگرێ پیایی بۆ لە کار بێ، ئەوە نێودێ پڕە لە سەگ، سەگێ بە کەیفی خۆت هەڵبژێرۆ لەگەڵ خۆت بیبە، ئەوەی بۆچی ڕەحمەتی خوا لێبێ. حەمە بە تووڕێوتی زاتو خواوە قسەیە کاکە حەما، سەگی نێودێ بۆ لای مەڕ دەبێ، تۆ لای خۆت دنیا دیوە. ئەحمەدی مام حەسەن بە تووڕێوتی کەس نەچێ برالە، کەس نەچێ، کەسی ناوێ، من دەچم کاکە حەما، خۆم لە جێی خۆت تۆ دەچم، تۆ بڕۆوە دوی سەگەکە بکەوە، تا نەیهێنی مەیەوە، دە ڕۆژیشت پێ بچێ خۆم لەگەڵ مەڕەکە دەچم، دڵ لە دوا مەبە. بەڵام بەیانی وەرە مەڕەکەم بۆ وەڕێخە، نەک سەگەکان نامۆی بکەن و ڕێدا نەگرن، هەر یەک ڕۆژ لەگەڵم بێ خوم پێدەگرن. ئەحمەد ئەوەی وت و تند لێیدا و ڕۆیشت، دوا بە دوای ئەحمەد خەڵکەکەش بڵاوەیە. زەبایەکی سار هەڵی کردوەتێ و برینی سەری حەمە وەژان هێناوە. حەما ئەو شەوە خۆ لە هەموو کەسێ دەپارێزێ و حەز ناکە کەس ببینێ. دوو شەوی ماوە نوەرەی ماڵی ساڵەی مامەجی تاو بێ. حەما گەڵاز و بۆرەی وەدوو خست و بە بەر گەڕەکدا تێدەپەڕێ. ماڵی ساڵە بەجێ دێڵێ، بە کۆڵانی ماڵی مام ڕەسوولدا تێ هەڵدەگەڕێ و دیارە بەرەو ماڵەکەی خۆی دەچێتەوە. گەیوەتە بەر دەرگای ماڵی مام ڕەسوول. دەرگا بە دەنگەدەنگ کرایەوە. کسە کسە، خەڵکە خەڵکە. پورە خاتوزینی خێزانی مام ڕەسوول بوو. مەرەغەوارێکی لە حەوشەوە دەردەنا. پورە خاتوزین لوت و بزود لوتی تەقی بە لوتی حەمەوە. ماندوو نەبی حەمە گیان، چاوی لەجێ ئەو مەڕەکە بزانە داخی چێیە؟ حەما قەفی گۆسانی خستە ملی مەڕەکە و لاقی هەڵێنا و کەرەکی خستی ئەم لە ئەولای کەلەکەی مەڕ و بەدەستی ڕاستی لمۆزی گرت و بەدەستی چەپی گوێی چەپی گرت و سەرنجی داوتی تاریکیە پورەی جان بۆم نابیندێ. پورە خاتوزین دەستی لە جیرفانی کوتا خڕەی شەمچە دڵی حەمەی داخورپان. سەری لەسەر مەڕ دوور خستە و ڕازوێستا. پورە خاتوزین شقارتەکەی دەرهێنا و هەڵی کرد. حەما هەر لە دوورەوتی داخی ماڵی کوێخاکەریمە. حەما مەڕیوە پێشدا و دوورکەوتەوە. خات گەوەر، دادە گەوەر، ئەرێ تۆ خوا مەڕی غەریبە لە نێو مەڕەکاندا نییە؟ دەنگی کەوێ بوو لە دەرگای ماڵی حەسەنەکە چاڵ دەهات.
دەنگی کەوێ دڵی حەمەی داتروسکە دەڵێ مەڕەکەش دەنگی کەوێ دەناسێتەوە 2-3 جار کاڕاندی کەوێ گوێی لە کاڕەی مەڕە بەرەو کارە با کۆڵاندا دەگەڕێتەوە لە پڕدا لەرزی و تاز بردیەوە حەمە و کەوێ بەرامبەر بە یەک ڕاوەستاون و مەڕەتاڵەکەش لە مابینیاندایە ئەوەندە لە یەک نزیکن هەست بە هەناسی یەکتر دەکەن کەوێ سەبرێ بە پەلەوتی ماندوو نەبی بۆ درەنگ مەڕەتێناوە نیوەمەرگت کردم ئەو تەقەی لای تۆ بوو حەمە بە پەلەوتی قسەم زۆرە و وەختی نییە ئاوای خەوتن دێمە سەربان نەخەوی کەوێ بێ قسە ملی مەڕەتاڵەی گرت و ڕۆی حەمە دەزانە بە کۆڵاندا بەرەو ماڵ بۆتەوە ماڵی پورەگوڵەی بەجێ هێشت بە دەوری خۆیدا سرکانە قوتە دەکات گەیوەتە بەر دەرگای هاوشەی کردەوە ئاوڕێکی دایەوە تارماییک لە بنە دیوارەوە بێخشە دەخشێ حەمە ویستی خۆ هەڵە بکات تارمایی دەنگیدا ڕاوەستا ئەوە بە ملیشکاوت لەکوێ بووی بوا درەنگ ئەوەی حەمەلەی دەترسا وەک دێوەزمە بەرپینگی پێگرت و دەرەتانی لێبڕی پورەگوڵە وردە بەرەو حەمەدێ بەڕۆین و حاڵەتیدا لە تووڕە دەچێت حەمە بەلاشیپانی دەرگاوە وشکەڵات و هەست و خستی لێبڕا پورەگوڵە هاتووەتە پێشە بێ ماندوو نەبینیوتی دەڵێن لای تۆ تەقە بووە ڕاستە باسی تۆ ئەتایە لە نێودێ ژنان پێی هەڵدەپەڕن تەقەی لە تۆ کرد حەمە تف لە دمی داوشک بووە بە زمان لێوی تەر کردوتی نانا پورەی گیان تەقەی لە سەگەکان کرد تەقەی لە من نەکردووە سەگەکان بۆ چوون تەقەی لەوان کرد پورەگوڵە بە شک زانی بێ لە خۆشی داوتی لە خۆشتی داوە نییە وەرە با بڕۆین وەرە پورەگوڵە بەرەو ماڵەکەی خۆی دەڕوا حەمە بێ قسەوە دوی کەوتووە تەنانەت ناوێرێ بڵێ ناژیە پورەگوڵە لای ژوورەکەی ماڵەوە ڕاوەستاوە لامپان لەسەر سندوقەکە خەفەکراوە پورەگوڵە گەڕی لامپا هەڵدەکێشە و دەست دەگرێ بە شوشەکەی و بە دەستەکەی دیکەی نێوقەدی دەگرێت دەهێنێتە نێوڕاستی ژوورەکە لە جێی تەنورەکە دایدەنێت چایە بە مۆڕەوە لە حەمەدەکە حەمە هەروە بەلاشیپانی چەپەرەکە و وەستا و بەترسەوە چاوی بڕیۆتە دەمی پورەگوڵە داخۆ بڵێ چی بڵێ پورەگوڵە بێەوەی چاوی لەکا بە تووڕێوتی بۆ بووی بە دارتوورەکە دەوەرە دانیشە حەمە پاپا نزیک بووەتەوە ناوێرە خۆوە قەرەی شەوقی چراکە خە پورەگوڵە زەینی دەداتە بە گومانەوتی باوەڕ دەکەی ڕەنگت پەڕیوە زەر تاڵگەڕاوی چی بووە حەمە هەر بە پێوە وەستا و نەقەی لێوە نایە پورەگوڵەوتی بۆ دانانیشی دەدانیشە دەڵێی کەری دروێنەوانانە و دوورە پەرێز وەستاوە حەمە بە ترسەوە دانیشت پورەگوڵە بە وردی سەرنجیدا و بەسەر سوورمانەوتی ئادەی بزانم ئەوە سەرش شکاوە وەرە پێشی وەرە بزانم چی بووە وەرە بەر شەوقەکە ئەوە بە چی لێی داوی بەبەرد هیچ نییە بە حاڵ قرنجاو پورەیجان پورەگوڵە لێی سووەتە پێشێ پێچ و کڵاوەکەی لەسەر دەکاتەوە چاوی لە برینەکەی دەکات بە دەڵێشیەوە دەڵێن ئەی ڕووی باوکی ڕەش بێ جا ئەوە لێدانە توخوا بینەڵا کەلاکەکەت هاتایەتەوە باش یاخواستی پەلاکەت بەخوێن بێ بۆ نەیکوشتی پیاوی وەکو تۆ بەکاری چی دێ هەر بۆ مردن چاکی دێڵە پیاو تۆ دێڵی دێڵ بە گۆڵم و ژێ بڕێت بە دێڵ دەرچووی وەرە ڕاکشێ وەرە تەماشا ئەو ملەپانەی وەڵڵا لە تیکەی دوانی وەکو عەتا ڕێویلەی تێدا دەبێت وەرە ڕاکشێ وەرە دێڵە حەمە لەبەر چرا خۆی درێژ کرد و دوو لێوی نابزووی پورەگوڵە بەدەم قسەکردنەوە هەستاوە کولەکە سەرابێکی سەربڕاو پەتێ لە باریکی ملی خراوە و بە دیواردا شۆڕ بووەتەوە زەردەچێوەی تێدا لەگەڵ مەقەستێک و هەندێلۆکەی تازە هێنایوتی هێ باش لەسەر چی لێدای حەمە چاوی بێزاری لەسەر یەکداناوە شەرمەزارانەوتی نازانم هەر لە خۆڕە حاگە بە درۆ دڕێ لە خۆڕانیە بەشێتم دەزانی پێ دوایە من جێلم نەوەکەی بلێت زەواڵ من جێل و گەوزیم ئەوە لەسەر خاتکەوەیە لە تازە ڕاوکەر وایە کۆنە ڕاوکەر کوێرە سەرەبەر سوڕێنە با بۆ دەرمانکە حەمە سەبرێ سوڕە پورەگوڵە دەوری برینەکەی بە مەقەس هەڵپاتی و دەمی برینی کردەوە پڕێکی لە زەردەچێوە و لۆکەی لەسەردانە و بە پەڕۆیەکی خاوێن بەستیوتی بەجارێ لای لەسەری هێناوەتە خوارێ دەڵێ بە حاڵ قرنجاوە پورەی گیان هیچ نییە ئەی هیچ چۆنە هەر ئەوەی ماوە سوارت بێ ئینشەڵڵا سواریشت دەبێ پەلەمەکە تۆ هەروە ملی بۆ داخە بزانە سوارت دەبێن ئەوە من مردوو تۆ زیندوو بۆ لە بەریدار دەدەمێنی ئەو داردەموکانە چییە لە چی دەترسی چی لە پاش بەجێ دەمێنی بەرە جووتە زۆرەکەت مەڕوو ماڵاتەکەت ژن و منداڵ و دایک و باوکت ئاخر تۆ چیت هەیە بابایەکی سەڵت و قوڵت بۆ دەترسی کوڕە پیاو بە پیاو پورەگوڵە بەدەم هاندانەوە کەوڵ و کاسە و دیزەچێشی هێناوە نیوە شەڕ و نیوە ئاش نانوخوانی ساس کرد دەستیان لە کەسە لە دەرگاوە بانگی کرد پورێ جان پورەگوڵە کاکە حەمە لێرەیە
دەنگی ئەحمەدی مام حەسەن بوو. حەما پاروو لە دەم بە بڵمە بڵم جوابی داوە بەپێی خاوسی دەرپەڕۆی چوو بە پیری و هێنای ژوورێ. پورە گوڵە بەڕوویەکی خۆشە بە خێراتنی کرد بە زۆر شیوی دەرخواردا. شیو خوراوە. کەڵ و کاسە کۆکراوە. ئەحمەد بەسەر سوورمانە چال ئەحمەدەکە پەرۆشەوتی ئەوە چییە؟ دەڵێیت سەرت شکاوە؟ ئەو بۆ برا. حەمە تەنیا بە بزەیەک جوابی داوە. ئەحمەد ڕووی پرسیاری بێدەنگی کردە پورە گوڵە. پورە گوڵە بە تەشەرەوتی ئەتابەک بیانووی پێگرتووە لێیدا و سەری شکاندووە هەر لە خۆڕە. حەمە بۆ بەرگری لە قسەی پورە گوڵە پەڕێنێ قسەکەوتی نا زۆریش لە خۆڕا نەبوو سەگەکان بۆی چوون زۆریان شپرزە کرد تەنانەت لەسەر زین هێنانە خوارێ و لە خۆڵیان وەردا ئاسپەکەشی بە لەسەر چێو بوو لەسەر ئەوە وا قەڵز بوو کاک ئەحمەدجان سەگێکی شیرەی تۆپاندە مورچا ئێستا بە دوو سەگە و چۆن بچمە چێو. ئەو قسانە بۆ ئەحمەد دووپاردەیە هەمەش دەیزانی بەڵام لە ئەنقەز بۆ ئەو وا درێژیدایە کە باسەکە بگۆڕێ نەکا پورە گوڵە باسی کێوێ بێنێتە گۆڕە. ئاخر ئەحمەد خاڵی کێوەیە. پورە گوڵە ویستی قسە بکا بەڵام ئەحمەد زووتە هاتە کار بە پەلەوتی کاکە حەما سەگم بۆ دیوتێتەوە سەگی مەڕی ئەمڕۆ باوکم چوو بۆ کانێچێرە دەیگوت خەڵکی کانێچێرە مەحموشوانیان لە شوانی داناوە ئەویش لە داخە لە سەگەکەی بردووە لە شار بەڕەڵای کردووە وەک باسی دەکرد سەگەکەی زۆر سەگی چاک بووە. حەمە لە خۆشیان هەستاوەتە سەر پێ بەسەر لێشیاوتی زاڵمی بەڕەڵا کردووە بەخوای بڕوا ناکەم ئای بە قوربانت بم کاک ئەحمەدجان کوڕە زاڵم سەگ نییە دەبێ بڵێ مڵکە مەڵک. حەمە سوور هەڵگەڕاوە چاوی وەگە گەشەگەش کەوتووە پرشنگ دەپێکی. پورە گوڵە چاوی لە ئەحمەد هەڵدەتەکێنێ ئاماژەی بە حەمە کردووتی چاوی لێکە دەڵێ ڕۆنقازی لێ دەدەی تۆ باسی سەگی بۆ بکە بەسیەتی. ئەحمەد وتی ئاخە پورەی جان ئەوە شکارەکەیەتی تر سەگی نەبێ خۆشوانی پێ ناکرێت. ئەحمەد ڕووی کردە حەمەوتی بەیانی بڕۆوە دوویکەوە. ئەحمەد ئەوەی گوت و هەستایە سەر پێ. حەمە ژوێڕای ئەو هەستا. ئەحمەد لەسەر ئیزنی پورە گوڵەوە دەرکەوت. حەمە تا دەرگای حەوشە ڕەوانەی کرد و گەڕاوە ژوورێ. حەما هەر بە پێ و بەستاوە چاوی داخستووە دەڵێ شتێکی لە دڵدا و ناوێری بیدرکێنێ. پورە گوڵە تێگەیوتی بۆ واوشک بووی یا وەرەدانیشە یا بڕۆ بخەوە بۆ وا دۆشت دابردووە دەڵێ کارێکت هەیە. حەمە بە ترسەوتی پورەی جان بەیانی دەچم بۆ شار 3-4 تمەن پوڵم دەیە. پورە گوڵای هێندی مات پاشەوتی چا پوڵە بۆسێ تۆ دەچی بۆ سەگ یا دەچی بۆ ئازوخەکڕێ. حەمەوتی پورێ جا پیاو چوونی بەخۆیتی هاتنەوەی بەخۆی نییە پیاو پوڵی پێ بێ باشترە هاتوشێ مامەوە جگە لەوەش دەبێ مەحموودشانیش لەگە خۆم ببەم دەنا بۆ من ناگیرێ پەت بە من نادا. پورە گوڵە هەستا بەرەو سندوقەکە ڕۆی بەدەم ڕۆینەوتی دەیت چاوت دەرێ من لەبەر خۆت دەڵم باش شتێکت بۆ پاشەکۆت ببێ. دەرگای سندوقەکەی کردوەتەوە پرێسکەیەکی دەرهێنا پشتی لە حەمە هەڵکردووە و گرێ پرێسکەکە دەکاتەوەتی چەندە دەبەی؟ 5 تمەنم بەسە. ئاوەش 5 تمەن هەمووی خەرت ماکە باقیەکەی بێنەوە. حەما پوڵەکەی وەرگرتووە دەرکەوت. شەو درەنگە 2 بەشی خەڵک خەوتون 17 و 18 مانگە بەری مانگ ڕوون بۆتەوە. حەما بێچرپا لە قوونەبانی ماڵەکی خاوە بەسەرکەوت بێچپا چۆتە سەربان هەر چاوێکی بووە بە 4 چاو بە دەوروبەردا دەیجێڕێ باسپایی هەنگاو دادەنێ و هەڵی دەگرێتەوە خۆی کە هەز ڕادەگرێ زیاتر دەنگی لێدانی دڵی دەبیستێ تا دەنگی پێی. کەوێ کاسە کۆتکی شێوی برۆتە نێو ماڵ دایک و باوکی خەوتون بە دڵە ڕاوکێوە تەماداری هاتنی حەمەیە. خشپەیەک 2 خشپە سەربان وە چرکە چرک دەکەوێت. چرکە لا کولاوکە نزیک و نزیکتر دەبێتەوە. کەوێ چاوی بڕگەوێتە کولاوکە. حەمە لەسەر کولاوکە چۆکی دادا و دەستی ناوتە ئەم بەرەوبەری و سەری کردووە بە نێویادا. باسپایوتی کەوێ جان نەخەوتووی؟ کەوێ دەستی بە کاسەوە لە نێو تەشتاودا ڕادەگرێ گوێ هەڵدەخا هەست و خۆس نایە بەسرتەوتی بواترن کاتی. حەما سەر لە کولاوکە دەردێنێت تەماشایەکی دەور و پشت دەکات سەری کردەوە بە کولاوکە داوتی دەزانی پیان زانیویم ئاتاش زانیویە هەموو کەس زانیویە کار بەوەدا نەماوە هەمووی فیتی فەیزە درێژە ئەو ڕۆژە لە مێرگە گەورە ئێمەی دی لەو ڕۆژەشەوە تۆم نەدیوە دەرفەت نەبوو پێت بڵم توخوا حەمەجان ئاگال لە خۆت بێ پێ نەکوتمەوە تەقەیەت چ بوو ئەمڕۆ لە ئەسرەوە حەجمانم لێ بڕاوە لە تۆ دوور بوو. حەما سەری هەڵێنا قوتەیەکی بە دەوریدا کرد و سەری بردە ژوورەوتی ئاتا بوو تەقەی لە سەگەکانی من کرد سەگێکیش تۆپان و ئەختا بوو خۆشم کوژێ بە 1000 سوێند و قورئان باوەڕی کرد کە من هیچ نیوانێکم لەگەڵ تۆ نییە. کەوێ جان شتێک بڵم دڵمەند نابی؟ کەوێ هەندێ مات بوو پاشان سەری هەڵێناوتی نانەوەڵا چییە؟ حەمە بە دوو دڵێوتی تا ماوەیەک بالێک دوور بین هەر ماوەیە کە پاشان خەڵک سای دەخەن و کۆن دەبێ. کەوێ بە پێکەنینەوتی جا تازە کابراوتی تا سەر ڕەوسەکە ئاو نەیبردووە تازە ئاوبیبە بەکاری چی دێ؟ حەمە بۆ دڵخۆشی کەوێتی هیچ نییە هەر گڕوپفێکە دادەمرکێتەوە با ماوەیەک لێک دوور بین بزانی چۆن دەبێ.
کەوێ هەناسەیەکی هەڵهێشاوتی باشە حەمەجان باشە خوددا دەکا بۆ وازدێنن قەی ناکە ئەگەر کارێ قسەیەک بوو بە مینای بڵێ ئەو با لە نێوانماندا بێت. حەمە سەر سوورمانە وتی مینای حاجی کێ بە پێکەنینەوتی لەو مەترسە ئەو لە یەکەم ڕۆژەوە دەزانێ ئاخرەیش دڵی بە خاڵمەوەیە خاڵشم دەزانێ من و تو یەکترمان خۆش دەوێت. مینا پێیوتووە تازە کار لەوە دەرچووە. حەمە ماوەی کە بێدەنگە تاز بەسەری دادێ کەوێ دەنگی دەدا. چییە بووە بێدەنگی؟ حەمە بە دەنگی کەوێ تاز لەسەری پەڕیوتی هیچ بەیانی دەچم بۆ شار دەبێت سەگ بدۆزمەوە. پەڕاست مینا جێی باوەڕە؟ کەوێت دەم بە بزەوتی دیسان ئەرێ جێی باوەڕی منە تۆش لێی مەترسێ. لەپەڕ جیڕەی گرێژنەی دەرگای دەیوەکەی شوێخا ڕایەڵە و بۆی قسەی حەمە و کەوی بساند و لە یەکتر هەڵبڕان. خشبەی پێی ڕەوەکانەی حەمە چرپەوە سەربان دەخا. پاش ماوەیەک ڕمەی قوونەبان کوێخاکەریمی خستۆتە گومان و دوودڵیەوە. بەشی حوتەم لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت نووسینی عومەر مەولودی. گزنگی هەتاو لە پەنجەرە دوودەریەکەی ڕوو بە ڕۆژهەڵاتەوە خۆی کێشاوەتە نێو کۆشیاغاوە داویە لە ئاوێنە باڵان وێنەکە کیشک گەڕاوەتەوە بۆ نزدێ و هەتاو بووە بە دوان. ئەمزەبەک بە توی کراس و دەرپەی سپیەوە بەنێو ژوورەکەدا دێت و دەچێت. جارجار بەری هەتاو لە ئاوێنە دەگرێ و تیشک لە بەرگەسپێکەی دەکەی و ژوورەکە دەکا بە کوولو. ڕەسوڵی نۆکەر و ئەحمەد فەڕاش دەستە و نەزەر بەلای دەرگا و وێستاون چاوەڕێی فەرمانی هەغەن. ئاتا لای سەرەوە لەبەر دەستە نوێنێ هەڵتروشکاوە مەستی دەستی چەپی لە نێو پەنجەی دەستی ڕاستیناوە و هەردوو ئانیشکی ناوەتە سەر ئەژنۆکانی و تەوێڵی ناوەتە سەر هەردوو مستی و زەق دەڕوانێتە نێوان هەردوو پێی. عەدلە خانم لەو بەری ئاتاوە پاڵیداوە بە دیوارەوە نازداری کڵفەتی بەشانیەوە وەستاوە. جارجار کە ئاغا پشت هەڵدەکان نازدار و ئەحمەد چاوەبڕکەیەک دەکەن و بە بزەیەک جوابی یەکتر دەدەنەوە. هەمزەبەک لەو سەری دیوەکەوە بە کژی ڕوو دەکاتە ئاتاوتی ئاخر ئەگەر سواری ناتوانێت بۆ سواری بووی بۆ هەردوێنێ نەتگوت ئێستا چۆنی بدۆزمەوە بەرەو چێ پیاوە دووخەم خوددا دەزانێت ڕووی لە کام شوێنەوار کردووە داخوا وەگیری چێ کەوتووە چەند جارم وت کوڕە سواری کوێتە مەبە کوێتە بۆ ئەوە نابێت تۆ سواری بی تۆ بۆ من حاڵی نابی و نابیە بنیادەم. هەمزەبەک جار لەگەڵ جار دەنگی زیاتر هەڵدێنن ئاتا بێتەکان ئەو چەشنەی کە دانیشتووە نابزوێ. عەدلە خانم چوەتە پەنای هەمزەبەکەوە دەسرتێنێ بەگوێیدا ئەی بە ئاغا بۆ ئەسپێ کوڕەکە لەلای ئەو ڕەش و ڕوتانە مەشکێنەوە ئەگەر لێشی قەسیەوانەوە دەرنێ بە چاو ڕوویان نەکرێتەوە. هەمزەبەک سوورا بە تووڕەیەوە ڕووی لە ڕەسوڵ ئەحمەد کردوتی هاتوون بۆ سیر دەکەن حیز بابەنە بڕۆن یاڵە لەبەر چاوم. ڕەسوڵ و ئەحمەد بەجوود وە دەرکەوت. هەمزەبەک بانگی ڕەسوڵ دەکاتەوە. ڕەسوڵ سەری لە دەرگاوە هێناوەتە ژوورێ بە ترسەوتی بەڵێ قوربان لە خزمەتە. بە ئەحمەد بڵێ حەسەن مەیتە لەگە خۆی بەرەوە نێو دێکەون ماڵێ پیاوێ بە گوریسەوە بێنە دەرکی قەڵا خۆشە بچۆ ماڵبێری نەکەن هەرکەس لە ماڵ نەبوو بە سواری بڕۆن بە دوودا بیهێنەوە هەرکەس نەهات شڕەی بخەنە ئەو لای دێوە زوو بڕۆن زوو. نۆکەر و فەڕاش و مەیتەر وە نێو دێکەوتن. هەمزەبەک لە پەنجەرەوە چاویان لێ دەکات لە پەنجەرەوە ئاوڕێک لە عەتای داوتی بۆ لە دەستت هەڵات کەوتی. عەتا سەری لەسەر دەستی بەرزەوە کە بێ ئەوەی تەماشای بابیکە بە تووڕێوتی سەگ بۆم هات سەگ یەکیان پەڕیە کۆڵ مخسمیە خوارێ لەوانە بوو کۆڵەوارم کە. هەمزەبەک بە تووڕەی و دڵسۆزان لە داخوری بەسیر داوتی خۆ تۆ ئەسلحەت پێ بوو پێت نەبوو؟ بەڵێ پێم بوو یەکیانم تۆپان ئەوەی دیکان لە پشتەوە هێرشی هێنا و پەڕیە سەر ئەسپەکە تازە هیچم پێ نەکرا کوێتەش بەزین و لاقاوە بە لەسەی حەوتەکانیان بوو. دوێنێ ئەس ئەحمەد فەڕاش و حەسەن مەیتەریشم بر شوێنەکەمان دیەوە هەتا تاریکانێکی درەنگ جێڕامان بەرەو بژوێ چووە. بژوێ مڵکی ڕەشیدخانی کوڕی بەدرخانە و زاوای هەمزەبەکە. هەمزەبەک دوو کچی لە ژنە پێشۆکەی هەیە ناسکەی خێزانی ڕەشیدخانی کوڕی بەدرخانە تەنکا لە باخەڵی قادرخانی کوڕی خانانی کانی کەروێشکەدایە. ئەحمەد فەڕاش و حەسەن مەیتەر لەگەڵ 50 پیاوی نێودێ لەبەر دەروازەی قەڵا بە گوریسەوە وێستاون. ڕەسوڵی نۆکەر لە ئەندەروون بەرحوزوری ئاغا وەستاوە. ڕەسوڵ بە پارێزەوتی قوربان هەر ماڵی پیاوی بە گوریسەوە لەبەر قەڵا چاوەڕێی فەرمانی ئاغان دەستور چییە؟ هەمزەبەک لە عەتا دوورکەوتەوە ڕووی کردە ڕەسوڵوتی بڕۆ پێیان بڵێ بێنە حەوشە با حاڵیان کەم. ڕەسوڵ لە حەوشە لەسەر حەوزەکە بانگی مام عەلی دەرکەوان دەکات. مام عەلی هۆی مام عەلی
دەواازە بۆ پیاوانە بکەوە با بێنە حەوشە ئاغا قسان لەگەڵ دەکە. 53 کەس دەستە و نەزەر لەبەر سەرسەرادا بێستاون هەمزەبەگ لە سەرسەراوە بە دەنگێکی بەر قسان بدەکە. کوێتە بەزین و لەغاوە بەلەسەی چێو بووە وەک باسی دەکەم بەرەو بژوێ ڕۆیوە ببنە دوو دەستا دەستەی لەگەڵ ڕەسوول و ئەویدی لەگەڵ ئەحمەد و حەسەن وەڕێکەون دیتانەوە دەوری بگن و گروسی بۆ ڕایەڵکەن و بیخەنە داو تانەی هێنەوە نێنەوە هەر کەس لە ماڵی خۆی نان و پێخۆر هەڵگرێ بێچێتە بێنەوە بەسەری بابم جەریمەتان دەکەم جا کەیفی خۆتانە هەر دەستەیەک بهێنێتەوە خەڵاتی دەکەم دەبڕۆن دەی بزانم چی دەکەن. 53 کەس لە دەواازەوە چوونە دەرێ ڕەسووڵی نوۆکەر سوارە و ئەوانی دیکە پیادەن لەو لای دێوە ڕەسوڵ ڕووی کردە ئەحمەد وتی هەڵبژێرە دەستەی خۆت جیا بکەوە هەر کەس گوێ لە مەیدانی خۆ دەردەکە. ئەحمەد بە پێکەنینەوتی تۆ لە من گەورەتری تۆ هەڵبژێرە. ڕەسوڵ 25 کەسی جیا کردوێتەوە بە قۆڵێکدا ئەحمەد و دەستەکەی بە قۆڵێکی دیکەدا دەڕۆن. ئەحمەد و حەسەن بەرەو بژوێ و پێشکەوتون با بەڵەدی دوێنێ کەوتونەتە شوێنی شوێن لە هەورازی داوە بۆ نشێو لە نشێو بۆ هەوراز لە هەورازەوە بۆ دەشت و مەزرا و مێرگە چووە لە مێرگدا شوێن شێوا و چەواشەیە وا دیارە کوێتە لە وەڕیوە. حەسەن مەیتر وتی ئادەی ڕاوەستن دەبێ لەغاوی بەسەرەوە نەمابێ چارەوێ بە لەغاوە ناتوانە بلەوەڕێ دەوروبەر بگەڕێن. دەستە بە نێو گژوجیای مێرگدا بڵاوبوونەتەوە. عومەری مامحسن لەپڕ هاواری کرد ئەوە لەغاوەکەیەتی خۆی سمی لێناوە لە قوڕدا غەرق بووە. حەسەن مەیتر لەغاوی هەڵگرتەوە شوێنیان لە مێرگ دەرکرد بەرەو دار و شوێ ڕۆیوە. شیو و دار پڕوتسڵە بێ خۆڕست و شیلان و گزیچار لێکی داوە شوێنی کوێتە بە نێویاندا ڕۆیوە لەتی دەستکەوسارەکەی لە بنەشیلانی حاڵاوە بە پسڕایی بەجێماوە. حەسەن لە تا دەستکەوساریشی هەڵگرتەوە و خەوتنەوە سەر شوێن ڕۆژ درەنگە خۆر هاتووەتە چاوی ڕاست سێبەر کورد بۆتەوە دوو پێو نیوە نیوەڕۆیە دەستا لەسەر کانی و ئاوێ وچان دەگرن هەر کەس نان و پێخۆری خۆی کردوێتەوە نیوە ڕۆژە دەخۆن. نان و ئاو خوراوە دەستە بێبستان کەوتونەتە سەر شوێن شێو بە شێو و یاڵ بە یاڵ دەیجێڕ. شوێن لە ڕقانی کوێر بووەتەوە لە نەرمان دەکەونە سەری دەستا گەیوەتە نزیکی بژوێ لەسەر هەورازی وچانیان گرتووە کەس تاقەتی قسەی نەماوە هیوای گرتنەوەی کوێتیان لە دەستاوە لە بیری دانی جەریمەدا. حەسەن مەیتر وری لە دەستاوە بە هیوای خەڵاتە بە وردی چاو بە وڵاتدا دەجێڕێ لە ناکا وەکو گەشکەدار گەشکەی هاتێ هەستاوەتە سەر پێ هاواردەکە هۆوەتە ئەوەتە کاک ئەحمەد خۆیەتی بە خودای کوێتەیە خۆم دیمەوە بەخوا خۆم دیمەوە. دەستا هەموو هەستاونەتە سەر پێ و دەستیان داوەتە بەرچاویە ماندوویان لەبیر چوەتەوە وورەیان گرتووەتەوە ڕەنگیان گەش و چاویان ڕوون بووەتەوە. دەستە بە پەشۆکاییەوە جاڵەبوون هەرکەس بەلایەکدا. ئەحمەد فەڕاش گوڕاندی بۆ جاڵەبوون پەلەمەکەن بە پارێز لێ بچنە پێش سەرچەڵ مەبن دەستورەکەی ئاغاتان لەبیر چوەتەوە گوریسەکانتان بکەنەوە و دەوری بگرن کەس پەلە نەکە. 25 گوریس کراوەتەوە ئەم سەرە و سەری هەر گوریسێ بە دەستی دوو کەسەوەیە بە درێژایی 25 حەوت باڵی وردە لە کوێتە نزیک و نزیکتر بوونەتەوە گەماڕۆیان داوە دەستنە پێش و پێشتر دەورەیان داوە جەغزێ بەدی هاتووە. ئەحمەد و حەسەن چوونەتە نێو جەغزەوە جەغز وردە بچووک و بچووکتر دەبێتەوە. کوێتە لە ناو جەغزدا گوێی لول و کەڵکی کلافە کردووە و کوڕە گوێی وەستاوە سم لە عەرز دەکوتێ و دەپەڕمێنێ. ئەحمەد فەڕاش لێی نزیک بووتەوە بە پارێزە و فیکەی بۆ لێ دەدا و دەیلاوێنێ. کوێتە لوتی کروەتە حەوا و بە نێو جەغزدا غار و دەورە دەکا بە نێوانی ئەحمەد و حەسەندا تێدەپەڕێ. ئەحمەد هەلی بۆ ڕێکەوتووە دەستکەوسارە پسراوەکەی دەگرێت کوێتە سەری هەڵدەسوورەنێ و دەردەپەڕێ. ئەحمەد دەستکەوسارێ بەدەستەوە هاڵاندووە کوێتەکە دەدەن بوو ئەحمەد بە دەوری خۆیدا دەکێشێ و دەورێ بە نێو جەغزدا دەیسوورێ. ئەحمەد زانی چەنەبەری ناکە دەستکەوساری بەردە کوێتە بازراقە دەبەستێ و بەسەر گوریزدا تێدەپەڕێ و وەکو جێژەڵوکە دوور دەکەوێتەوە. ئەحمەد بەدەم بەردانی کوێتەوە کەوتبوو لە مەیدان هەستاوەتەوە خۆ دەتەکێنێ بەدەم خۆتەکاندنەوە دەڵێ وەدووی کەون ونی مەکەن بێت و ون بێ بۆمان نادۆزرێتەوە. دەستە گوریسیان کۆ کردەوە دوور و نزیک بە دووەیە دەمەدەمی هێوارەیە خۆر لە ئاوبوونە. ئەحمەد دەستەی کۆ کردەوە قسەیان بۆ دەکات دەی ئەمڕۆ هیچمان بۆ نەکرا تازە گەڕانەوەشمان نەبێ شەویش هیچمان بۆ ناکرێ نان و پێخۆر ماوە تێکراوتیان ناوەڵڵا. ئەحمەد وتی کەوایە ئێوە بڕۆنە سەر ئاوێ و دار و پوش کۆکەنەوە بۆ ئاوری شەوێ با سەرمامان نەبێت من دەسمە بژوێ لە ماڵی ڕەشیدخان نان و پێخۆر دەخوازم نانی ئێوە لەسەر من بەڵام چاو لە شوێتە خافڵ نەکەن هەوا تاریکی بکات تازە ناڕوە بانە ئینشەڵا دەیگرین.
تاریکانە و تاریکێشەوە گەڕ بەڵێسەی سندووە و دەوروبەری ڕوون کردوێتەوە. شەوقی ئاگر دەستەی وەشارەوە خستووە و دەور و پشتی خۆیان نابینن. ماوەیەکە ئەحمەد ماندوو کە لەلا بە کۆڵێنانەوە لە نزیکیان وەستاوە. کەس ئاگای لەوە نییە. ئەحمەد خواشکە دەکەوتی باش حەسانەوە من ئەوە دەمرم وەرن ئەو کۆڵەکە لە کۆڵم کەنەوە. حەسەن مەیتەر چای بە کۆڵەنان کەوت بەسەر سوورمانەوتی ئەو هەموونانت لە ماڵی ڕەشید خان هێناوە؟ ئەحمەد ئارەقی نێوچاوانی بەلە پیسڕی و بەبزەوتی ڕەشید خان ئەو ناسکە ناسک و نازدارەی داگیر کردووە ئێمە حەقمان نییە نانی لێوێ بێنین. زۆریش تووڕە بوو دەیگوت بۆ نەهاتوونەتەوە بماڵێ. قەول وایە بەیانی سەعیدی نۆکەر و چەند کەسێ بنێرە کوێتەمان لەگەڵ بگرنەوە. دەستە بەو هەواڵە شادی و سرور کەوتوەتە دڵیان. زۆرتر دڵیان بە سەعیدی نۆکەر خۆشە. ئەو شەوە تا درەنگانێ باسی سەعید بوو. یەکێ دەیگوت قووەتی ئەو کابرایە بێحەد و ئەندازە بە چاوی خۆم دیم لە شەڕەکەڵدا بە کلک کەڵی ڕاگرتووە. یەکێ دیکە دەیگوت کوڕەوە هەر هیچ نییە جارێکی سواری ماینێ ببوو ماینەکە لە جۆگەی ئاوێ نەدەپەڕیەوە بەو چاوانەی خۆم دیتم ئەو ماینەی کردە قەڵاندۆش و پەڕاندیەوە بەڵام لەمە و بەر دای بە عەرزدا و سەری بڕی. کاسەعید زۆر ڕقەسوورە ڕق لە کەسی هەڵبێت تازە لە کۆڵی نابێتەوە. ئەگەر ئەو بێت تازە لە کۆڵی نابێتەوە وە بزانن کوێتەمان گرتووە. حەسەن مەیتەر لە دڵەوە زۆری پێ ناخۆشە بەخۆی دەڵێ ڕەنجەکەم چوو بە ڕەنجی قالۆنچە. ئێمە خۆمان کشتووە بە ناوی سەعیدی نۆکەرەوە تەوا دەبێ. بە هەر لەو نەبێ دەبێ خۆم بیگرمەوە. ئەگە بژمرم دەیگرمەوە. دەستە 4 و 5 هەر دەستەی لە قوشبنی ئاگریان کردوێتەوە بە دیاس کڵەوە خۆیان گرمۆڵە کردووە. کەس بە تاوی خێوی لێ نەکەوتووە. هەر خۆیان مات کردووە. دەمەوە بەیانە. بای بەیان هەڵی کردوێتێ. حەسەن مەیتەر بە دیار سکڵەوە هەڵتروشتاوە. بە چیلکە خەریکی ئاگرە دامرکا و سکڵەکانە. کۆی دەکات. پوشە نەرمەی وەسەر دەخا فووی لێ دەکات سکڵ دەگەشێتەوە پوش کرد دەگرێت بەگرەی ئاگرەکەەوەی یەکێک و دوودوو لە ئاگر دەچنە پێشێ هەروە ڕوونە هەوا ڕوون بۆتەوە چۆلەکە وەجری و کۆتون ئاگر لە چەندلاوە کراوە نانەڕەقی شەیە بە ئاگری دەم بەیان گەرم و نەرم دەکەنەوە دەیخەنە بەردڵیان گزنگی هەتاو لە سەرانی داوە دەستەی سەعیدی نۆکەر لە ئاسۆوە دەرکەوتە سەعید بە سوارەیەوە پێش 15 پیاوی پیادە کەوتووە دەستا نزیک بۆتەوە ئەحمەد و دەستەکەی بە پیریانە دەچن و ماندوو نەبینی و بە خێراتنیان پێدەڵێن سەعید نۆکەری ڕەشید خانە پیاوێکی شان و باهۆدار و کەڵەگەتە بە دیمەن و شێوە پیاوە ڕووخۆش و لە بزشێرینە ئازا و نەترسا دڵپاک و خۆش باوەڕە خۆ لە کەس بە زیاتر نازانێت تەنیا عیبی سەعیدەوەیە زۆر گوێ لە مستی ئاغاوەتە ئەویش لە دڵپاکی خۆیەتی سەعیدی نۆکەر و ئەحمەد فەڕاش ڕاوێژ بۆ گرتنەوەی کوێتە دەکەن حەسەن مەیتەر حەجمالینیەوە عەرز بە خۆی ناگرێت گوێ بەوان نادا خۆی ڕاوێژی بۆ خۆی کردووە 33 کەس دەوراو دەور دەوری کوێتە گرتووە سەعید بە سواری و ئەحمەد و حەسەن پیادە بەرەو کوێتە دەڕۆن حەسەن و کوێتە ماوەی 4 ساڵە پێی ڕاهاتوون قولەیە جیای بەدەستەوە لێی چوەتە پێشێ کوێتە هەردوو گوێی جوود لەسەر نێوچاوانی تیش کردووە حەسەن بە فیکە دەیلاوێنێ کوێتە نامۆی دەکا پشتاوپشت دەکشێتەوە پڕمە و حیلەی تێکەڵە چای بڕیوەتە حەسەن مەیتەر دەڵێی دەیناسێتەوە بەڵام نامۆی دەکا ئەحمەد و سەعید لە پشتی کوێتەوەن دەیانەوێ بێنە پێشێ حەسەن دەنگیان دەدا مەین قوشقی مەکەن لەو خەڵکەت وەقیوە بڵێ نێنە پێشێ ئێستا خۆم دەیگرم حەسەن وردە چوەتە پێشێ لە جیای بۆ ڕادەوەشێنێ بە فیکە دەیلاوێنێ چوەتە دوو هەنگاوی کوێتە بەدەم پڕما و پاشەکشێ دەکا و سەر هەڵدەتەکێنێ لە پڕ لە پشتەوە ئەسپەکەی سەعید دەخیلێنێ کوێتە بەرەو حیلە وەردە سوڕێ و تەنیشتی کەوتوەتە و حەسەن لەو هەلەک کەڵک وەردەگرێت لە چاوتروکانێکدا بازراقەی بەست و خۆی هاویشتە سەرپشتی و دەستی لە یاڵیگیر کرد و پێی لا ئاوسەنگینە کوێتە دەڵێی جوان و ئەسپێکی نەگیرا و تووڕەیە تازە سوار دەبێ هەڵدەخاتەوە سم لە زەوی دەکوتێ هەڵدەستێ و 4 دەست و پێ خۆ لە ئەرزی دەداتەوە بە دەوری خۆیدا دەسوڕێ چەند جار ئەو حاڵەتانە دووپات دەکاتەوە پاشان دەخیلێنێ وەکو باڵندە باڵ دەگرێ بە نێوانی ئەحمەد و سەعیددا تێدەپەڕێ دەنگی یا ئەڵڵا لە هەر چوار لاوە بەرز بووە حەسەن مەیتەر دەڵێ بە زینەوە دروواوە بووە بە پینەی زین و لەگەڵ کوێتە بووە بە یەک و خۆی بە چارەنووس و کوێتە دەستپێرێ
کوێتە بێ لە غاو سەر بەخۆ دەشت و چێ و نزاری گرتوێتە بەر لە شێو تێدەپەڕێ لە جۆگا بازراقە دەبەسێ لە کەند و لەنباڵ دەگرێ و لە چاوان ون بوو. ئەحمەد و سەعید و هاوڕەکانیان دەستەوەژنەوە چایان بڕیوەتە ئەو ئاسۆیی کە کوێتە و حەسەن لێوەی ئاوا بوون. ماوەیەکی زۆرە چاوی چاوەڕوانیان بڕیوەتە ڕێ وردە وردە هیوای گەڕانەوەیان لە دەستداوە. لەسەر یاڵەوە دەستا یەک هەستاون و دەستیان داوتە بەرچاویان و بریوبریویان تێکەوت. ئەحمەد لە داوێنی چێوتی چییە؟ عومەری مام حوسێن و عوسمانی سۆفی حەبیب جوابیان داوە سوارێ لە دوور دیارە بەڵام زۆر خاو دەڕوا لەوە ناچێکە حەسەن بێ. ئەحمەد و سەید و ئەوانەی کە لە خوارێ بوون بە گرژی لە چێوە سەرکەوتم. سوار نەرم و سەبر دێ و دێتە پێشێ. سوار تۆزایی و سەر و پۆتدان ماڵاو بەڵام قیت و خۆز و دەم بەبزە و کەیف سازە. ئاسب لە ژێر ڕکیفی سواردا دەهاتکنێ و کڵافەی ماندووی کەوتۆتە دەست و پێ و کەف و ئارەق لە ژێر نەرمەزینەوە بە کەفەڵ و لاتەراف و بەسەر سنگیدا شۆلاوگەی بەستووە وەک گاوز دەهاژێ. کونەلوتی بووە بە هەمبانە و لە بەریەک ڕواوەتەوە. ئەحمەد بە پیادە و سەعید بە سواری لە پێش دەستەوە بەتاو خۆیان گەیاندێ. ئەحمەد لە دوورەوە ئامێزی گرتەوتی دەستخۆشکە حەسەن دەستخۆش ماندوو نەبی ئابڕوومانت کڕیەوە ماندووی کردی؟ حەسەن مەیتەر وەکو سەرکەوتوویەکی بەرەی شار خۆ بە سەربەرز دەزانێ خۆ قەف دەکا بسکەی سمێڵی دێ بە بزەوە دەڵێ هەر ماندوو نانەجاوی 7 ساڵی لە زەک هێنامە دەرێ. چۆن سوارێکم ئەحمەد گیان پێت چۆنە؟ شڕە دەجێڕمەوە یان نا؟ ئەحمەد بە شاناوزێوتی کاکە هەر شڕە ئابڕووی ڕۆیوی دەگەڕێیەوە. ئابڕووی ڕۆی و 1000 بارەکەڵڵا ئەوەی تۆ کردت کاری نەکردوو بوو چۆن بێ لە غاو ڕادگرت؟ حەسەن پێی لە ئاوزەنگی دەرهێنا و دابەزی و لە غاوی لە پشکردە و کردیە دەم و سەری کوێتە وردە دەیجێڕێتە ئارەقەی وشک بێتەوە بە دەم جێڕانەوتی وەڵڵاهی خۆشم نازانم ئەوەندەم هۆش بوو خۆ بگرم و نەکەوم بەختێ زانیم خۆی خاو بووە وێستا وەک ماستی مەیوی لێهات بێ بەڵابی ئێوارش خەتای تۆ بوو تۆ بۆ چووی من دڵم نەهات بڵم تۆمە تۆ دەنا هەر ئێوارە دەمگرتەوە زەحمەت ماوەبەر کاسەعید و ئەوانیش نەدەدا خۆشمانەوەندە ماندوو نەدەبووین. سایدی نۆکەر بە لەبزێکی خۆش و شیرینوتی ناکە حەسەن شتی وا مەڵێ ئێمە هاتوین چمان کردووە زۆرمان پێی خۆش بگرتەوە شکۆر حەوزێکتان نەکەوتە ئێمە ئەگەر ئیزنتان لەسەر بێنی و ڕۆبسینەوە بژوێ کاولەشێکیشمان هەیە بحەسێنەوە ئەوە نیوەڕۆیە. ئەحمەد فەڕەوشتی ماڵت ئاوەدان بێ ماڵت نەشێوێ کاسەعید ڕێگامان دوورە دەبێ وەڕێکەوین بووینە زەحمەت بۆتان ئەگەر ئیزمان بدەی دەڕووی. سعید بە بەوزەوتی ئیزنی ئێمەش بە ئێوەیە کەوایە بڕۆن باوە جەنگ نەکەون. سعید و دەستەکەی بەرەو بژوێ گەڕانەوە و لە چاون بوو. حەسەن مەیتار لە غاوی کوێتەی گرتەوە و هەردەی جێڕێ. ئارەقی کوێتە وشکەوە بووە و هاتووەتە سەرخۆ. حەسەن دەستی بەلەغاوە بەرەو ئەحمەد درێژ کردوتی فەرموو ئامادەی سواریە سوار بە باوەڕێکەوین. ئەحمەد دەکشێتەوە بە سوێن دەوتی بەخوای سوار نابم حەی ئازاتی هی تۆ سواری بۆ من نانا کاری من وا نابێ دەبێ هەر خۆت سوار بی. حەسەن سوار بوو ئەحمەد و دەستا بۆ دوی کەوتن و بەرەو تاساوە گەڕانەوە. ڕۆژ لە هەموو لایەک ئاوا بووە هەوا ڕوو بە تاریکانە. دەستای ئەحمەد فەڕاش گەیونەتە سەر چۆم و بەرامبەر بە قەڵاوەستەوە. دەستە داوە لە ئەحمەد دەکەن گۆرانی بڵێ بەر لەوەی ئەحمەد ببێتە فەڕاشی قەڵا هەر کەسە ژینی بێنابا بە گۆرانی ئەو بووکیان دەگواستەوە. ئەحمەد بێدڵیان ناکا بە دەنگی خۆش ئەوانیش بە هەوای بووکمان هێنا و هاتینەوە بە چەپڵا دەیگوت بووکمان هێنا و هاتینەوە گوڵە بە قوربانت بم لە گوڵە زەردان پەڕینەوە گوڵە بە قوربانت بم ئەوەی دێخارە لەبەر گوڵە بە قوربانت بم مانی بووکیم یاڵی شێیە گوڵە بە قوربانت بم زاوا کوانێ بووکمان پێیە گوڵە بە قوربانت بم. گەورە بچووک ژن و پیاوی تازاوە ڕژاونەتە دەرێ و گویان لە دەنگی خۆشی ئەحمەد ڕاگرتووە. حەمزە بە گوعەد لە خان موعەتا لەسەر سەراوێستاون بە بزا مزگەنی گرتنەوەی کوێتە با یەکتر دەدەن. نازدار لە پشتی دەلاقەی متبەقە وەستاوە و گوێ بۆ گۆرانی خۆشەویستەکەی ڕاگرتەوە و لەگەڵ هەر وشەیەک دڵۆ پێ فرمێسک لە چاویۆ دەبارێنێ و لە دڵەوە بە قوربانی دەبێ. دەنگی گۆرانی و چەپڵە ڕێزان گەیوەتە بەر دەروازەی قەڵا. حەمزە بەگ لەسەر سەراوبانگی دەرکەوانی کردوتی مام عەلی برازاوە گەیشتێ دەروازەیان بۆ بکەوە بزانە بووکیان پێیە. مام عەلی دەروازەی کردەوە. ئەحمەد لە پێشەوە حەسەن و کوێتە و ڕایەتەکان بە دوایدا ڕژانە حەوشە. ئاتا بە هەڵاتن بە پلیکان دەهاتە خوارێ بێ ماندوو نەبینی کوێتەی لە دەستی حەسەن وەرگرت و بردیە سەر حەوزەکە. حەمزە بانگی ئەحمەد و حەسەنی کردوتی بەو خەڵکە بڵێن بڕۆنەوە ئەوان مەرەخەسن ئێوە وەرنە سەرێ
حەسەن تۆش وەرە خۆت نەشاریەوە. ڕایەت بەرەو دەروازە گەڕانەوە. ئەحمەد و حەسەن چوونە سەر حەوزەکە، دەست و دەمچیان دەشۆن. پاش خۆتەکاندن ئەحمەد فەڕاج لە پێشەوە حەسەن مەیتر بە دوایدا چوونە حوزور. دەستەی ڕەسووڵی نۆکەر وەک لەشکری شکا و سەرشۆڕانە تا قولۆقا بەرەو دوا گەیونەتە نێودێ و هەرکەس دەڕواتەوە ماڵی خۆی. ڕەسوول بێدەنگ چاوەڕێی کێشاوەتەوە و تەویلە و بێچرپە لە پێشخانە و وەستاوە. گوێی لە پێکەنینی ئاغایە سەبرێ بە شەرمەوە لە دەرگایدا. چێیە وەرە ژوورێ؟ ڕەسوول دەرگای کردەوە بە شەرمەوە سڵاو دەکات. دەستە و نەزە بەلای دەرگا وەستاوە. حەمزەباک بێبایەخانە بە پێکەنینوتی دانیشە ڕەسوول دانیشە. ئەحمەد باسی گرتنەوەی کوێتە دەجێڕێتەوە، باسەکە زۆر خۆشە. دەی ئەحمەد. ئەحمەد لە هەوڵ تا کۆتایی دەجێڕێتەوە. لە شوێنانی کە باسی ئازایەتی حەسەن دەکا حەسەن دەست دەنێ بە سینگی و خۆ دەچەمێنێتەوە دەڵێ خۆم نۆکەری ئاغام. ڕەسوول لە بنەوە بە دزی ئاغا و مۆڕێکی گورج و بەڕ لە حەسەن دەکا، سەرزارێکی بەدەمی و پێدەکەنێ. پاشداوبوونی قسەکانی ئەحمەد هەمزەبەک بە دەنگێکی بەرزوا کە لەو دیوە عەدلە خانم گوێ لێ بێوتی عەدلە خانم ئەو خەڵاتانەی کە دامناون بە نازدارە بیان نێرە. نازدار بە بوخچەیەکەوە دێتە ژوورێ، بە پارێزە و بوخچەی لە بەردەستی ئاغادانە و پاش چووە دووەوە. هەمزەبەک بە پێکەنین و سەری هەڵێنا بە نازداری کوت دەورە چایشمان بۆ بێنە، ئینشەڵا ئەم پاییزە کارێکتان بۆ دەکەم. نازدار بەلوی دەسماڵەکەی دەموچاییدا دەپۆشێ و بە شەرمەوە چووە دەرێ. ئەحمەد فەڕاش سوور هەڵدەگرێت، سەری خەجاڵەتی بەردا و ئارەقەی شەرم دەسڕێ. هەمزەبەک قاقای چێشاوتی وەرە پێشێ شەرم مەکە حەسەن وەرە، تۆش وەرە. ئەوە یەکی دەستێکەوە پاتۆڵ و 20 مە پوڵە. مزگەنی و خەڵاتی ئەوەیە کە پیاوانە کوێتەتان گرتەوە. ماوەتەوە کاری ئەو هەتیوە شوانە، هەر یەکی کارێکتان پێ دەسپێرم. ڕووی کرد ئەحمەد و وتی ئەحمەد کاری تۆ ئەوە بێ ئەو هەتیوە شوانەی کالی تو بیهێنی. کاری حەسەنیش دوو باخاشوڵەتەر باتە ناو تەویلەکە. ڕەسوولیش خۆی دەزانێت دەبێت چی بکات، پێویست بەوتن ناکە. هەر یەک بە نۆرەی خۆیان جوابی بەڕێوەبردنی فەرمانی ئاغایان داوەتەوە. ئەحمەد و حەسەن خەڵاتیان وەرگرتو و چوونەتە جێی خۆیان و چاوەڕێی چاین. نازدار بە سینیە چای و هاتە ژوورێ. چای ئاغای لە بەردەمی داناوە. سێ چایی بە کەشەفەوە لە نێوان ڕەسوول و ئەحمەد و حەسەن دادەنێ و تەماشایەکی معناداری ئەحمەد دەکا بە تووڕەیەوە چەشنێک ئەحمەد تێگەی ڕۆیشتە دەرێ. چای خوراوە، شێو کراوە. چای دوای شیوش خوراوە. نۆکەر مەرەخەز بۆ ڕۆینەتەوە. مەیتر چوەتە میانە و خەوتووە. ئەحمەد سەر لە نازدار دەرناهێنێ. ئەو تووڕەبوون و خۆبادانەی لەبەرچی بوو لەسەر دڵی بوو بەگرێ و کوناکون لە دووی نازدار دەگەڕێ. بەڵام نازدار بووە بە دڵۆپە ئاوێک و بە عەرزدا چوەتە خوارێ. بەشی هەشتم لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت نووسینی عومەر مەولودی. لە حەوکانیانەوە سەرکەوی ڕوو بە ڕۆژاو بڕۆی بەرەو بژوێیە. بەشانی ڕاستدا وەرسوڕەی ڕوو لە باشووری ڕۆژاوبگەی دەدباتەکانی شوێرە. کانێجۆرە گوندێکی بچووکی 15 ماڵیە لە دامێنی شاخی هەزار بە هەزاری حوتەوانان و پێڵاوە دەردا بە دێهاتەوە. ئەو دوو چێوە سەربەرزا کوێستانی ئەو ماڵبەندن، هەموو چەشنە ژیا و گوڵێکیان هەیە. تاکو و مانگ و نێوێکی هاوین هەر بژوێن و سەرسەوز دەمێنێتەوە. لە دامێنی چێوی حوتەواناندا لەبەر ئاوایی و قەراغڕەی تازاوەکانی تو کانیەک سارد و بەپی لە خیزەڵانێ هەڵدەقڵێ ئاچێرە ئاوی لەبەر دەڕوە. هەموو ساڵێ لە وەرزی بەهاردا دەوروپشتی ئەو کانیا زۆنگ دەبێ و خیزی دەوروبەری دەشواتەوە. تێی دەڕوخێ و لەسەر لە نوێ دەری ئەدەنەوە. بۆ بوونەوە ئەو دەیان نێو ناوە کانێشوێرە، هەر ئەو کانیەشیان هەیە. تازە گزنگ لە سەرانی داوە، هێشتا سێبەری حوتەوانان لەسەر کانیلا نەچووە. دەستەیەکچی عازاب لەسەر کانی بەنۆرە گۆزا پڕ دەکەن. ڕێبوارێکی خۆچاق گرژ لە ڕێوە دێ. ڕێبوار کوێرە جەحێڵەیەکی توندوتۆڵ و هەڵکراوەی بەدیمەنە، پێکەوت و کاڵەگات شان و باهۆدارە. ڕێبوار گەیوەتە بەرامبەری کانی، کچان سەرنجیان داوەتێ و چوارچاوی تێدەڕوانن. یەکیان زۆر جوانە و باڵابەرز و خۆشتیمەنە، لە ناو ئەوانی دیکەدا دیارە بە پێکەنینەوتی ڕەنگەت سێودار بێ. یەکی دی لەو لاوجابی داوتی ڕەنگەت سێوداری تۆ بێ، خۆزگەوا دەبوو. لە تریقۆهۆڕی کچان ڕێبوار ئاوڕی داوتی ئەرێدا دەکان ماڵی مەحموودشوان لەکوێیە؟ یەکێک با کچە جوانەکەی وت ئانەم کوتکابان ماڵی ئێوەی دەوێ، میوانی ئێوەیە، جوابی بدەوە.
کابان جوابی ڕێبواری داوتی هەوڵما لەسەر ڕێیە. ڕێبوار وتی کا مەحموود تۆ بڵێ لە ماڵ بێ؟ بەڵێ لە ماڵە. ڕێبوار ملی ڕێی گرتە بەر و ڕۆژ دوور کەوتوەتەوە، بەڵام هێشتا هەردەنگی پێکەنینی کسان دەگاتە گوێ. هەوڵماڵ لەسەر ڕێی ماڵنی مەحموود شوانە، ماڵی زۆرتر لە وێرانە دەچێت. دیواری بە بەردی قۆقەز لار و وێر لەسەری دانراون، لە هێندە شوێن بەر لە دیوار دەرهاتووە کە لەبەری تێخستووە. دیواری حەوشە لە سێ چوار لاوە ڕووخاوە، دەرگایەکی شەقوشڕی بچووکی تەنەکە لە ژەنگدا ڕزی و لە گرێژنە چووە و بە دیوارە هەڵپەسێراوە، زۆرتر لە دەرگای کۆز دەچێت. میوان باوەڕ ناکە ئاوەدان بێ، بە بووک و نابووکەوە سەری بردە ژوورێ و خاوەن ماڵی دیت. مەحموودشان لەسەر بەردەخوێکی حەوشە دانیشتووە، هەردووانیشکی لەسەر ئەژنۆیدادا و چەناگەی ناوەتە سەر هەردوو لە پیدەستی و کردووە بە کۆڵەکە و سەری پێڕاگرتووە. پەنجەی ئەملاولای ڕوومەتە تاوگەستۆکانی دایپۆشیوە، سڵەسڵە ڕیشی سپی لە بینی پەنجە کوڕ و چرچەکانیەوە هاتوونەتە دەرێ. مەحموودشان لە بەرچاوی میوان زۆر لە جاران پیرتر و چەماوەتر دیاریەدا. ئەوەندە چۆتە نێو خەیاڵەوە ئاگای لەوە نییە کە میوان هاتووەتە حەوشە. ماوەیە یەکە میوان بە دیاریەوە وەستاوە. میوان ناچاروتی خاڵە مەحموود میوان ڕادەگرن؟ مەحموودشان ڕاچەنی، هەستا سەر پێ و باوەشی گرتەوتی حەمە گیان ئەوە تۆی ئای بە خێربەی ماڵی خۆتە تۆ میوانیت. بانگی خێزانی دەکاو دەڵێ نەزاکەت ئافرەت میوانمان هاتووە، میوانێکی زۆر خۆشەوی، زوو بە ڕاخەرێکمان بۆ ڕاخە. مەحموودشان و حەما دەستەملام بوون، نزاکە لەبەر هەیوان تەنووری داخستووە، لە نێو دووکەڵە هاتە دەرێ. ئاوی چای لوتی بە گۆشی چارەکەکەی دەسڕێ. کۆمەکۆم لە بادێکی لولەکراوی داوەتە بنهەنگڵ و لە سێبەری کەپرەکەی حەوشەڕای خست و بە لەبزێکی زۆر شیرین گەلێ بە خێراتنی حەمەدەکا و دەڕوە. میوان و خانەخوێ لە سێبەری کەپر دانیشتون، خشبەی پێیەک ئاوەڕ بە میوانەداتەوە. کچە جوانەکەی سەرکانی بوو، حەما بەسی لە چاوی تێی دەڕوانێ و گورجە چاوی لێ هەڵدەبڕێ. کابان لە بینی قوڵفی گۆزەوە میوان دەخاتە تەرازوی چاوە، هەڵی دەسەنگێنێ. گۆزەکانی لە سێبەری دیواردانەوە چۆ بەر هەیوان و دەمینا بە گوێی دایکەوە. حەما لە دڵی خۆی داوتی سەبارەت بە من دەتوێن. حەمەشان بانگی کابانی کە گوتی دادەی ڕۆڵە چایەکمان بۆ ساسکە، میوانم لە کاکە حەمە خۆشەویستر نابێ. حەما بە دەنگێکی بەرزوا کە کابان بەبیستەوتی ناوەڵا حەوجە بە زەحمەت ناکە، خۆ من میوان نیم. مەحموودشان بە پێکەنینوتی ڕەنگە بڵێی دەستکورتن، مەترسێ پوڵم پێ نەداوە، دوێنێ لە شار لە قاوەخانەی حاجی ڕەشید تێناومە، بە زۆر بڕی بەسرمدا، لەوێ گەڕێ حەمەیجان لەگەڵ شوانێکەت چۆنی؟ لێبیرتە ڕۆژەکە لەسەر ئاوەکەی حەوکانیات شەڕە سەگێک ساز بوو، ئاگال لێ بوو زاڵم چ ئورچەی دا بە عەرزدا، خۆزگە بەو ڕۆژە. حەمە قسەکەی لەبەرگران بوو، چای وێکێناوتی ورچە نەدەکەو خاڵە، پاشووی لەبەرگیرە، ورچە لەو سەگانە نەبوو کە زاڵم دەرەقەتی بێ، ناڵم زاڵم خراپە، ئەویش سەگی چاکە. مەحموود چۆن هەستاوەتە سەر چۆ گوڕاندی وتی حەی شەل نییە و پاشکاوە، ئەوە دەڵێ چی؟ کوڕە خۆسەگ نەبوو زاڵم لە عەرزدا، جا فایدەی چی؟ خۆ لای من نەماوە، دەلای ئێستا تێکمان دەکردن. حەما بە کزێکەوتی خاڵە گیان ورچەش نەماوە، هاتیوەکەی هەمزەبەک تۆپاندی، ئێستا بێ سەگ مامەتەوە، دەبێ کارێکم بکەی. مەحموود شوان بە حەسرەتەوە دای بەڕانی داوتی ئای شەیتان ملیشکێ، جا من سوزام تۆ سەگت دەبێت، دوێنێ زاڵمم بردە شار بەڕەڵام کرد. حەمە بە تێڕادیوی تووڕەیوتی دەگماڵە خراب نەبێ، جا چۆن دڵەتات، جا پیا و سەگی وە بەڕەڵا دەکا؟ مەحموود شوان هەناسەی کەڵکێشا بە دڵێکی ڕەشەوتی لۆمە مەکە برالە، لە داخی هەواماڵی خراب وام کرد، ئەگەوام نەکردایە دەروێش عەلی دەبر، ئاخر ئێستا و بەجێ من شوانە. میوان و خانەخوێ هەردووکیان بێدەنگن، کابان بە کەتری و قۆریەوە بەرەو لایەن دێ. کابان بە شەرمێکی کچانە و بە خێراتن لە میوان دەکا و لە خوارەوانەوە لەسەر عەرزەکە دانیشت، دەورێت چای بۆ تێکردن. حەما سەری داخستووە، جارجارە لە ژێرە و چاوی لە کابان دەکا و زوو چاوی دادەخاتەوە. کابان دەستگرێکی ڕەشی دەستدرێژی بەدەستەوە زوو دەستکە درێژەکەی قوفە دەکا و دەیکاتەوە و بەدسێ و چای لە میوان دەکا و گەرش چاو دادەخاتەوە. مەحموودشان پەنجەی لە ئەژنۆ هەڵپێکاوە، هەردوو پەنجە کەڵەی دەستی بە دەوری یەکدا خول دەدا، کەس قسە ناکە. لەبەر مەحموودشان بەدەنگی دەشکێن بە پێکەنینێتی حەمە گیان چییە؟ گەمێکە غەرق بووە؟ خەفەت مەخۆ، ئەمشەو بەیەکەوە دەبین، بەیانی دەچین بۆ شار دەیبینینەوە، هیچ خەم مەخۆ. حەمە بەدووی سەریەوە قسەدا دەگەڕا، سەری وەژیر هاتووە، سروور کەوتەتە دڵی بەکرشیوتی لێرە بەشێک نیم، وەرە پیاوەتیم لەگەڵ کە مەم خەرە درنگ، مەڕەکەم بە خەڵک سپاردۆ، با ئێستا وەرەکەین. مەحموود چۆن بە قاسیەوە سەری ڕاوەشانتی حەی ئێستا جاوە نیوە ڕۆی، ئێستا بڕۆین دەبێ شوێ لە شار بین. حەمە بە پاڕانەوتی
قەی ناکە لە شار دەبی نەوەک زاڵمم لە دەست دەرچێ ئەمڕۆ باشتر لە سبەی خاڵیجە. مەحموود بە ناچاریەوە ملی خست بەلا داوتی دەی باشە هەر گاوایە بانیەوە ڕۆژە بکەین وەڕێ دەکەوین. ڕووی کردە کابانوتی کابان کچم گورجێ نانێکمان بۆ ساسکە کچم. کابان گورجانە هەستا و لە حەوشە چوە دەرێ لەو دی حەوشەوە قیرا لە فڕوجەوە هات. نیوە ڕۆژە کراوە پاژنێژە مەحموود لە دەرگا حەوشە سواری گوێ درێژەکەی بووە هەمەوە پێشی دەکەوێت ڕێی شاریان گرتە بەر. کابان لەبەر دەرگا وەستاوە تاکو لە چاوندە من هەر چاوی لیانە ڕێ دوورە دەردی دڵی سۆرە قسە کۆتایی نایە. مەحموود و هەما قسەیان کردووە و بە نێردیوانی ڕێ پلیکان بە سەر دەکەون. هەردوو زۆر کەیفخۆشن هەمە بەوەی سەگی مەڕی وەگیر دەکەوێت و دەحەسێتەوە. مەحموودیش بەوەی کە زاڵم بە کەسێ دەبڕێ قەدری دەزانێت لە لایەکی دیکە خۆ بە سەرکەوتوو دەزانێت و سەگەکەی بە دەروێش عەلی نەدا و قسەی خۆشی بردووەتە سەر. نزیکەوە ێوارەیە لارە سێبەرە داهاتووە. شار لە دوورەوە دیارە دەستە خەڵکی دێ بە سواری و پیادە بەرەو ماڵ دەگەڕێنەوە. دەوری شارە هەمە لە پێشەوە دەڕوا ئاوڕێکی داوتی خاڵە ئەوە گەیشتین چۆن بکەین؟ مەحموود گوێ درێژەکە دەبینە کاروانسەرا و جێخەوی خۆمان دەگرینەوە پاشان دەچینە قاوەخانەی حاجی ڕەشید شێو ماخوار دەچین دەخەوین بەیانی شتەبەقیدا و دوی زاڵم دەکەین بەختی یاربێ دەیبینینەوە پەتی دەکەین پێت چۆنە باشە؟ هەمە لارە ملوتی هەرچۆنە پێت تۆ پێت ساک بێ وا دەکەین. دەوری شارە سەگە بەڕەڵام و تەموت و مڵومۆیانە هەمە بەچای مشتری سەرنجیان دەدا بەد و دەڵێوتی خاڵە مەحموود من باش زاڵم ناناسم خۆت چاو بژێرە لەنێو ئەوانە دانیە؟ مەحموود سەرێکی ڕاوەشاند و بەتەوە سەوتی هۆڵا بابە سەگ ناسی ئەوانە سەگە بەڕەڵای نێوشارن نەدیوە چۆن کلکیان کردووە بە گەڵۆزە ئەوانە ڕەوەک و ترسەنۆکن زاڵم لەنێو سەگدا بێ دیارە لەو دەمەوە سەگی منە نەمدیوە کلکی دانەوەند بێ ما بێت چاکە سەگی وا لە شاردا نامێنێ خۆت و بەختت. شار وەکو هەژدیها هەموو مەحموودشانی هەڵوشی کەوتنە گەروی بازارەوە هاتو هاواری دەستژێر سەرنجی کڕیا ڕادەکێشێ لەم بەرەوبەرەوە ڕقەیانە مشتری باگ دەکەن. هەمە سەری سوورماوە درەنگی لە مێشکیەوە دێ بێ اختیار ساو دەجێڕێ گێژ و دوی مەحموودشان کەوتووە. مەحموودشان سەردەرچووە گوێ بۆوانە نادا دەگەڕێتەوە سەر هەما و دوی خۆی دەخا کۆڵان بە کۆڵان و شەقام بە شەقام دەڕۆن گەینەتە دەرکی کاروانسەرا عەلی شامی بە پیریانەوە هات گوێ درێژ لە تەویلێ دەکا مەحموودشاوتی جێمان بۆ ڕاگرەکە عەلی بۆ خەوتن دەینەوە. عەلی شامی بەڕوویەکی خۆشەوتی جێ ئێوە لەسەر چاوی عەلیە بەسەر چاو. ئێوارەی و تاریکان تاق و لۆق دوکان ماوە مەحموودشان و هەما بەرەو قاوەخانەی حاجی ڕەشید دەڕۆن دەگەنە بەر هەر دوکانەیە هەما گەیەک دەگرێ و چاوێکی پێدا دەجێڕە گەیونەتە قاوەخانە پڕە لە خەڵک سەماوەرێکی ڕەشی زەردی گەورە لە بەر پەنجەرە لەسەر چوار پایە دانراوە کوڕێکی مێرمەنداڵ لە بەر شێرەیدا وەستاوە خێراخێرە چای تێدەکا و بە خەڵکدا دەیجێڕێ حاجێکی شێوە پیا و لەو لای سەماوەرەکەوە لەسەر سەندەڵی دانیشتووە چای بە میواندا دەجێڕێ دوو تراتۆر بە نێوەڕاستی قاوەخانەدا شۆڕ بوونەتەوە لەبەر دووکەڵێکی جگارە بە حاڵ سۆڵەیان دێ حاجی ڕووی کردە دەرگا و مەحموودشانی دی و خرسەپی هەستاوتی وەرە ئێرە خاڵە مەحموود بانگی چایسی کردی قادر داکوڕە دوو چای بێنە. قادر چای هێنا هێشتا بەتەواوی دانێنیشتم حاجیوتی دەی خاڵە چۆن خاشەریفەکەمان چۆنە ڕاستپارلەکەی منت پێگەیان ئەو ڕفێقە جوانە لە شوێ بوو. مەحموودشان دەستی لە سەرشانی حەمە داناوتی کاکە هەما دۆستی لە مێژێنەی خۆمە شوانی کانی تووە. حاجی ڕەشی زۆر بەگەرمە بە خێراتن لە هەما کرد و لەگەڵ مەحموودشان سەریان نابەیەکەوە سورت و هۆڕ دەستپێنە بەجێیەکدا هەما هەر هیچ حاڵی نابێ. قاوەخانە و کۆترخانە هەرگمەی دێ هەما وەکو جێش چاو بەناو خەڵکەکەدا دەجێڕێت دەستە چوار و پێنج لە دەوری یەک کوزەکەیاندا و قسە دەکەن لەو شانی هەمەوە کۆڕێ دانیشتون کابرایەکی قەبی سمێلزل بڕیوێتە بەر خۆی و نۆرە بە کەس نادا هەمە هێندەی گوێی بۆ شل دەکا قسەکانی وردە سەرنجی هەمە ڕادەکێشێ هەما لەوێ ڕەحاڵی بوو کە کابراوتی کاکە 100 جارم دیوە قسەکە لە بینی خۆمان دەرنەچێت 10 جار بگرە زیاتر هاتوۆتە ماڵمان 100 جار نانم بۆ بردوتە شاخی 20 جار هاتوۆتە هۆبەکەمان و شەو ڕۆژ ماوەتەوە نازانن چ پیاوێکە پارچەیەک زێڕە دەمو لەب شیرین قسەزان و ڕاوێش خۆش بە دیمەن و شێوەدار تا 10 سەڵێنی کەڵەگەت و قەوی قۆڵ کابرا هەستاوەتە سەر پێوتی منتان دیوە دوو هێندەی من دەبێ هێندە دەڵێن چەتەیە ئەوەش فیتی ئاغاوات و ئەمنی ئەخسویانەتە دوای زۆری لێ دەترسن چاویان پێ بکەوێ وە گەڕاوەڕاوی لەبەر دەکەن خۆ ئێوە نەتاندیوە فایدەی چی
ئیلا ماشەڵڵا کە دەکەوێتە شەر نازانی چ دەکا بۆ 1000 کەس ئاوڕ ناداتەوە خۆ گولە نایبڕێ گولە بەندی پێیە ڕەنگی و بڕوانەکە منیش بڕوام نەدەکرد بەڵام بەو چاوەنی خۆم دیمە ڕۆژێکان لە هەوار لە ڕەشماڵەکەی ئێمە خەوت بوو ئەوەندەم نەزانی گەورەمان گیرە سەروان خودایی بەخۆی چل ئەمنیەوە دەوروبەری هۆبەکەی تەنی بوو بە تەقا هاوارم کوتم کاکتایر کوڕە هەستە ماڵ کاول دەورە گیراوە هیچ خۆی تێک نەدا سەبرێ هەستا و دەستی هێنا بەچایەکیدا و کڵاشەکانی خستە سەر پێ و دەستی دایە تفەنگە بڕنۆکەی و چووە بەردەرکی ڕەشماڵەکە بێستا بە دەنگێکی زۆر پیاوەنەوتی سەروان خودایی لە دووی من دەگەڕێی ئەوە من لێرەم سەروان فەرمانی دەستڕێژیدا لە چلاوە چل و لە تفەنگ گولەیان لێدەباری کەژ و چێ پڕ بوو لە تۆز و بووەنی باروت ئەمن ڕۆح مسپار گوتم لەشی بووە بەڕووی بێژنگ لەنێو ئەو گولە بارانەدا کاکتای قاقای کێشاگوڕاندی وتی سەروان نوێرەی منە خۆت بگرە بەڵام ناتکوژم سەرپەی سێرەی گرت تەقە لە تفەنگەوە هات و سەروان لە خۆڵ گەوزا سەروان هەستا و فەرمانی پاشە کشەیدا ڕەوەی ئەمنیە وەک هەرشتە دەکەوتە مەسەرێکدا ئەوەندەی بڵێ 1 و 2 لەو حاشیە و حەواڵە نەمان من واقم ڕوام مابوو کە چوومە پێشێ کاکتایر وەکو پۆڵای سەوزەوار هیچی لێ نەهاتبوو بەسەر لێ شێوایوتم کاک تاهیر ئەو نەهێش پرسیارەکەم کەموتی دەزانم ئەوەی لە پێش چاوت زرپ و زیندوم خۆی ڕاوەشان بە قەدرایی ڕەبەیەک گولە لە لەشی کەوتە خوارێ من لاڵ بووم هیچم بۆ نەداها بە زماندا دەستی گرتم و بردمی بە ئەولاوە دەستی کرد بە باخەڵیدا و قایشێکی سووری دەرێناوتی هاها ئەو مەڕا لەبەر خۆتەوە خەوتووە بڕۆبی کەملی بەڵام خۆت لەوێ ڕاوەستە کاکە سەرتان لێشنم قایشم کردە ملی مەڕەوە و خۆ بە دیارەوە وەستم تەقە لە تفەنگەوە هات مەڕا لە ترێکی بەست هەڵاتمە سەری تەماشام کە مەڕا لە کاوێژ نەکەوت بوو قایشەکەم لە ملی کردەوە بردمەوە وتم توختاوە چ سڕیاتێکە کاکتایی شیرین بزەی گرتی وتی ئەوە گولە بەندە لە ملی هەرسێکدا بێ گولە نایبڕێ وتم تو ئەوە لە چێوە گیر کەوتووە بە پێکەنینەوە دەستێکی بەشارم داهێناوتی کاکە حەمەدی سولەیمانی بۆ شێخ مەحموودی نەمری نووسیوە دەست بە دەست هاتۆ بە من گەیوە هەمە وردە و پێ لە کۆڕەکە نزیک بووەتەوە نەدی و نەناسا و عاشقی تایر و گولە بەندەکەی بۆ بەترسەوتی ئەرێ کاکە عیب نەبێ پرسیار بکەم کابرا بەڕووی خۆشەوتی پرسیار عیب نییە برام نەزانین عیبە پرسیارەکە چییە هەمە بە شەرمەکەوتی ئەو کاکتایرە لەکوێیە کابرا پێکەنیوتی بۆ تۆ لە گوێ گادا خەوتووی چۆن تا ئێستا نەوی ئەوت نەبیستووە هەر ئەو بوو پرسیارەکەت هەما سوور هەڵگەڕا لەژێر لێوتی ناوەڵڵا ئەو گولە بەندە هەر بە کاکتایرە یانی هی دیکەشەیە کابرا ساکی لە خەڵکەکە قرتانوتی برایجان بۆ تۆش دەتەوێ هەموو فێکڕادیان لە قاقای پێکەنی دەدەنگی پێکەنینی ئەوان مەحموشان ئاوڕی داوتی حەمەجان وەرە نانەکەمان بخۆین نان و چاخراوە شەو درەنگە قاوەخانە ڕوو بە چۆڵ بوونە مەحموشان و حەمە هەستاون حەمە دەست دەبا بۆ ژیرفانی مەحموشان دەستی گرتووتی من دەیدەم حاجی ڕەشی هەستاوتی لە ئیسانی وەرناگرم ئەم جارە کاکە حەمە هاتووە تێرە میوانی منم بۆ جارێکی دی بڕۆن بەخۆم سپاردم بازار چۆڵە لە چەند لاوە لەنتەر لەبەر دوکان هەڵواسرا و لەبەر دوکانی ڕوون کردوەتەوە دوو کەس بەچرا بە بازاردا دەگەڕێت داڵاندار مەحموشان لە پێشەوە دەڕوا حەما بەدوایەوە کەوتوەتە جێژاوی قسەکانی کابرای قاوەخانە تاهیر و گولە بەندەکەی باوات دەخوازێ لەو دەمەوە ئەو قسە و باسانەی بیستووە گۆڕاوە هەست بە دەردێکی سەی لە دەرونیدا دەکا قسەی کابرای هاتووەتە بیر خۆی سەرکۆنە دەکا وەڵڵا ڕاست دەکا دەڵێ لە گوێی گادا خەوتوم ئاگام لە هیچ نییە پێم وایە کەس سنەبەری ئاغا ناکات شار چەندە باشە پیاو هەموو شوێی بکە بۆیە دەڵێن کەسێ بگەڕە چاک و خراپ دەبینێ شت فێر دەبێ ڕەنگە خاڵە مەحموودیش نێوی تاهیری بیست بێ با لێی بپرسم مەحموشان سەری داخستۆ و خەیاڵاوی دەڕوا لەپەر حەمەوتی خاڵە پرسیارێک لێ بکەم ڕاستم پێ دەڵێ مەحموشان بێوەی ئاوەڕ بەداتەوەتی تا بزان پرسیارەکە چییە حەما هێندێ مات بووتی با بچینەوە کاروانسەرا لێرە نابێ هەردوو بێدەنگ و خەیاڵاوی ڕێیان گرتووەتە بەر دەستەی کاروانچی لە کاروانسەرا خەوتون جێی مەحموشان و حەما لە پاڵیەکدا لە قوشبنێ ڕاخراوە هەردوو لە جێ خزیون حەما سەری بردوێتە بنگوێی مەحموشانەوە بەسردەوتی خاڵە نەخەوتووی مەحموشان دەکەوێتە سەر تەنیشک ئانیشدا دەدا و سەردەنێستە سەر لە پیدەستی سەبرێوتی نا قسەکەی ڕێگا چی بوو حەمەش وەکو کەوتە لە سەر لا تەنیشت و ئانیشکی دادا و ڕوومەتی نایە سەر لە پیدەستی گوتی بەڵام لێم نەکەی بەعیب کابرای لە قاوەخانە شتێکی سەیری دەگوت دێکۆ تایر ناوی لە دەوڵەت یاخیە بە قسەی ئەو تایرە گولە کاری لێ ناکا گولە بەندیە تۆ بیستوتە مەحموشان بە پێکەنین وتی گولە بەند و شیوام نەبیستووە بەڵام ناوبانگی ئازایەتی تایرم بیستووە دەڵێن زۆر ئازاو نەترسا هەر هەوانی بە ئەمنیە و ئاغاوەت ناوەتەوە بووە بە هۆرە بۆیان دەڵێن زۆری لێ دەترسێن
حەما لە جێ ڕاستە و بەدانیشتنوتی خاڵە تۆ دیوتە؟ مەحموودشان ماوەی جوابەکەی وە دەرەنگ خست پاشانوتی نانا من نەمدیوە بەڵام دەزانم لەم و لەوەم بیستووە. حەما لەو گەگرتنەی مەحموودشان دووشک بووە بەڵام وە نەزەری نادا ماوەی بیر دەکاتەوە پاشانوتی باشە خاڵە بڵێ هەرتەنیا خۆی بێ. مەحموودشان وێڕە حەمە لە جێ ڕاستە بوتی ناوەڵا پیاوێک و تایر تەنیا نییە دار و دەستەی هەیە بەڵام هەر ناوی ئەو بنێوە وەک چۆن دەڵێن شێخ مەحموود مەلا مستەفای بارزار سمایل ئاغای سمکۆ ئەو سەر ئێلانەی دیکە کە ناوبانگیان هەیە ئەوانیش خۆ تەنیا نەبوون پیاوی زۆر ئازا و ڕەشیدیان لەگەڵدا بووە چونکە ئەوان سەرکردن هەر بە ناوی سەرکردەوە بەناون کاروبار و دەستورات ئەوان دەیدەن هەر جوڵانەوەیەک تا فەرمانی سەرۆکی لەسەر نەبێ کەس ناتوانێت بەڕێوەبەرێ حاڵی بووی حەمەجان حەمە مات بووە لە دڵەوە لێکی دەداتەوە بەسەر لە شێواوتی سەیرە ئەو عالەمە چۆن یەکیان گرتووە بۆ دەبێ هەموو کارێ بە دەستوری کەسێ بەڕێو بچێ کەوابێ ئەو کەسە ئاغایە. مەحموودشان بە پێکەنوتی نا ئاغا نییە بەڕێوبەری ئەو ڕێکخراوەیان ئەو بزوتنەوەیە دەزانی چۆنە مەسەلەن ئەو بزوتنەوەی تاهیر ڕەنگە لە نێو ئەواندا کوڕی زۆر ئازاتر لە تاهیر هەبێ ئازایەتی ماوەڕەی زانینە سەرکردە دەبێ کەسێکی زۆر بەزانە و هەڵکەوتوو بێ بەسەر هەموو سیاسەتێکدا زاڵ و لێهاتوو بێ تاهیر لە هەمویان زاناتر و وریاترە بۆیە هەڵیان بژاردووە چۆنت حاڵێکەم تۆ تەسبیحێک بێنە بەرچاوی خۆت چۆن دەنکە تەسبیح دەکرێن بە بەنێکەوە هەردوو سەری بەنەکە لە ئیمامی هەڵدەکێشن ئەو دەم پێی دەڵێن تەسبیح ئاوایە ئیمام تاهیرەکەی لێرەدا دار و دەستەکەی دەنکەکانیەتی بیر و باوەڕشیان بەنەکێتی هەمومان باوەڕیان یەکە و لە دەوری ئەو باوەڕە کۆبوونەتەوە ئەمجار حاڵی بوو حەمەجان حەمە دەستی لەژێر ڕوومەتی دەرێنا بەدەم ڕاکشانەوتی تا ئێستاوانم نەبیست بوو پێما بوو کەس باغا ناوێرێ خۆزگە ڕۆژێ ئەو کاکتایرە مەدی بزنانیایەکە چۆن پیاەکە. مەحموودشان ڕاکشا بەدەم باوشی کەوتی چۆنە ئەیش وەکو من و تۆیە ئەو ئازاوانە ترسە ئەخێڕی ترسەنۆکین دنیا پڕە لە تاهیری سەدان لە تاهیری ژازاتر هەن من و تۆ بێ هەواڵین ئێمە بابەیەکیشان کارمان بۆ حەیس و بەیسە چیە کوڕە بخەوە بابەیانی زووە خەبەر بێن و زاڵم بدۆزینەوە. مەحموودشان ماوەی کە پرخەیدی حەما خەوی لێزراوە چۆتە نێو قسەکانی مەحموودشان و بیریان لێ دەکاتەوە ئەم شانە و شان دەکات. بەیانی ئەو بەرد لە تاوکەوتن دەوری قەسابخانەیە سەگەل لەسەر ورگ و سیپەلاک مشت و مڕیانە زۆر بەدەستی زۆردارەوەیە بێزۆر لە دوورەوە تەماشا دەکات دەم دەلێسنەوە. مەحموودشان و حەمە لە زاڵم دەگەڕێن زاڵم لەوێ نییە دوو لە قەسابخانە گەلە سەگێ دیارە حەمە بە پەلەوتی خاڵی جەهۆ دەستەیەک سەگ دێڵە بەبایە ڕەنگە زاڵم لەوێ بێ وردە ڕویان کڕۆتە سەگەل. مەحموودشان بزێ هاتیوتی ئەوە تا خۆی چاوی لەکە تەماشاکە چۆن دێڵی داوەتە پێش بزانە سەگ دەوێرەوە قەرێکەوێ زاڵم بە دەنگی مەحموودشانەوە ئاوڕێکی دا و وەدووی دێڵکەوتووە. مەحموودشان دەستی حەمەی گرتووتی بێفایدێ وەردانیشتە تا کاری لێ نەکات دا ساڵتگیر نییە خۆم دەزان وەردانیشە. زاڵم دێڵی داوەتە بەرسنگ و ئەملاولادی سوورێنێ سەگاڵ دوورا و دوور هەڵتوکتاون ناوێرن زاڵم نزیک بنەوە زاڵم بە دێڵەوە ڕواوە ماوەیەکا پێکەوەن دێڵ بەری نادا سەگەل لە دوورەوە دەم دەلێسنەوە داوەڕن تاوبان گەرم بووە دێڵە بەبا زاڵمی بەرداوە مەحموودشان بە فیکەی زاڵمی بان کردووە زاڵم بە کلکە سووتێ بەرەو پیری دێ و بوون بە پێی خاوەنەکەی دەکا. مەحموودشان زاڵمی پەت کردووە بە حەمەیوت تۆ بڕۆ جێجێژەکە لە کاروانسەرا دەرکە وەرە بۆ لای شار من لەوێ چاوەڕێتم. حەمە لە بازار لەسەر ڕێی کاروانسەرا ئاوێنە و عەتر و ئەنگوستیلەیەکیشی بۆ کەوێ کڕی کرێخان و کرێجەی بە عەلی شامی داوە و لەو لای شارەوە لەگەڵ مەحموودشان یەکیان گرتوێتەوە بەرەو دێ گەڕاونەتەوە. بەڵێ زەن و خۆشەویستان ئەمەش بەشی هەشتم لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت. تاهیر مشکی حەمەی داگیر کردووە ئایا حەمە دەتوانێت تاهیر ببینێ؟ لە گەڕانەوەدا حەمە چه هەڵوێستێکی دەبێ بەرامبەر ئاغا لاڵقەکانی داهاتوو لە ڕۆمانی هەزارەشکە و لەگەڵماندا بن تاوکات کاتێکی شات. بەشی نوێیەم لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت. نازدار نەخێر وا دیارە لێرە نییە چۆتە سەر حەوزەکە لەوێش نییە گەڕاوە بە پلیکانەکاندا وەسەرکەوت بە دیوەکاندا دەگەڕێ هەر دیار نییە دەچێتەوە خوارێ سەر بەناو متبەق و چشخانەکە دەکا بە سرتە بانگی دەکا نازدار هیچ جوابی نییە چۆتە سەر حەوزەکە و ئەژنۆی گرتە باوەش نازدار لەبەر دەروازەی دەنگی دێ سرورێک کەوتۆتە دڵی ئەحمەد فەڕاش دەستی لاژنەوە بەردەدا هەستاوە بەرەو تاریکایی خۆ دەکێشێ. نازدار گەڕاوە گەیوتە حاندی ئەحمەد بانگی دەکا نازدار ئەرێ و تۆ لەکوێی؟ نازدار هیچ جوابی ناداتەوە
ئەحمەد لە تاریکانی دەردەپەڕێ و سەرەڕێی پێدەگرێ. نازدار خۆلا دەدا و جواب ناداتەوە. ئەحمەد لە دوای شانی دەگرێ و ڕایدەوەشێنە. بە سەر سوورمانوتی چ بووە؟ لە چی تووڕێی؟ نازدار خۆ ڕادەپسکێنێ و شانی لە دەستی ئەحمەد دەردێنە. بەدڵ پڕیەوتی لاچۆ لە پێش چاوم، تۆ بەڕێی خۆت و من بەڕێی خۆم، وەمزانی زۆر پیایی، بڕۆ هەرمەم دوێنە. ئەحمەد بە پەشۆکایی وتی ئێ باشە چم کردووە بۆ پێم ناڵێی؟ نازدار بە دڵتەنگی وتی جا دەتەوێت چ بکەی؟ لەوە زیاتر ئەوە نیە خۆت فرۆشتووە، لەوە زیاتر شتیتر هەیە؟ ئەحمەد بە پێکەنینەوتی خۆم بە چیە فرۆشتووە؟ ئەوە تۆ دەڵێی چی؟ خۆشت نازانی دەڵێی چی؟ نازدار گەڕاوە بە تووڕێوتی با بەرەوەڵا زۆر چاک دەزانم، تۆ نازانی چی دەکەی. ئافرین بارەقەڵا، بەدەستێ جل و 20 من پارە و 2 بارەقەڵا با دەکەنە قوڵت. بەیانیش دەچێ و هەتی وەشوانە دێنی و ئەوەندەی دیکەش وەردەگری. بە زیاد بێ خۆ دزنی دزی. ئەحمەد سەری خەجاڵەتی بەرداوەتەوە، ئارەقی شەرم دەڕێژێ. تاریکی بووە بەلەمپەر. نازدار شەرمەزاری ئەحمەدی بۆ نابینرێ. ئەحمەد بە پێکەنینێکی ئاوێتە بە شەرمەوە بە دەنگێکی لەرزۆ کەوتی لەوە قەڵسی؟ گوتم داخوات چ بووە؟ نازدار دەنگی هەڵێناو بە دەنگێکی نێروتی تۆوەت پێکەمە؟ من نازام تۆ فەڕاشی یا کوتێک بەدەستی، تۆ بۆ من لێرە ڕاگرتووە بە تەمای چیت؟ بە هیوای بەراتی ئەو چەند ساڵەی؟ وەڵڵا نایپێوی، یان بە تەمای ئەوەی ماڵت بۆ پێکەوە بنێ و منت لێمارەکە. ئەوانە هەمووی فریودانە، هەر تەفرەیە. ئەوە 3 ساڵە دەڵێ ماڵتان دەدەمێ، لێکتان مارە دەکەم. من نازانام لە کەنجەوە ئێمە بووین بە کوڕکچی هەمزەبەک. من لە هەوڵڕۆژەوە گوتم ئەوانە درۆیە، تەنیا لەبەر کارە ئێمەیان ڕاگرتووە. من بۆ کڵفەتی و تۆ بۆ نەوکەری و ئازاری خەڵک. تۆ دەزانی و هەمەشوانە چێیە؟ دەزانی بۆ لێی چوون بە قیندا؟ ئەحمەد بێدەسەڵاتە نەملی ناوە بە کەوتەوە لە بن لێوتی دەڵان خەتای ئەو بۆ شوێتە هەڵاتووە، ئەو سەگی گرتوێتە عەتابەک، هەر ئەوەندەی لێ دەزانم. نازدار هەناسەی کەڵکێشاوتی ئاخر ئێمەمانان ئاوا لە دنیا دەگەین بۆی جیرۆدەی دەستیان دەبین. ئەگەر ئەوان چواری وەک من و تۆ هەڵ نەفریوێنن ئاخر بۆ ئاغان کوڕە بۆ ئەوەندە بێ دەسەڵات و فەقیری سەگی چی و شتی چی؟ ئەوە بیانووە بیانووی پێدەگرن، بیانووی کەوێ. حەمە و کەوێ دڵیان پێکەوەیە، کەوێ کچی کوێخاکەریمە دڵی بە حەمەشوانەوەیە، ئەتا دڵی بە کەوێوەیە، کەوێ جوابی ئەدا ناداتەوە، ئەتا حەمە بە مڵۆزم دەزانێ و دەوێ ئەو مڵۆزمە لابە بە زۆر دڵی کەوێ بەدەست بێنێ. تێگەیشتی ئەمجار حاڵی بووی؟ تۆ دەچی حەمە دێنی و بە لێدانی دەدەی، داغ دەنێ بەسەر دڵی کەوێ هەناسە ساردا. حەمە ئازار بدەی خۆتت ئازاردەوە، داغ منەی بەسەر دڵی کەوێەوە، داخت ناو بەسەر دڵی منەوە. دە بڕۆ بیهێنە. نازدار هەنگاوی هەڵگرت و بڕوە. ئەحمەد ڕای پێدەگرێتەوە ناهێڵە بڕوە. ئەحمەد لە دەروونەوە تەقیوەتەوە، گڕێکی سێر ناخی گرتووە، پێی لە خۆی و نازدار دەکاتەوە. خۆی بردەجێی حەمە نازداری کردووە بەکەوێ. ئەو زوڵمەی لە حەمە دەکرێت لە منی دەکا، دڵی پڕ بووە، چنگی شەوی دڵداری دڵی ڕێک دەگوشێ، خۆی لۆمە دەکا. ئەو دەمای کە ویژدان ڕادەپەڕێ و بەرهەڵستی کاری ناڕەوا ڕادەبەستێ، خۆی سەرکۆنە دەکا، لە کاری ناڕەوا خۆ دەپارێزێ، لە دەروونەوە دەنگی دەدا و دەڵێ ئەوە کاری تۆ نییە، کاری وا ناکەی. نازدار چۆتە دەرونی ئەحمەدەوە، ڕازی دەرونی هەست دەکا، بە گریانەوتی نەکەی ئەحمەد، نەکەی، کاری وا نەکەی، ئەوە کاری تۆ نییە، ئەگەر دڵی منت دەبێ کاری وا مەکە. ئەحمەد باوشی کرد بە نازدارە بە کوڵوتی ئەوە منیش نەچووم، کەسی دی دەچێ و دەیهێنێ. نازدار سەرینا بە سینگی ئەحمەدەوە چاویەکە و فرمێس کەزار بە گریانەوتی تۆ مەچۆ، هەر کەسێ دەچێ کێفی خۆیەتی، با بچێ تۆ مەچۆ. ئەحمەد سەناکەی لە سەرسەری نازدار داناوە، چەنەی لا برد و پەنجەی خستە ژێر سەنی نازدار و دەمی هێنایە بەردەمیوتی چۆبی ئاغات چۆن بدەمەوە. نازدار زەردەخەنێکی بۆ خستە سەر لێوتی بچۆ بەڵام مەهێنە، بڵێ نەمدیەوە، بڵێ لە ماڵ نەبوو، سوزانم 1000 بیانوو هەیە، هەرچی خۆت پێ باش ئەوە بڵێ، کێفی خۆتە، حەمە بێنی من نابینی، یان دڵی من یا دڵی ئەوان. نازدار بە پەلەدەد لە دەستی ئەحمەد ڕای کرد. تەزووی بای بەر لە تاوکەوتن لەرزی خستوەتە لەشی ئەحمەد، بەسەر ئەسپەڕەشەوە کۆشکەی کردووە، لەرز و متۆر کەموو دەمارەکانی لەشی گرتووەتە بەری هەڵ دەسوقێنێ، وەکو نەخۆشی یاوگرتو بەدەم چەقوچۆوە ڕێلە دەکا. شتوخوا تووشی چمە خمەسەیەک بوو، دوێنێ وتم چووە بۆ شار ئەمڕۆ بڵێم چی، جوابی ئاغا چۆن بدەمەوە، بڵێ حەمە مەڕی بۆ چۆ بردەبێ، ڕەنگە چبێتە ئەو بەر لەم بەر دیار نییە. ئەحمەد نابەدڵ سەری ئەسپەڕەش وەردەسوڕێنێ، بە داوێنی چێوی چلپەریدار و هەزارەشکەوت وەڕێکەوت. ئەسپەڕەش داهێزرا و سەر و گوێدا تەپاوە، چاو خەواڵ و بێدەماخە، کلێک ناگرێ، سم لە ئەرزی گوێ ناکاتەوە. دەڵێ ئەویش وەک سوارەکەی نابەدڵە، سەبر و نەرم لە تیرەشانی چێوی چلپەریوە تێنەپەڕی، کە لەو چۆن پەڕیوەتەوە و ڕوە و کانیە بەردینە سەری پێوەناوە.
مەڕ لەسەرکانی بەردینا پالێنی داوە. حەما لە سێلاوە نانی بۆ سەگەل خستۆ و دەست بە گوتان لە نێوانیان داوەستاوە. گاڵاز و بۆرە ددانیان لە ڕیچەوە دەبن و لە زاڵم دەمڕێنن. حەمە دەنگیان دەدا بێدەنگ بن. گەڵاز و بۆرە بە دوو ڕاست بوونەوە، بەدەم وەڕینەوە سەرۆخوریان داوەتی. حەما ئاوڕ دەداتەوە، سوارەی لەسەر چۆمە بەرەولای دێ. لە حەمە وایە عەتایە دەست بە گوتانەوە دوی سەگ دەکەوە و زاڵم بە دوی حەمەدا بەرەو سوار بە وڕێنەوە دەڕوە. گەڵاز و بۆرە بە سوار گەیون، سەگ و سوار لە تۆزداونن. زاڵم چوە نێو تۆز ون بوو، سوار لە نێو تۆز هاتووەتە دەرێ و دوورە پەرێز بێتەکان وەستاوە. لەوە دەچێ سەری شەڕە سەگ بکە، بەڵام نا زۆر ترسا و توانای ڕەکفلێدانی نییە. حەمە گەیوەتێ لە دوور ئەحمەد فەڕاشی ناسیوەتەوە، مەجالیەوە نییە بچێ بۆ لای ئەحمەد. گەڵاز و زاڵم شاڕیانەوە یەکتر کۆڵەوار دەکەن. گەڵاز و زاڵم مەچەکەیانە، کاڵپەیان لێک گیر کردووە. بۆرە لە دوا و گەڵاز لە پێشەوە زاڵمیان گرتووە. بۆرە ڕەفیسکەی گرتووە و دەیکێشی. حەمە گۆچانی هەڵێناوە و دای لە بۆرە قڕوسکاندی و هەڵات. گەڵاز و زاڵم گیریان لێک گرتووە، هەردوو لەسەر پاشوو وێستاون، دەستیان لە دەست یەکاڵاندووە و قەپ بەدەمی یەکتردا دەکەن. حەماوە دەزانێت کە سەگ مەچەکەیان لێ کاڵپێکان نابێ لێیان دەیت، چونکە بە لێدان زیاتر ڕقیان هەڵدەستێ و چاکتر یەکتر دەگرن. گۆچانی کردووە بەدەمی زاڵمدا و بە دەستەکەی دیکەی گوێی گەڵازی گرتووە. گەڵاز و زاڵم لێک بوونەوە. حەما پەتی لە پشت کردەوە و زاڵمی پەت کرد. بە دوورەبەر گەڵازی دوور خستەوە بەرەو ئەحمەد دەڕوا. لە دوورەوتی یاخوا خێر، ئەو یانیسی کاکە ئەحمەد، دوو ڕۆژە لە من دەگەڕی خێرە؟ ئەحمەد بۆی حەما دڵکرمۆڵ نەبێ بە پێکەنیوتی تو ئەگەرون بی دەبێ گونی شەیتانە لێ ببەستن. دوێنە هاتم ئەحمەدی مام حەسەنوتی چووە بۆ شار، ئەمڕۆ لە بەیانیەوە لە دوود دەگەڕم، ئەوە لەکوێی ماڵتە؟ حەمە بە دوو دڵێوتی دوێنێ چوون بۆ شار ئەو سەگەم هێنا، ئەمڕۆژەوە لە خزمەتام خێرە؟ ئەحمەد جوابی قسەکەی حەمەی نەداوە. لاس بە ڕەشدا بەزی لەگە حەما دەست و مشتاقیان کە بەرەو کانێکە وەڕەکەوتن. حەمەشان بەشانی ئەحمەد دەڕوات، جارجار چاوێکی لێ دەکا. ئەحمەد لەوە ناچێت تووڕە بێ، بزە لەسەر لێوە، دڵسۆزانە دەیدوێنێ. چوونە سەرکانی. ئەحمەد لەغاو لەسەر ئەسپەڕەشدا دەماڵێ و دەیباتە سەر ئاو. ئاسەب ئاوی خواردەوە. دەستکەوسارەکەی بە تەڕەبەنەیەکەوە بەستەوە و هاتەوە بۆ لای حەمە. لە دوورەوتی ئەحمەدی مام حەسەن پێگوتم دوێنێ هاتووم. حەمە گوتی بەڵێ خێرەوە دوو ڕۆژ دێی. ئەحمە هاتووەتەوە پەنای حەمە دانیشتووە، دەستی خستە سەرشانی دڵسۆزانەوتی شتێکت پێ بڵێم لە من دڵمە نابی؟ حەمە سەری سوورماوە، بەسەر سوورمانەوتی ناوەڵە چییە؟ ئەحمەد بە دڵتەنگیوتی ئاغا دەستوری داو بت بەم بۆ قەڵا، دووسێ ڕۆژە زۆر لێ تووڕە و قەڵسا، بەڵام من نادبم. ئەگەر کەسە هاتوو پرسی ئەحمەد دەدیوە بڵێ نەمدیوە، زۆری ژێمەدەیە، دەیە بترسێنە تا دەستبەرداری کەوێ بی. حەمە بە بیستنی ناوی کەوی یەک بەخۆی لە ناخەوە ڕاپەڕی، بەڵام زووە خۆکەوت و بەسەر دەرونیدا زاڵ بوو وە خۆی نەخست. بە پێکەنینوتی زۆر سەیرە، خۆم ئاگام لە هیچ شتێنێک کەچی لە خۆڕا کەویان کردووە بە دەستگیرانم. باوەڕ بکەن نەمن و نەکەوێ ئاگامان لەو حیس و بەیسانە نییە، ئەوە بیانووە، دەیانەوێت بیانوم پێ بگرن. هەموو فیتی فەیزە درێژە، هەر ئەو چووە بە عەتابە گیوتووە ئەو گەنگەڵەی خستووەتە ڕێ. ئەحمەد دەزانێت حەمە ڕاستی بەو ناڵێت و بە پیاوی قەڵای دەزانێت، بە زمانێکی دڵسۆزانەوتی حەمە گیان ئەگە من بە پیاوی ئاغا دەزانی لە من دەترسەی مەترسێ، بەخوا ئەو زوڵمەی لە توێی دەکەن لە منیشیان کردووە. ئەحمەد دڵی پڕ بووە، ماوەیەک بێدەنگ بوو، پاشان وەکو دڵپڕێ پێ دەستی پێکردەوە. بە حەو حەکیم بەقەت دەردەدارێ نازانن، منیش وەکو تۆ دەردەدارم، نازداری منیش وەکو کەوەی تۆیە، ئێمەش وەکو ئێوە لە داویان کەوتون و خەلاسیمان نایە. 3 ساڵی ڕەبەقا دەستیمان پێ دەکەن، پاییز دەڵێ بەهار دەڵێ پاییز لێکتان مارە دەکەم، حەق و بەراتی ئەو 3 ساڵەتان بەسەرێکەوە دەدەمێ. من بەنێو فەڕاشم نازدار بەنێو کڵفەتە، من فەڕاشم نۆکەرم نامەبەرم جارچیم گزیرم کوتەک بەدەستم، نازار کڵفەتە کەنیزە کابانە بێریە نانەوەیە. کوڕەکاکە چی بڵم چۆن بڵم؟ وەک چارەوێ شەو و ڕۆژ بێ حەق و بەرات ڕامان دەدەن، بە نانەزگی کار دەکەین، خۆشمان نازانی پاشە ڕۆژمان پاشەکەوتمان چ دەبێ. ئەحمەد چای بوو بە دەریا و شەپۆل دەدا، دڵی کەیلا، دەڵی کەس وەگیر نایە دەردە دڵی لای هەڵڕێژێ. حەمە لە نێو شەپۆلی چاویدا دڵی بێغەلوغەشی ئەحمەد دەبینێ، خۆی کەوێ ئەحمەد نازدار دەرد و ئازارەکان دەبینێ. پەسەر دەرد و پەژاری خۆیدا بەزەی بە ئەحمەد دادێ، وەکو هاواڵێکی لە مێژینە دڵخۆشی دەداتەوە. بە زمانی هاودەردی وتی دەی کاکە ئەحمەدجان خەمە خۆخوا گەورەیە، خوا زوڵمی بێ ئەندازە قبوڵ ناکا، دەڵێن هەموو شتێک لە باریکیدا دەپسێ، زوڵم لە ئەستوریدا، ڕەنگە بەرقەنەشت نەکردەبێ، ئێستا نان و شیرێکت بۆ ساز دەکەم. حەمە جامەڕۆشێکی لە توربین دەرهێنا و ڕۆیشتە نێو مەڕ، پاژماوەیەک بە جامی شیرەوە گەڕاوە. شیر لەسەر کوچکە ئاگر کەف و کوڵێتی، حەمە بەف و کەف و کوڵی شیردا دەمرکێنێ. چارەکەنانی کردەوە و جامە شیری لە بەردەمی ئەحمەد داناوتی شیر هێشتا چەور نەبووە، مەڕ شی و دەخوا.
دێنانەکەت خۆ خەممە خۆم دێم یان لەگەڵ تۆ دێم یان دوای تۆ دێم با جێ بە تۆ لێژ نەبێ. ئەحمەد چاوی لێ دەرپەڕان بە تووڕێوتی بۆچی دەی ئەی نازدار جوابی ئەو چۆن بدەمەوە دەتەوێت دڵی ئەوم لێ بکەی نا کاکە کاری وانەکەی دڵی نازدارم زیاتر مەتڵەبە تۆ هەر کەسێک گوتی ئەحمەدە دیۆ بڵێ نا تۆ خەمی منت نەبێ خۆم جۆری دەکەم. دان و شیر خوراوە مەڕ لەسەر ئاو ڕایداوە. ئەحمەد لەغاوی کلووە بەسەر ئەسپەڕەشدا و پێی لە ئاوزەنگی ناوە دەستی لە قەڵپۆزی زین گیر کردووە و پەڕیا سەرپشتی. حەما لای لە سەگەل گرتووە. ئەحمەد دەورێکی بە سواریەوە لێدا خواحافیزی لە حەما کرد و ئەسپەڕەشیشی وە بەرڕە کێفدا. ئەسپەڕەش خۆشڕەوتە گوێی لول و کلکی کڵافەی ئاوریشمی ڕەشە بەدەم وێرغە و نەرمەغارەوە لە پێدەشتی هەزارشکە و لە چاوی حەما ون بوو. هەتاو لە ئاسمانی خۆراواوە خۆی لە کەلداوە پەڵەپەڵا هەوری سپی لەبەر زەردی زەردەپەڕا سوور و زەر دەنوێنن سروشت سوور و زەردە. ئەحمەد فەڕاش ڕەنگی سروشتی گرتووە نازاری وە بیر دێتەوە سوور هەڵدەگەڕێت ترسی ئاغای دێتەوە بیر زەرد هەڵدەگەڕێتەوە. ئەو ڕۆژە تا ڕۆژاوە بوون ئەحمەد بە شادی و ترسەوە ڕایبوون. ئێوارەیە ڕۆژ پەڕیوە. ئەحمەد لە پشتی دەروازە لە دەروازە دەدا. مام عەلی دەروازەی بۆ کردەوە. ئەحمەد بە پڕتاو بەرەوتەویلە ئەسپی تاودا. حەسەن مەیتەر بە پیریەوە هات ئەسپی لە دەست ئەحمەد وەرگرتووتی ماندوو نەبی شێریان. ئەحمەد بە پەژارەوتی شێر نیم کا حەسەن. حەسەن مەیتەر قاقای کێشە هەمزەبەک لەسەر سەراوە گوێ لە دەنگی حەسەنە بەرەوتەویلە ئاوڕیدا. ئەحمەد چاوی پێکەوت بانگی کرد ئەحمەد ئەو هەتیوە تێنا. ئەحمەد جوابی پێ نەدراوە سوە سەر حەوزەکە بە ترسەوتی قوربان نەمدیەوە دنیای لە دوا گەڕم تووشی نەهاتم. هەمزەبەک بە تووڕێوتی هەی بێژوو تۆ بەکاری چی دەی ئەوە کاری ڕەسوڵ ئەوە کاری تۆ نییە نانخۆر و جێگر بڕۆ لە بەرچاومون بە بڕۆ بەو خەڵکە حیزبابی نێودێ بڵێ بەیانی ماڵ و ژن و پیاوێک بە کە و بێژنگەوە بێن بۆ حەوشەی قەڵا زەم هەڕپاکردنە بڕۆ لە بەرچاوم دێ بڕۆ ون بە. جێگرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کا چێ حەمە دێنێتە ناو قەڵا بۆی کام ئەشکەنجە و ئازاری بدەن و تووشی کێشە و گرفتی بکەن لاڵقەکەی داهاتوودا لەگەڵمانە بن تا ئەو کات و بەشێکی دیکە لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکەوت هیوای کاتێکی شاد بۆ هەموو لایەک. بەشی دەیەم لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکەوت. لە هەزارشکەوت بەوتی ودا تێکۆنا بە بیرەوەری کەس نییە لە کەنجەوە ئەو دێ چۆڵە ئەویش ئاو مڵکی هەمزە بەگە 4-5 ساڵە کابرایەکی نەناسیا و بە تاقی تەنیا ئاوەدانی کرۆتەوە خۆی دەڵێ ناوم عەبەیە خەڵک بە عەبەشێت ناوی دەبن عەبە بە تەمەن 45 ساڵێک دەبێت دەستە پیاوێکی کزۆڵە و قسە ڕەقا لەهجە و ڕێزمانی لەگەڵ خەڵکی ئەو ناوچە زۆر جیاوازە لەهجە و زاراوەی عەبە تیلە کۆیە عەبە لە ئاوەدانی بێزارە کەس ناخۆشی ناوێ زۆر جەفەنگی و قسە خۆشە خەڵکی ئاوایەکانی دەوروبەر زۆریان خۆش دەوێت جاروبار کە ڕێی دەکەوێتە دەیەک ژن و پیا و گەورە و بچووک لێی کۆوە دەبن جەفەنگی لەگەڵ لێ دەدەن جاری وایە سەر دەخەنە سەری و قەڵسی دەکەن ئەگەر قەڵز بێ زۆر زنێ و فرۆشە بەڵام کەس زنێوی ئەو بەدڵەوە ناگرێت عەبە دەنگی زۆر خۆشە هۆڕەی چاک دەڵێ کەیفی بێنێ هەموو گۆرانیەک باش دەڵێ لەو دەمەوە عەبە پەرەوازی ئەو شوێنەوار بووە تا ئێستا کەس نەیزانیوە خەڵکی کوێ و لەکوێوە هاتووە عەبە لە سەرەتاوە دووسێ گوێ درێژی بوو باخەخوازی و سەرخەرمان دەگەڕا بەڵام ئێستا دووسێ جوانەگای پێکەوە ناوە و دەوروبەری ماڵەکەی خۆی دەچێڵە و دەڵێ جووتبەندە هێندێ لە خەڵک دەڵێن عەبە شێتە هەندێکی دەڵێن درۆ دەکا بۆی دەلوێ بۆیە شێتە نزیکەی چێشتاوە مەڕ لە تیرەشانی هەزارشکەوتەوە بەدەم لە وەڕەوە بەرەوکانێکی دێکۆندێ هەما لە دوورەوە عەبەی دیوە مەڕی بەجێهێشتوە وردە وردە بێوەی عەبدە بزانێ لێی نزیک بۆتەوە عەبە جووتی دابەستووە بەدەم هێڵەوە بە سۆز گۆرانی دەڵێ لە دەستی زاڵم لە جەوری ڕۆژگار بووم کەلاوە نشین وەکو شێت و هار لەبەر دەردی دڵ لە ئێش پاگەلم خۆم گردە نشین سەر ڕێگاگەلم تاکەی دانیشم لە سای دێواران زنجیر لە گردن چون گوناهکاران عەبە لەو سری هۆگانەوە و جوانەگای خۆداوە لە پڕ چاوی کەوت بە حەما هەر لەسەر هۆگان گاسنی چەقاند و نەقیزەی لەسەر پاشبارەی ئاموردانە و جوانەگاکان وێستاون عەبە بە پێکەنینەوە بەرە لای حەمەدێ بە لەبزێکی شیرینوتی ئەوە لەکوێ نەحلەتی ئاخر خۆ نایەژی ئەو براشەل و شێتن بەتەنیا لەو چۆڵگە بەچێ ماوە ڕووی کردەوە جوانەگاکانی بە هەوایەکە وتی
ئەو کەڵیەلەت پێ چۆنە؟ بەخوا ئەوەی بورە و بایر بێ پیانە چێڵم بە ئەفەیزە درێژی باو گەماڵ هەر بێژە هەفت تۆخوا ئەو جانەگەگەلەت پێ خاستە؟ حەمەد چۆ پێشە دڵسۆزانەوتی خێرە و دەربن عەبەیجان زودبەندی چاکی نەچینە سەراوەکە وەختێکی وچانە جانەگاکانە وچان نادەی؟ عەبە بەرەو جووتەکەی گەڕاوتی بۆ ئەستا بابن کەڵمەکانیان شلکەم ئێستا تێ مەڕ لە شێوە بەرەو ئاو خۆیان بەرداوەتەوە گەڵاز و زاڵم و بۆرا دوور و نزیک بە دەوری مەڕەوەن مەڕ ڕژاونەتە سەر ئاو هەمە وردە وردە دەڕوا بۆ سەرکانی عەبە چۆتە لای جووتەکە لەپەر هاواری لێ هەستان هەمە لە سەرکانیەوە بە هاواری عەبەوە گەڕاوە هاواری لێ کرد و وتی چ بۆ عەبەیجان ئەوە هاتم لە دەنگی هاواری حەما گەڵاز خۆی گەیاندە حەما گەڵاز و حەمە بەجوود گەینۆتە سەر عەبە عەبە لە پشتی جوانەگا ڕەشەکەوە کەوتووە و وەک ژێی کەوان وێ کاتوتەوە حەما خۆی جوانەگا ڕەش دەزانێ خۆی لە قەوەشان دیگە لەگەڵا بە پەشەی وتی چ بۆ عەبەیجان ئەو قوڕا کوشتووە لە قەی لێدای؟ عەبە جواب ناداتەوە هاتووەتە حاڵی زاو خۆی دەتلێنێتەوە و دەناڵێنێ حەمە بەدەم ناڵینەوە کردوێتە کۆڵ و دەیباتە سەرکانێکە ڕایکێشا و دەیشێ لە بەدڵتەنگەوتی عەبەیجان چێ دێشێ چێ دێشی پێگەیشتووە؟ عەبە دەستی گرتووە بە زگی و خۆی گوڵۆڵە کردووە بەدەم ناڵینەوە دەتلێتەوە پاش ماوەیەک شێلان عەبە هەستا و وتی سکم ئێشێ ئای زگم ئای بۆ خاتری خوا ڕیخۆڵم قەفقەف بووگە ئای مردم حەمە بێدەسەڵاتانە بە دیاریەوە داماوە نازانێت چ بکەم زۆر کشتەنگ و داماوە عەبە لە پڕ هەستا و دای لە قاقای پێکەنینوتی ئەو بۆچ داماوی خەفەت مەخۆ گەوجە پیا شۆخیم کرد تۆم تاقی کردەوە بە گەوجە دەزانم بۆ ڕیخۆڵی تۆ قەفقەف نییە ڕیخۆڵی تۆ ڕاستە گەوجە پیاو حەمە سروورێکەوتە دڵی بەگاڵتەوە عەبەی گرت و نایەژێر و خرەپاندیەوە هەردووکیان ماندوو بوون حەمە عەبەی بەردا و لەسەر کانێکە دانیشتون باسیان هێناوەتە سەر سەگ باسی زاڵم دەکەن حەمە گوتی زاڵم زۆر سەگی چاکە عەبە زۆر لە مێژە دڵی بە گەڵازەوەیە تا ئێستا دووسێ زاریش داوای کردووە بەڵام حەمە پێی وتووە ئەگەر بڵێ لە کوێوە هاتووە خەڵکی کوێ بۆ گەڵازی دەداتێ جا لەبەرەوە عەبە نابێرێت داواکەی بکاتەوە عەبە لە جوابی تارفی زاڵمتی ئەی خوا بتگرێ بۆ درۆت یانی لە گەڵازیش خاسترە حەمە لە عەبە حاڵێ بە پێکەنینەوەتی ناڵم لە گەڵاز باشتر دەڵم سەگی چاکە گەڵاز جیاوازە ئەو دەست پەروەردەی خۆمە بە تووتکی خۆم بارم هێناوە گەڵاز مەڵکە مەڵک عەبە مات بۆ جوابی حەمەی نەداوە هەڕوو بێدەنگ بوو عەبە لە ناکەو هەستایە سەر پێ دەستی داوەتە بەرچاوی تەماشای ئاسوی هەزارشکەوت دەکا بەسەر سوورماوتی ئەرێ و سوارە چییە؟ لە حەمە وایە عەیبا کێفی جەفەنگی کردووتی ئیسلام بەزمەکەیە؟ عەبەوتی نەبەخوا سیرکە تەماشاکە لەبانی هەزارشکەوت تۆ تێتە خوارێ ئەوە گەیە بەر تاشەکە حەمە بە دیتنی سوار قەڵەمی دەست و پێشکا و کەوتە دڵە خۆرپە سوار نزیک بۆتەوە حەمە سواری ناسیوەتەوە ڕەسوڵی نۆکەرە سوار گەیوەتە پێشێ وەک میرغەزەب نێوچاوانی وێکێناوە دەڵێ بورجی زەهری مارە بەسەر ئەسپەڕەشەوە خۆی گێف هەڵداوە بە ناقایلێوتی حەمە هەستەوە پێشم کەوە با بڕۆین حەمە خۆی حاڵیە ڕەسوڵ بۆ کوێ دەڵێ خۆ هەڵە دەکا بە زمان باری لێوی دەگرێ لێوی تەر کردەوتی بۆ چوە کا ڕەسوڵ بێت چاو لێکردن وتی بۆ قەڵا ئاغا کاری پێتە حەمە بۆ خۆشامەیی دووسێ هەنگاو چۆتە پێشەوە بزەیەکی ترسای خستە سەر لێوتی ئەی مەڕەکەم دێ باشە بەسەر چاو نیوە ڕۆمە ڕەمبردەوە دێمە خزمەتی ئاسپەڕەش بە دەست و پێوە بەر نابێت دەسوڕێ و سم لە عەرزی دەکوتێ دەورێ بە دەوری حەمەدا خولاوە ڕەسوڵ ڕووی کردەوە حەمە و بە تووڕێوتی من کارم بۆ حەیس و بەیسە نییە خودام دەکرد قڕی تێدەکەوت ئاغا دەیفەرموو لەگەڵ خۆت بیهێنە خۆت بۆ پێشم دەکەی یان بە حەمە تەماشایەکی عەبەی کردووتی عەبەیجان تو زیاتر کەس شک نابم مەڕەکە ببەوە نێو دێ و بە ئەحمەدی مام حەسەن بڵێ حەمە دەیگوت تا دێمەوە بچێتە لایەن حەمە گۆچان و کەلوپەلی بە عەبە سپاردەوە پێش ڕەسوڵی نۆکەرکەوت حەمە و ڕەسوڵ دوور کەوتونەتەوە حەمە ئاور دەداتەوە بانگ لە عەبە دەکا هۆشی سەگەکانت بێ عەبەیجان شەڕ نەکەن عەبە دەست بە گۆچانەوە هەڵدەتەکێنێ ناهێڵم زوو بێرەوە خاترجەم بە خاترجەم تا دیتەوە خۆشم لە تەک ئەحما بم دڵال لە دوا مەبە نزیکەوە ڕۆیە هەوا گەرمە حەما لە پێش ئەسپەڕەشەوە پێ بە پێ دەڕوا پشووی سوار و شەڵاڵی ئارەقا دوو دڵە هەنگاو بە هەنگاو لە مەترسی نزیک دەبێتەوە بە درێژای ڕێ لەگەڵ ڕەسوڵ نەدواوە ئەویشی پرسیارێکی لە حەمە نەکردووە دەرکی قەڵایە ڕەسوڵ بە سواریەوە لە دەروازەیدا مام عەلی دەروازە دەکاتەوە ڕەسوڵ حەمەی وە پێشدا و چۆتە پێشی
حوشەی قەڵا پڕە لە ژن و پیاوی بێگارچی. پیاوان جەواڵ بە کۆڵ و تۆزاوی لە عەمبار و گەنم دەکێشنە حەوشە و ڕۆی دەکەن. ژنان بەکە و بێژنگ و شێلگیرە باڵەکە و گێژە و پاکی دەکەن و کۆما هەڵیان داوەتەوە. دەستێک لە پیاوان لە جەواڵ و هۆڕدا دایدەگرن و باراشی دەکرد. حەمزە بەگوات لە خانم و عەتا لەسەر سەراوە بەسەر بێگارچیەوە ڕاوەستاوە، کەس ناوێرێ سەر هەڵێنێ. ڕەسوڵ ڕکێف لێ دەدا. ئاسپەڕەش سنگی ناوە بە پشتی حەمەوە مەجالی لێبڕیوە. سوار و پیادە خۆیان کرد بە نێو بێگارچیە. پیاوان بە کۆڵەوە ئەبەساون، ژنان دەستیان بە کە و بێژنگ و شلگیرە وشک بووە. دەم بووە بە تاقی چرا، هەموو دەڕواننە یەک. ڕەسوڵ حەمەی بروتە سەر حەوزەکە بە دەنگی زوڵاڵەوتی: قوربان ئەوە حەمە، فەرمانت چییە؟ حەمزە بەگ لە جێگای خۆی واقماوە، دەڕوانێتە حەمە. سیرێکی عەدلە خانم دەکا، سیرێکی حەمە. چاوی هەڵدەگڵۆفێ، دیسان سیرێکی عەدلە خانم دەکاتەوە. سەرنجی دا و حەما هەستا و بە پلیکاندا هاتە خوارێ. ڕەسوڵی نۆکەر حەمەشوانی بەرامبەر بە عەدلە خانم و عەتا ڕاگرتووە. عەدلە خانم چاوی لێ ناتروکێنێ، دەمی بە تاقمەوە. دەساوریشمەکەی دەردێنێ، چاوی دەسرە و دیسانەوە چای بڕیەوە چاوی حەمە. حەمە خۆ لە بەرسای عەدلە خانم ناگرێ، سەری بەرداوەتەوە. جار چاوی هەڵدێنێ. عەدلە خانم هەروە تەماشای دەکا، حەما چاودا دەخاتەوە، ڕۆ خەڵکەکە سەر وەردەسوورێنێ. بێگارچی بەژن و پیاوە چای بێدەسەڵاتیان تێبڕیوە، بە ئیشارە هاودەردی خۆیان دەردەبڕن. حەما دیسانەوە بەرەو سەرسەرا تەماشا دەکات، دەڕوانێتە عەتا. عەتا بزەی تۆڵە و قینی لەسەر لێوە، دەڵێ بەو بزە پێی دەڵێ دەست لە کەوێ هەڵگرا، تۆ لەگەڵ منت پێ ناکرێ. حەما چاو لەبەر عەتا داناخە، ئەو چەشنەکە وەستاوە چاو ناتروکێنێ. ڕەسوڵی نۆکەر ئەسپەڕەشی لەسەر ئاقڕی حەوشە بەزین و بەرەوە بەستووەتەوە هاتووەتەوە لای حەما وەستاوە. حەمزە بەگ لە پلیکان هاتە خوارێ. ڕەسوڵ بەرەوە ئاغا وەرسووڕاوە لە دوورەوە سڵاو دەکا و سەر لەبەری دەخەوێنێ. حەمزە بەگ بەسەر جوابی ڕەسوڵ دەداتەوە، بزەیەکی ڕەزامەندی بۆ خستە سەر لێ و دەڕوانێتە حەما. ماوەیەکی زۆر حەمزە بەگ تێڕامەوە، لەبەر پێیەوە تا تەوقی سەری تێدەفکرێ. حەما بووە بە پەیکەر و چای بە مۆڵەق وەستاوە، چاوەڕێیەوەیە داخوات خەوێکی بۆ دەبینە. حەمزە بەگ هەروە تێڕاماوە و دیارە بیر لە شتێک دەکاتەوە، دەڵێ بیرەوەریکی مردووی لێ زیندی بووەتەوە. چاو لەسەر حەما هەڵدەبڕێ، بەرەو سەرسەرا دەڕوانێت. چای بڕیۆتە عەدلە خانم، دەڵێ پرسیاری لێ دەکا. عەدلە خانم سەری شەرمەزاری بەرداوەتەوە، دیارە لە حەمزە بەگ حاڵیە. حەما سەرسام ماوە، سەرنجدانی ئەو ژن و بێردە کە سەرنجیەوە دەدەن شتێکی زۆر ئاسایی نییە. عەدلە خانم خۆ لەبەر تەماشای حەمزە بەگ ناگرێ، هەستا و بەتوندی ڕۆژ دەژوورێ. بە ڕۆژنی عەدلە خانم حەمزە بەگ ڕووی کردە حەما، ڕوو لە حەما و پشتی لە ڕەسوڵە. بەسەر ڕەسوڵدا گوڕاندی وتی: لەو حەوزەی هەڵکێشە و بی بە تەویلە، وات لێ هاتووە سەگ لە کوڕی من دەکەی؟ حەما پشت بە حەوزەکە وەستاوە. ڕەسوڵ لە حەمە چۆتە پێشی، هەردوو چاویان لە چاوی یەکە. چاوی حەمە بێدەسەڵاتانە لە چاوی ڕەسوڵ دەترسێ و دەپاڕێتەوە. چاوی ڕەسوڵ هەڕەشە لە چاوی حەمە دەکا و بێڕەحمانە دەیترسێنێ. لەپڕ شڵپە لە ئاوە هەستا، ئاو بە چواردەوری حەوزە ڕژایە نێو جۆگە. حەمە کەوتۆتە پەلە قاژە، بە زەحمەت هەستاوەتەوە. گەرولوتی پڕ بووە لە ئاو پشووی سوارە، بەدەم هێڵنجەوە ئاو دێنێتەوە. چاو دەکاتەوە بە نێو خەڵکدا دەیجێڕێ. ژن و پیاوی بێگارچی ڕوو وەردەجێڕن، کەس هیچ شتێک ناڵێ، زمان لاڵە و توانای گەڕانی نییە، گوێکەڕە و هیچ نابیستێ. هەستی مرۆڤ دۆستی مردووە، ئەوانە هەموو مردوون، مردوویەکی گیان لەبەر. نانا نەمردوون، خویان بەوە گرتووە، دەیان و سەدان جار لەوە خراپتریان دیتووە، تەنانەت بەسەر خۆیان هاتووە. لێدان، دارکاری، لە ئاوخستن، هەڵواسین، داخکردن، برژاندن لە چینی دیوارنان، سەر لە گونجەنان و پەل لە ملخستن و کەڵتێکردن و مل هەڵکەندن، سەرتاشینی ژنان، مەمک بڕین، لوت بڕین، سواری کەرکردن، بێحورمەتی بە ناموس، ڕاکێشانی بووکی یەکشەوە، بە زۆر ڕاکێشانی ژنی جوان لە ماڵە مێرد و لەسەر منداڵ. نانا لەبیر ناسنەوە، ئەوانە نەمردوون، لە بیریانە، بەڵام خۆ کەڕوو کوێر دەکەن، نەدەبینن نەدەبیستن. ئاگرە سوورە لە خۆم دوورە. ئاو لە کۆڵەی سینگی حەما وەستاوە، پێی بە بنی حەوزە و نووساوە، ئاژنۆی هێزی جوڵانەوەی نییە، هۆشی لەسەری پەڕیوە، گێژ و وڕ لە نێو ئاودا وەستاوە. حەمزە بەگ بە چاو ڕەسوڵ حاڵی دەکا، نۆکەر دەستی حەمە دەگرێ و لە حەوزەکە دەری دێنێ و بە پاڵەپەستێ بەرەو تەویلەی دەبا. حەمزە بەگ نێوچاوانی وێکێناوە، بەرخە بەبەی بەرداوەتەوە تووڕەیە، بە تاڵوکەوە دویان کەوت، بەدەم ڕێوە ئاوڕێی داوە، دووسێ هەنگاو دەگەڕێتەوە. ڕووی کردە بێگارچەکان و کوڕاندی: چییە؟ بۆ ماتەمتان گرتووە؟ بابتان مردووە حیز بابانە؟ ئێوەش یەکێکن وەکو وەستەک بابا، ئێوە چاکن، کارەکەتان بکەن، زوو بندەی.
جەواڵ دراوە بە کۆڵداکە و بێژنگ و شێلگیر و وەکار کەوتنەوە خش و هۆڕی بێژنگ هەمسەبەگی وەڕێ خستە چوە تەویلە دوا بەدوایەوە ئەتاش لەسەر سراحاتە خوارێ و دووی بابی کەوت نیوەڕۆیکی درەنگە کەس لە بیری نیوەڕۆژەدا نییە حوشەی قەڵا ماتەمبارە بێگارتی وەک کەڕ وڵاڵ دێن و دەچن و مەتەقیان لێوە نایە ترساون ترس شکاوەتە لەشیان خەم لە ڕوخساریان دەبارێ لەوە دەمەوە حەمەیان هێناوەتە حەوشە نازدار لە دەلاقەی مەتباقەوە تەماشای دەکا بەزەی بە حاڵی حەمەدادێ بەدڵ بۆ کەوێ دەگری دوعاو نزار لە ئاغا و زۆردار دەکا تف لە چارەی ڕەسوڵ نازدار بە چای سوورەوە لە مەتبەق هاتە دەرێ بە پلیکان داوە سەرکەوت و چوە سەرێ کون بە کون لە خانم دەگەڕێن عەدلە خانم لە قوشبنی خەڵوەت خزیوە چاوی یەکە و فرمێس کەزار چاوی بووە بە گونکە هەویر نازدار کوت و پڕکە و بەسەریدا بەسەر سوورمان وتی ئەیا ڕۆ خانم گیانەوە بۆ دەگری عەدلە خانم بۆی ناشاراوە دەستەکەی دەرێناو چای سڕی بەدەم گریان وتی کوڕ سوزانم هەر لە خۆڵا دڵم پڕە نازدار دووشکە بە دووشکەوتی تۆ خودا بۆ دەگری لە منی مەشارەوە عەدلە خانم سەری هەڵێناوە تەماشای نازدار دەکات چاو سوورەکانی دەبینێ و بە دوو دڵێوتی ئەی تۆ بۆ گریاوی نازدار بە بزەوتی تۆ بۆچی گریامی شەر بۆ ئەوە بەزەین بۆ شوانە داهات بۆ ئەو گریاوە ئینسان بەخۆی نییە جاری وا هەر لە خۆڕا گریانی دێ خۆ هەوڵزار نییە دەبینم لە خەڵکیان دابێ بە خودا خانم جان قەت ئاوا بەزەین بە کەستا نەهاتووە خۆ نازانم لەسەر چییە بەڵام لە خۆڕا زوڵم دڵم زۆر بۆی دەسووتێ تۆش بەزەی پێداهاتوە نییە عەدلە خانم هەستاوە چاوی دەسرێتەوە دەستەکەی ناوە بەر پشتوێنەکەی و نێوچاوانی وەکێ ناوتی زۆرم بە دڵڕق دەزانی بۆ من بە شەر نیم نازدار بۆ قسە خەجاڵت بۆ بە شەرمەوتی ڕۆ دوور لە تۆ خانم گیان ئەی بۆ تکات بۆ نەکرد خۆ ئاغا تکای تۆی دەگرت عەدلە خانم ناوێت لە وەزیەتە باسەکە درێژی پێ بدرێ هەرچی بێ نازداریش ڕاعیەتە قسەکە دەگۆڕێوتی زۆر باشە دەی لەوانە بگەڕێ نازدار جوابی داوتی بەڵێ عەدلە خانم بۆ ئەوە دەگەڕێ بزانێ کوڕی شێ بیستویە دەڵێ مەحموودی حاجی براییم کوڕێکی لە پاش بەجێ ماوە ئاخر حەمە لە بەرچاو عەدلە خانم هەر لە مەحموود دەچێ دەڵێ سێوێکن کراون بە دوولێت لە نازداری پرسی تۆ لە نزیکەوە حەمەد دەناسی یان بە زمانی ئەموو ئەوە دەڵێن ناوی حەمەیە نازدار لە جواب دەوتی واللهی لەمە و بەربیستومە دەڵێن دایک و باوکی نەماوە بە هەتیوی گەورە بووە لە ماڵان کوڕی مەحموودی حاجی برایمە وەکو بیستومە دەڵێن بنەچەیەک دەوڵەمەند بوون و ئێستا حەمە شوانی کانی تووە هەر ئەوەندە دەزانم عەدلە خانمەوەی دەویست بزانێ زانی لەوە زیاتر لەسەری نەڕوا باشە بە نازداری وت ئەوە کاری من و تۆ نییە لەسەری ڕۆیشتنی بێفایدەیە ئاغا خۆی باشتر دەزانێت هەڵبەت وا بە سەلاح دەزانێت ئێمە هیچمان لە دەست نایە هەرەوەمان لە دەست دێ بگرین و دڵسۆزی بکەین ئەویشمان کردووە ڕۆژ درەنگە بۆ نانی نیوەڕۆ چ ساس کرۆ نازدار بە پێکەنینوتی وڵی من بۆ ئەوە هاتمە سەرێ کەوتین بەچوەیەکی قسەدا ئەرێ بۆ نانی نیوەڕۆ کەنگەرم سوور کردوێتەوە کەنگەر و ماسمان هەیە ئەی باشە بۆ شەو چی ساسکەم عەدلە خانم ڕۆدووەکەی خۆی دەڕوا بەدەم ڕێوتی بۆ شەو مریشکێکی سەر بە کڵاوەمان هەیە خۆیلکە ناکە ئەو سەر بڕە تەویلێکی دوور و درێژ ڕیزا کۆڵەکە لەم سەر و سەر بە نێوەڕاستیدا ڕۆیوە هەمویان ئەستور و سەرکۆڵدارن لە نێوانی و دوو کۆڵەکەدا کولااوکەیەک تیشکی خۆری لێوە هاتووەتە دەرێ و تەویلەی ڕوون کردوێتەوە ئەم بەرەوبەر گاوبەندە سێ ئاخوڕی چاوەڕێ چارەوی لای سەروی تەویلە هاو بەستراوە کوێتە لەسەر ئاخوڕ بەستراوەتەوە لەشانی چەپیەوە ماینێکی بۆرە بەستراوەتەوە ئاخوڕەکەی دیکە خاڵیە ئەویش ئاخوڕی ئەسپەڕەشە تەویلە چۆڵە هەر ئەسپا کوێت و ماینە بۆرەی تێدایە هەم زەبەگ لە شانی چەپی کوێتە وەستاوە و دەستی بەیاڵی دادێنێ ئاتا لە نێوانی بۆرە و کوێتەدا وەستاوە بە وردی دەڕوانێتە حەمە و بزەی سەرکەوتوانەی لەسەر لێوە حەما لە نێوەڕاستی تەویلە وەستابە دوو لا باوشی شوڵەتەڕی بووست دەڵێی لە گەروی مار دەرکێشراون لە بن کۆڵەکەی پەنای دانراون جارجارە چاوێکیان لێ دەکا و تەزوێکی سار بەلەشی دادێ لەو دەمەدا حەما بیری بۆ لە هیچ ناکرێتەوە تەنیا بیری لای ئەو شوڵانەیە ڕەسوڵی نوۆکەر بەلای شوڵەکانەوە پاڵیداوە بە کۆڵەکەکە و چاوی لە ئاغایە چاوەڕێی دەستورە هەمزەبەک دەستی بەیاڵی کوێتەوەیە سەری هەڵێناوە تەماشایەکی حەمە دەکا بە چاو ڕەسوڵ حاڵی دەکا ڕەسوڵ لە حەمە چۆتە پێشێ سینگی ناوە بە سینگەوە پێی ڕاستی دەخاتە پشت پێی ڕاستی حەمە پاشکولی دەدا هەردوو دەستی ناوە بە شانەوە پاڵی پێوەنا حەمە بە پشتەوە کەوت لە کەوتندا پشتە سەری وەڕقانەی عەرزکەوت یەک دوو جار نەناڵێنێ دار و دیوار ئەسپ و ڕەسوڵ هەمزەبەک واتە لە بەرساوی تاریک بوو ڕەسوڵ دەستی داوەتە شوڵکەتەر لەبەری پێوە گرتوویە بەر تا تەوقی سەری بێ بە زیانە خوڕی شۆر لێ دەدا باخەیەک شوڵ تەوا بووە ڕەسوڵ بەم دەست و ئەو دەست ئارەق دەسرێ حەما ئاخ و ئۆفی لێوە نایە
ڕەسوڵ دەستی ڕاگرتووە و چان دەگرێەوە پشوو تازە دەکاتەوە دەچێتەوە سەری بە شوڵک تێبەر بووە حەما تەکان ناخوا. ڕەسوڵ بە پەشۆکایوتی قوربان وەبزانم بێهۆشە یا وەبزانم مردووە. بەڵێ جۆگرانی ئازیز و خۆشەویست، ئەمەش بەشی دەیەم لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارشکە. حەما چی لێدێ لە بەردەستی ئاغا و نۆکەری ئاغادا؟ ئایا زیندوو دەمێنێ یا دەمرێ؟ لە ئەڵلقەکانی داهاتوودا لەگەڵماندا بن. کاتێکی شاد بۆ هەموو لایەکدا.